11 ساڵ لەمەوبەر باوکم مرد. من ئەو کاتە تەمەنم 4 ساڵ بوو. لەو بڕوایشدا نەبووم چیتر هیچ هەواڵێکی ببیستمەوە کەچی وا ئێستاکە پێکەوە کتێبێک نووسین. ئەم دێڕانە سەرەتای ئەو کتێبەیە و منایان نووسمەوە، بەڵام هێدی باوکیشم دێتە قسە، لە ڕاستیدا ئەو زیاترێگە جێڕێتەوە. بە دڵنیاییەوە نازانم تا چ ڕادەیەک باوکم بە وردی دێتەوە یاد. لە ڕاستیدا من چەندەها کەڕە تەماشای ئەو وێنانم کردووە کە ئەوی تێدان، ڕەنگە هەر لەبەرەوەش بێت کەوا هەستەکەم لە بیرم بێ. بەڵام تەنها یادەوەریەک کە هیچ گومانێکم لێی نییە و چەسپاوە لە مێشکما ئەوەیە کە کەڕەتێکیان لەبەر هەیوانەکە دانیشتبووین و تەماشای ئەستێرەکانی ئاسمانمانە کرد. لە یەکێک لە وێنەکاندا من و باوکم لە ژووری دانیشتنەکەمانە لەسەر قەنەفەیەکی چەرمی زەرد دانیشتوین. لەوا چێ باسی شتێکی خۆشم بۆ بکات. ئێستاکەش ئەو قەنەفەیەمان هەرماوە، بەڵام چیتر باوکمی لەسەر دانانیشێت. لە وێنەیەکی تردا لە هەیوانەکەمانە لەسەر جۆلانە سەوزەکە دانیشتوین. تا ئێستاکەش ئەو وێنەیە هەر لەوێدا هەڵواسراوە. ئێستاکە من لەسەر ئەو جۆلانە سەوزە دانیشتوم. هەوڵێم جۆلانەکە نەجوڵێنمەوە، چونکە لە مەلەفێکی گەورەدا شت دەنووسم. دواتریش نیازم هەیە هەمووی لە ناو کۆمپیوتەرە کۆنەکەی باوکما بنووسمەوە. هەڵبەتا بێت باسی ئەو کۆمپیوتەرەش بکەم، بەڵام دواترێک دێمەوە سەر ئەو باسە. من هەمیشە هێشتنەوەی ئەو هەموو وێنەیەم بەلاوە سەیر بووە، چونکە وێنەکان هی سەردەمێکی ترن و سەر بەم کاتەی ئێستانین. لە ژوورەکەمە ئەلبومێکی پڕ لە وێنەی باوکم پاراستووە، بەڵام لە سەرێکەوە پێم خۆش نییە ئەو هەموو وێنەی کەسێکم هەبێت کە چیتر لە ژیانان نییە. لەسەر کاسێتی ڤیدیۆش وێنەی باوکممان هەیە. من کەمێک بەلامەوە سەیرە کە گوێم لە دەنگیە بێت. باوکم دەنگێکی زۆر گەڕی پێوە بوو. ننکمەڵێت ڕەنگەوە باشتر بێت کە ڕێگە نەدرێت تەماشای کاسێتی ڤیدیۆی کەسێ بکرێ کە چیتر لە ژیاندا نییە، کەسێک کە چیتر لە ناومانە ناژی، چونکە سیخۆڕیکردنی مردووەکان شتێکی ناشیرین و هەڵەیە. لەسەر هەندێک لە کاسێتەکانە دەنگی خۆشمی تێدایە. دەنگێکی ناسک و زیکنم پێوە بووە، هەر لە دەنگی بەچکەی باڵندەیەکە چێت. ئەو کاتە بەم شێوەیە بووە. دەنگی باوکم گڕ بووە و وەک باس بووە و منیش بە پێچەوانەوە تۆنێکی بەرزم هەبووە. لە یەکێک لە ڤیدیۆکاندا جەژنی لەدایکبوونی مەسیحە. من لەسەر شانی باوکم دانیشتوم و ئەمەوێت ئەستێرەی سەردارەکە لێ بکەمەوە. لەوێدا من تەمەنم تەنها 1 ساڵە، بەڵام لەگەڵەوەشە خەریکە بتوانم لێی بکەمەوە بۆ خۆمی بەرم. هەندێک جار کە دایکم تەماشای ڤیدیۆکانە کات پاڵەیاتە و قاقا پێکەنین لێیات. هەرچەندە کاتی خۆی کامێرەی ڤیدیۆکە بەدەستی خۆیەوە بووە و خۆی فیلمەکەی گرتووە. من بە جوانی نازانم کە تەماشای فیلمێکی باوکمە کات و پێکەنێت. پێشم وانییە باوکیشم حەزی لەوە بێت. ڕەنگە بڵێ ئەوە شتێکی نائاساییە و شکاندنی یاساکانە. لە کاسێتێکی تردا ڕۆژی جەژنی پاکە و من و باوکم لەبەر خۆردا لە دەرەوەی خانوە هاوینەکەی فێڵستیۆڵندا دانیشتوین. هەر یەکەمان لە تێک پرتەقاڵمان بەدەستەوەیە. من بەبێەوەی پرتەقاڵەکە پاک بکەم خەریکم ئاوەکەی هەڵبلوشم. وابزانم باوکم دانیشتووە و بیر لە جۆرە پرتەقاڵێکی تەواو جیاوازەکاتەوە. من هیچ گومانێکم نییە لەوە. ڕێک لە دوای ئەو جەژنی پاکەوە بوو کە باوکم نەخۆش کەوت. بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ نەخۆش بووە و لەوە ترساوە بمرێت. وابزانم خۆی زانی کامرێت. دایکم چەنەها کەڕەت بۆی جێڕامەتەوە کە باوکم بە تایبەتی ئەوەی پێناخۆش بووە بمرێت و فریای ئەوە نەکەوێت بە تەواوەتی من بناسێت. نەنکیشم شتێکی لەو بابەتەی پێوتم، بەڵام ئەو بە شێوەیەکی نەهێنی تر بۆی جێڕامەوە. نەنکم هەمیشە کە باسی باوکمیە کرد بە دەنگێکی کەمێک سەیرەوە قسەی لەگەڵا کردم، بەڵام وابزانم ئەوە شتێکی هێندە سەیر و سەمەرە نییە.
ننکم و باپیرم کوڕێکی گەورەیان لە دەستچوو بوو. من نازانم مردنی کوڕێکی گەورە چه هەستێک بە دایک و باوکە بەخشێت. خۆشبەختانە هێشتام کوڕێکی تریان لە ژیاندایە. بەڵام ننکم قەت لە کاتی تەماشاکردنی وێنە کۆنەکانی باوکمە پێ ناکەنێت، بەڵکو هەروەک خۆیڵێت ئەمەوێت تەنها بەڕێز و سەرنجێکی زۆرەوە دانیشم و تەماشایان بکەم. پێم وابێت باوکم لە لای خۆیەوە گەیشت بۆ ئەوەی کەمە حاڵە بتوانیت بە شێوەیەکی جددی لەگەڵ کوڕێکی تەمەن 3 ساڵ و نیودا قسە بکەیت. ئەمڕۆکە بە تەواوەتی لە مەبەستی تێگەم، تۆش کە ئەم کتێبە خوێنیتەوە پاش ماوەیەکی کەم لەوە تێگەیت. وێنەیەکی باوکم لەلایە کە لەسەر جێگای خەستەخانە پاڵکەوتووە. لە وێنەکەدا دەموچاوی زۆر لاوازە. منیش لەسەر ئەژنۆی دانیشتوم، دەستی گرتووم بۆ ئەوەی نەکەوم بەسەریا، دەیەوێت بۆم پێ بکەنێت. ئەو کاتە تەنها چەند هەفتەیەک بەر لە مردنی بوو. خۆزگە ئەو وێنەیەم هەر نەبووایە، بەڵام چی بکەم، تازە خاوەنی ئەو وێنەیەم و ناتوانم فڕێ بدەم، تەنانەت ناشتوانم لە شوێنێکدا داینێم و تەماشای نەکەم. ئێستاکە من تەمەنم 15 ساڵانە، ورترێک بڵێم 15 ساڵ و 3 هەفتەی تەواوم. من ناوم جۆرج ڕێودەیە و لە گەڕێکی هۆملەفای ئۆسلۆدا لەگەڵ دایکم و یۆرگن و مەریەمدا ئەژیم. یۆرگن زڕباوکمە، بەڵام هەر بە ناوی خۆیەوە بانگ یەکەم. مەریەم خوشکە پچکۆلەکەمە، تەمەنی تەنها ساڵ و نیوێکە، زۆر مناڵە و لەبەرەوە ناکرێت بە شێوەیەکی جددی قسەی لەگەڵ بکرێت. بێگومان هیچ وێنە یان کاسێتێکی ڤیدیۆیی کۆنی باوکم و مەریەممان پێکەوە نییە. یۆرگن باوکی مەریەمە و من تاقانەی باوکمم. لە کۆتایی ئەم کتێبەدا هەندێک زانیاری سەرنجڕاکێش دەربارەی یۆرگن دێنە پێشەوە. ئێستاکە ناتوانم بیان خەمەڕوو، بەڵام ئەو کەسەی کە کتێبەکە بخوێنێتەوە ئەیان بینێت. ئەو کاتەی کە باوکم مردووە، ننکم و باپیرم بە مەبەستی یاریدەدانی دایکم هاتوونەتە لامان و هەموو شتەکانیان کۆ کردوتەوە. بەڵام شتێکی گرنگی تێدا بووە کە هیچیان لەو کاتەدا نەیان بینیوە. ئەو شتەش چیرۆشێکی دوور و درێژ بووە و باوکم بەر لەوەی لە خەستەخانەدا بکەوێت نووسیوێتی. کاتی خۆی هیچ کەس نەیزانیوە کە باوکم چیرۆشێکی نووسیوە، چیرۆکی کچەی پرتەقاڵ. هەتا ڕۆژی دووشەمەی پێشوو چاوی بە دنیا نەکەوت. ئەو ڕۆژە ننکم خۆی کردو بە ژووری ئامێرەکاندا و لەوێدا لە ناو ماشێنێکی پێشبڕکێی سووری سەردەمی مناڵیمە چیرۆشێکی تەواوی دۆزی بووە. بەڵام چی گەیاندبوویە ئەوێ؟ ئەویان کەمێک نهێنی تێدایە، بەڵام من لەو بڕوایەدا نیم هەروە بەڕێکەوت بوو بێ، چونکە ئەو چیرۆکەی کە باوکم لەو کاتەدا نووسی بووی کە من 3 ساڵ و نیو بووبووم پەیوەندیەکی بە ماشێنی یاریەوە هەیە. مەبەسم لەوە نییە کە چیرۆکەکەی چیرۆکێکی ئاسایی ماشێنی پێشبڕکێ، نا، باوکم ئەو چیرۆکە دوور و درێژەی بۆ من نووسیوە. باوکم چیرۆکی کچەی پرتەقاڵی بۆ ئەو نووسیوە کە من لە کاتی گەورە بوونما بیخوێنمەوە، ئەو کاتەی کە توانای تێگەیشتنم هەبێت ئەو نامەیەکی بۆ دوا ڕۆژ نووسیوە. ئەگەر بەڕاستی باوکم کاتی خۆی ئەو هەموو کاغەزەی کە چیرۆکە دوور و درێژەکەی لەسەر نووسینەتەوە خنی بێتە ناو ماشێنی کۆنیاریەوە، ئەوا دەبێت بە تەواوەتی دڵنیا بوو بێت کە نامەکەی گاتە دەستی خاوەنەکەی. بە بڕوای من کارێکی باشە گەر هەروە بۆ دڵنیایی هەموو شتە کۆنمەکانمان بەوردی بپشکنین و ئەو جابیان بەخشین بە کۆنەفرۆشێک یان فڕیان بدەینە تەنەکەی خۆڵەکەوە. کەس نازانێ چ جۆرە نامەیەکی کۆن و شتی لەو بابەتە لە شتە کۆنەکانە حەشار دراون. من لەم چەند ڕۆژەی پێشوودا زۆر بیرم لەوە کردەوە، دڵنیام لەوەی کە شێوەیەکی ئاسانتر هەبێت بۆ ئەوەی لە ڕێگەیەوە نامەیەک بۆ پاشە ڕۆژ بنێرین و پێویست نەکات لە ناو ماشێنێکی یاریدا بیشارینەوە. بەڵام جارجارێک ڕوودەدات شتێگە نووسین و حەزەکەین دواتر لە پاش 4 کاتژمێر بخوێنرێتەوە، یان 14 ڕۆژ یان 40 ساڵ تێپەڕێت و ئەوجا بخوێنرێتەوە. چیرۆکی کچەی پرتەقاڵ نامەیەکی لەو بابەتە بووە.
بۆ جۆرجی نووسیوە و کوڕەی 12 یان 14 ساڵ مەبەسم لەوەیە کە باوکم نامەیەکی بۆ ئەو کوڕەی نووسیوە کە نەقەت بە گەورەی بینی بووی و نەپێش دەچوو لە داهاتوە ببینێت. بە هەر حاڵ ئێستاکە ئیدی کاتی ئەوەیە کە ئەو چیرۆکە بە شێوەیەکی ڕێک و پێک دەست پێ بکات. هەفتەیەک لەمەوبەر لەوانەی مۆسیقاوە هاتمەوە بۆ ماڵەوە و بینیم نەنکم و باپیرەم بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو هاتبوونە میوانیمان. لە تیۆنسبێرگەوە بە ماشێن هاتبوون و وا بە تەمابوون شەوێک لە لامان بمێنەوە. دایکم و یۆرگێنیش لە ماڵەوە بوون. لە ڕاڕەوەکەدا پێڵاوەکانم داکەند و وا هاتە بەرچاوم کار چواریان بە پەرە و شۆ چاوەڕوان بن. پێڵاوەکانم تەڕ و پیس بوون، بەڵام هیچ شتێکیان لەو بارەیەوە پێنەوتم. هەستم کرد شتێک لە ئارادایە. هەر چواریان دانیشت بوون و خەیاڵیان ڕۆشت بوو دیار بوو بیریان لە شتێکی تەواو جیاوازە کردەوە. دایکم وتی مەریەممان خەواندووە. لەوا چوو کارێکی هەر زۆر باشیان کردبێت، بە تایبەتیش لەبەرەوەی کە نەنکم و باپیرەم لەوێ بوون. خۆ ئەوان نەنک و باپیرەی مەریەم نین، مەریەم نەنک و باپیرەی خۆی هەیە. ئەوانیش میهرەبان و جارجارێک سەردانمانەکەن، بەڵام وەگەڵێن خوێنە و قەت نابێ بە ئاو. چوومە ژوورەوە و لەسەر فەرشەکە دانیشتم. هەر چواریان بە شێوەیەکی زۆر سەی تەماشایانە کردم. وای بۆ چووم شتێکی گرنگ قەوما بێ. هەرچەند بیرم کردەوە لە ماوەی چەند ڕۆژی پێشوودا هیچ شتێکی قۆڕم لە قوتابخانەیە نەکردبوو. ئەمڕۆژ لە کاتی خۆیدا لە دوای وانەی مۆسیقای پیانۆوە ڕێک هاتمەوە بۆ ماڵەوە. چەند مانگێکیش بەسەر دوهەمین جارە ڕۆیشت بوو کە بە دزیەوە دەکڕۆنیەکم لەسەر مێزی نان خواردنەکە لول کرد و خنیمە گیرفانمەوە. لەبەرەوە وتم چییە؟ هیچ شتێک قەوماوە؟ ئەو جاننکم کەوتە قسەکردن و وتی نامەیەکی باوکتمان دۆزیوەتەوە کە بەر لە مردنی بۆ تۆی نووسیوە. دڵم ڕاشڵەکی و هەناسەیەکی قۆڵ مەڵکێشا. ئاخر ئەو 11 ساڵ لەمەوە بەرمردە بوو. تەنانەت دڵنیانە بووم کە سیمایم بیر دەکەوێتەوە یان نا. نامەیەک لە باوکمەوە، هەر وەک شتێکی زۆر گرنگە هاتە بەرچاوم. خەیاڵم بۆ سێد نامەیەکە چوو. نامەیەکی گەورەم لەسەر کۆشی نەنکم بینی. پاش کەمێک بەرەو ڕووی من ڕایگرت. نامەکە نەکرابەوە، لەسەری نووسرا بوو بۆ جۆرج. هیچی تری پێوە نەبوو. نەدەست و خەتی نەنکم بوو، نەهی دایکم و یۆرگێنیش بوو. بە پەلەن هەمەکەم کردەوە و تۆپەڵە کاغەزم دەرێنا. داچڵەکیم کە بینیم لەسەر یەکەمین لاپەڕە نووسرا بوو باش دانیشتووی جۆرج، هەر چۆنێک بێت کەمێک گرنگە کە بە باشی دابنیشیت، چونکە ئێستاکە ئەمەوێت چیرۆکێکی سەرنج ڕاکێشت بۆ بچێڕمەوە. سرم کێشی خوارد. ئەمە چییە؟ نامەیەک لە باوکمەوە؟ بڵی بەڕاستی ئەو نووسیبێتی؟ باش دانیشتووی جۆرج. لەوە هەرچوو گوێم لە دەنگە گەڕەکەی باوکم بێت. لەوێدا هەر وەک دەنگی سەر کاسێتی ڤیدیۆکان نەبوو، بەڵکو بە شێوەی گوێم لێ بوو هەر ئەدوت لە ناکاوە زیندوو بۆتەوە و لە ناومانە لە ژووری دانیشتنەکەدایە. ڕاستە زرفەکەیان بە داخراویدایە دەستم، بەڵام لەگەڵەوەشدا بەخۆم نەبوو. پرسیارم لە گەورەکان کرد و ویستم بزانم ئەوانیش نامەکەیان خوێندۆتەوە یان نا. بەڵام هەر چواریان سەریان بۆ ڕاوەشاندم وتیان تەنانەت دێڕێکیشمان نەخوێندۆتەوە. یۆرگن وتی تەنانەت پیتێکی نامەکەشم نەدیوە. بە دەنگیا هەستم کرد کەمێک شەرمەکات. لە دەنگیە و ناهەچوو. ئەنجاوتی ئەگەر ڕێگە بدەی لە پاش ئەوەی کە خۆت خوێنتەوە ئێمەشەی خوێنینەوە. وابزانم زۆر پەرۆشیەوە بوو کە ناوەڕۆکی نامەکە بزانێ. هەستم کرد شتێک ئازاری ویژدانی هەیەت. ئەو جاننکم هۆی سەردانی ئەو پاشنیوەڕۆی ڕوون کردەوە. وتی بۆیە هاتینە ئۆسلۆ بۆلاتان چونکە پێم وابێت نهێنیکی کۆنم بۆ دەرکەوتووە. قسەکەی زۆر نادیار و پڕنهێنی هاتە بەرگوێم. هەرواش بوو. ئەو کاتەی باوکم نەخۆش کەوت بوو بە دایکمی وتبوو کە خەریکی نووسینی شتێکە بۆ من. نامەیەک بوو دەبوایە لە کاتی گەورەبوونمدا بم خوێندایەتەوە، بەڵام وا تەمەنم بوو بە 15 ساڵ و نامەیەکی ئاوها قەت دەرنەکەوت. ئەو شتە نوێیی کە لەم دواییەدا ڕوویدا ئەوە بوو کە نەنکم لە پڕێکدا قسێکی تری باوکمی بیرکەوتبووە و کە کاتی خۆی وتبووی ئەو داوای کردبوو کە هیچ کەسێک ماشێنە سوورەکە فڕێ نەدات. نەنکمەیوت تا ڕادەیەک گوشە بە وشەی قسەکانیم لێیادا. لەو کاتەدا بووە کە لە خەستەخانەدا کەوتبوو. باوکم بە نەنکمی وتبوو خۆنیاستان نییە ئەو ماشێنە سوورە فڕێ بدەن. بە هەر حاڵ ئەگەرتانەوێت کەسێکی میهرەبان بن ئەوە فڕێ مەدەن. ئەو ماشێنە لەم چەند مانگەی دواییدا بەلای من و جۆرجەوە زۆر گرنگ بووە. منەمەوێت
ئەو ماشێنە لە لای جۆرج بمێنێتەوە. تکایە ئەوەندەی پێ بڵێن کە ئەو کاتەی کە گەورە بێت و تێگات پێ بڵێن کە من بەڕاستی حەزمە کرد ئەو ماشێنەی بۆ بپارێزم. لەبەرەوە ئەو ماشێنە کۆنەمان مابەوە، نەفڕێیاندا بوو نە بە هیچ کۆنە فرۆشێکیشان بەخشی بوو، تەنانەت یۆرگینیشان ئاگادار کردبووەوە. هەر لە یەکەم ڕۆژەوە کە گواستبیەوە بۆ هەموڵفای زانی بووی شتێک هەیە کە بۆی نییە دەستکاری بکات. ئەو شتەش ماشێنە سوورەکە بوو. یۆرگن ئەو ماشێنەی زۆر بەلاوە گرنگ بوو، وەک شتێکی تایبەت دەیبینی. هەر بۆیە لە تاوە ماشێنێکی یاری نوێی بۆ مەریەم کڕی. وابزان پێی خۆش نەبوو کچەکەی لە ناو هەمان ئەو ماشێنەدا دانێت کە کاتی خۆی باوکم منی تێخست بوو پاڵی پێوە نابووم. بەڵام خۆڕێکی تێچێت کاروا حەزی لە ماشێنێکی نوێتر و مۆدێرنتر کردبێت. خۆ ئەو زۆر لەسەر مۆدا ئەڕوات، ئەتوانم بڵێم تا ڕادەیەک پێی خۆشە خۆشی دەربخات. بارحاڵ نامەیەک و ماشێنێکی یاری، بەڵام نەنکم پاش 11 ساڵ ئەو نهێنەی بۆ دەرکەوت بوو. تەنها لەم دواییەدا بە خەیاڵی داهاتوو وتبووی ئەبێ کەسێ زاد بکات و بڕواتە ئەو ئەمبارە و ورترێک تەماشای ئەو ماشێنە کۆنە بکات. نەنکم هەر زۆر باشی بۆ چوو بوو. ماشێنەکە تەنها ماشێن نەبوو، بەڵکو هاوکات سندوقی پۆستیش بوو. بە تەواوەتی نەمەزانی باوەڕ بەو بەسەرهاتە بکەمیان نا، چونکە هەرگیز بە دڵنیاییەوە نازانین کە دایک و باوک و باپیرانمان ڕاستمان لەگەڵاڵێنیان نا. بە تایبەتیش لەو بارانەدا بڕوایان پێ ناکرێ کە باز دێتە سەرباسی ئەو شتانەی کە پێیانەوترێت بابەتە هەستیارەکان. نەنکم خۆی زوو ئەو شێ بەکارهێنێ. ئەمڕۆکە گەورەترین نهێنی لە خاڵەکە بینم. بۆچی هیچ کەسێکیان لە ماوەی 11 ساڵی ڕابردووە نەیانتوانیوە کۆمپیوتەرە کۆنەکەی باوکم بخەنە ئیش. خواشکرایە باوکم کاتی خۆی ئەو نامەی بەو کۆمپیوتەرە کۆنە نووسیوە. بێگومان دایان گیرسانەوە، بەڵام هیچ کەسێکیان فانتاسیای هێندە نەبووە کە کۆدی کردنەوەی کۆمپیوتەرەکەی بەخەیاڵە بێت. کۆمپیوتەرە کۆنەکان کۆدێکی هەبووە کە لە 8 پێی تێناپەڕی، بەڵام تەنانەت دایکیشم نەیتوانیەوە کۆدە بشکێنێت. من بەڕاستی ئەوم بەلاوە سەیرە. دواتری شکۆڵیاندا بوو کۆمپیوتەرەکەیان بردە بۆ هەورەبانەکە، بەڵام هەروەک لەو پێشوتم دواتر دێمەوە سەرباسی کۆمپیوتەرەکەی باوکم. ئێستاکە کاتی ئەوەیە کە باوکم دەست بە قسەکانی بکات. منیش هێدی کۆمەڵێک تێبینی خۆم لەگەڵ جێڕانەوەکەی ئەودا تێکەڵ چاشەکەم. جگە لەوەش دواتر پاشکۆیەک بۆ نامەکەی نووسم. ناچارم پاشکۆیەکی بۆ بنووسم، چونکە باوکم لە نامە دوور و درێژەکەیدا پرسیارێکی زۆر گرنگی لێکردوم. بەڕاستی زۆر مەبەستێتی کە بزانێت من بە چ شێوەیەک وەڵامی ئەو پرسیارەیەمەوە. کۆلایەکیان دامێ و هەموو کاغەزەکانم لەگەڵ خۆما بردە ژوورەکەی خۆم. بۆ یەکەمین جار لە دیوی ناوە دەرگاکەم کلیلدا و یەکسەر دایکم ناڕزای خۆی دەربڕی، بەڵام هەر زوو بۆی دەرکەوت کە ناڕزایەکەی هیچ سوودێکی نییە. خوێندنەوەی نامەی کەسێک کە لە ژیاندا نەماوە شتێکی پڕڕێز بوو بۆم و حەزمە کرد بە تەنها بم. من پێم خۆش نەبوو لەو کاتەدا خێزانەکەم بە دەورما بێن و بچن. لە ڕاستیدا نامەکەم لە باوکی خۆمەوە بۆ هاتبوو 11 ساڵ بۆ بەجێی هێشت بووین. لەبەرەوە پێویستیم بە ئارامی و هێمنی هەبوو. چەند سەیر بوو کە ئەو نووسینە کۆنە بەدەستمەوە بینیم. هەر لەوە هەچوو کە لە پڕێکە ئەلبومێکی نوێی پڕ لە وێنەی خۆم و باوکم دۆزی بێتەوە. لە دەرەوە بەفرێکی زۆرە باری. هەر لەو کاتەی کە لەوانەی مۆسیقاوە گەڕامەوە بۆ ماڵەوە کڕێوەیە کرد، بەڵام پێم وانە بوو ئەو بەفرە بە زەویەوە بمێنێتەوە، چونکە سەرەتای مانگی 11 بوو. لەسەر جێگای خەوەکەم دانیشتم و دەستم بە خوێنەوە کرد.
باش دانیشتووی جۆرج. هەر چۆنێک بێت کەمێک گرنگە کە بە باشی دانیشت بیت، چونکە ئێستاکە ئەمەوێت چیرۆکێکی سەرنج ڕاکێشت بۆ بژێڕنەوە. گیان لەوانەیە ئێستاکە لەسەر قەنەفە چەرمەزەتەکە دانیشت بیت، هەڵبەتە ئەگەر هێشتام هەر مابێتان و دانێکی نوێتان نەکڕی بێت. من چوزانم مەزەنەیە وەشەکەم کە لەسەر جۆلانە کۆنەکەی بەرهەیوانە سەرگیراوەکەدا دانیشت بیت. خۆ تۆ هەمیشە کەیفت بەو جۆلانەیە هات یان پێچێ لە بەرهەیوانەکەدا دانیشت بیت؟ کێ زانێت؟ ئێخۆ من نازانم ئێستا کە چوەرزێکە. بەڕاست خۆ لەوانەشە چیتر ماڵتان لە هۆمڵەفای نەمابێ. من لە کۆ بزانم؟ من هیچ نازانم. ئێستاکە کێ سەرۆک وەزیرانی نەرویجە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ناوی چییە؟ ئەی تۆ ئەزانی تەلیسکۆبی هۆبڵ چی بەسەر هات؟ چۆ هیچ شتێک دەربارەی و تەلیسکۆبە ئەزانیت؟ ئەستێرە ناسەکان هیچ زانیاریی نوێیان لەو بارەیەوە بۆ دەرنەکەوتووە کە تیشی بخاتە سەر مادەی پێکهێنەری گردوون. زۆر جار هەوڵم ماوە مەزەندەی چەند ساڵی دواتر بکەم، بەڵام هەرگیز نەمتوانی وێنەیەشی پڕاپڕی ئێستاکەی تۆ بهێنمەوە بەرچاوم. مەبەستم لەم کاتەی ئێستاکەیە کە تێیدا هەژیت. من تەنها ئەوەندە ئازانم کە تۆ کێ بوویت، تەنانەت ئەوەندەش نازانم کە تۆ لە چ تەمەنێکدایت کام نامەیە خوێنیتەوە. ڕەنگە ئێستاکە 12 ساڵ یان 14 ساڵ بیت. منی باوکیشت زۆر دەمێک کە ماڵەوەیم لەم ژیانە کردووە. لە ڕاستیدا هەر لە ئێستاوە هەستەکەم بووم بە خێوێک، هەموو کەڕەتێکیش کە ئەوم بە خێڵدادێت دەکەومە هەناسە بڕچێ. ئێستاکە ئازانم بۆچی خێوەکان زۆر جار هەروەک هەورە گرمان ئاڵێن و فیشکیان دێت. ئەوان مەبەستیان نییە بەو شێوەیە خەڵکانی چواردەوریان بترسێنن، بەڵکو لەبەرەوەیە کە زۆر بەلایەنەوە سەختە لە کاتێکی جیاوازتردا هەناسە بدەن وەک لەو کاتەی کە جاران تێیدا بوون. خۆ ئێمە تەنها شوێنێکی دیاریکراومان لە ناوبوونا نییە، بەڵکو کاتێکی دیاریکراویشمان هەیە. ژیان بەو شێوەیە و منیش هیچ دەسەڵاتێکم نییە. من تەنها توانم لەو خاڵەوە دەست پێ بکەم کە لە کاتی ئێستاکەدا لە چواردەورمایە. ئێستاکە مانگی 8 ساڵی 1990دا. بێگومان ئەمڕۆکە مەبەستم لەو کاتەیە کە تۆ ئەم نامەی تێدا خوێنیتەوە زۆربەی هەرە زۆری ئەو شتانت لە یاد کردووە کە من و تۆ پێکەوە لەم ڕۆژە گەرمانەی هاویندا پێکەوە کردومانە. چونکە ئەو کاتە تۆ تەمەنت 3 ساڵ و نیو بوو، بەڵام ڕۆژەکان هێشتام هەری خۆمانم و هێشتا چەندەها ساتی خۆشی پێکەوە بوونمان لەبەردەستایە. پێم خۆشە شتێکت پێ بڵێم کە لەم ماوەیەدا زۆر بیری لێ یەکەمەوە. لەگەڵ هەموو ڕۆژێکا کە تێپەڕێت و لەگەڵکردنی هەموو شتێکی بچکۆلەدا کە من و تۆ پێکەوە یکەین، دواتر بواری یادکردنەوەی من زیاترە بێت. من ئێستاکە ڕۆژەکان و هەفتەکانە ژمێرم. سێشەممەی پێشوو چوونە سەر قەڵای تریڤان و لەوێەوە تەماشای نیوەی شانشینمان کرد. بەڵێ هەتا وڵاتی سویدمان لێوە دیار بوو. دایکیشت لەگەڵمانە بوو، هەرسێکمان پێکەوە بووین. بەڵام تۆ ئەوەت لە یادا؟ جۆرج، هەر هیچ نەبێت هەوڵێک نادەیت ئەوەت بیر بکەوێتەوە؟ هەوڵێک بدە، چونکە هەموو ئەو شتانە لە شوێنێکی ناوەتدا بوونیان هەیە. ئەی شەمەنەفەرە گەورەکەی بڕیۆت لە بیرە؟ هەموو ڕۆژێک چەندەها کاتژمێر یاریت پێ کرد. وا من ئێستا کات تەماشایەکێکم لەم کاتەیە کەم شتانە نووسم، شەمەنەفەر و سکە و پاپۆڕ یاری
لە ژووری دانیشتنەکەدا پەرش و بڵاو بوونەتەوە. ڕێک هەروەک ئەو کاتەیە کە کەمێک لەمەوبەر بەجێت هێشتن. دوجار ناچار بووم هەمویان لە چنگێت دەربهێنم بۆ ئەوەی فریای کۆبوونەوەی باخشی ساوایان بکەوین. بەڵام هێشتا لەبەر چاومە ئەڵەی دەستە بچکۆلەکانت بەردەوام یاری بۆ پارچە تەختە ناکەن و ناوێرم تەنانەت دەستکاری هیچ سکەیەکیشی بکەم. ئەی کۆمپیوتەرەکەت لە یادە کە من و تۆ لە پشووی هەفتەکاندا یاری کۆمپیوتەرمان لەسرە کرد؟ ئەو کاتەی کە تازە کڕی بوومان لە ژووری کارکردنەکەی خۆمدا لەسەرەوە دامان نابوو. بەڵام چەند هەفتەیەک لەمەوە بەرگواستمەوە بۆ ژووری دانیشتنەکەی خوارەوە. ئێستاکە من پێم خۆشە لەو شوێنەدا بم کە هەموو شتەکانی تۆی تایە. پاش نێوەڕوان تۆ دایکیش لێرن، جگە لەوەش باپیرە و نەنەش لە جاران زیاتر سەردانمانەکەن. ئەوە شتێکی خۆشە. پاسکی لە سێتایە سەوزەکەت لە یادا؟ ئێستاکەوا لەسەر زیخەکەی بەردرگایە و هەر لە پاسکیلێکی نوێیە چێت. ئەگەر لە بیرێ مابێ ئەوە لەوانەیە لەبەرەوە بێ کە تا ئێستاکەش هەر لەو گەراجەدا یان لە ئەمبارەکەدا پاراستبێتیان. وای بۆچم کە ئێستاکە کۆن و پەکەوتە بێت، یان وانیە و بەخشیوتانە بە کۆنە فرۆشێک. ئەی ماشێنە سوورەکە جۆرج، ئەو چی بەسەر هاتووە؟ هەر هیچ نەبێت ئەبێ چەند وێنەیەشی یادەوەری ئەو هەموو پیاسانەی ناو سۆگنسفاند لەبەر چاو بێ، یانەبێت وێنەی هەموو پیاسانی خان و هاوینەکەت بێتەوە یاد. ئێمە سێپشووی هەفتەی پێشوو یەک بە دوای یەکدا چوون بۆ فێڵستۆڵن، بەڵام ئیدی لەوەندە زیاتر ناوێرم پرسیارە لێ بکەم. بەڕاستی ناوێرم، چونکە لەوانەیە نەتوانیت هیچ شتێک لەو سەردەمەی جۆرجت بێتەوە یاد. ئەو کاتە کاتی منیش بوو، بەڵام باشتەکان لە شوێنی خۆیاندا بهێڵینەوە. وەک لەو پێشوتم منەمەوێت چیرۆکێکی بۆ بجێڕمەوە، بەڵام هەروە سانانیە زمانێ بدۆزمەوە کە لەگەڵ ئەم نامەیەدا بگونجێت. وابزانم هەر لە سەرەتاوە هەڵەیەکم کرد و قسەم بۆ کوڕێکی بچکۆلایە کرد کە خۆم لەو بڕۆیەدام باش بیناسم. بەڵام خۆ تۆ چیتر لە کاتی خوێندنەوەی ئەم دێڕانەدا هێندە بچکۆلە نیت؟ تۆ چیتر ئەو کوڕە بچکۆلە قژزەردە خاوەنیت؟ هەستەکەم منگەکەم هەروەک پیرێژنێکە دوێم کە قسە لەسەر مناڵێکی بچکۆلا ناکات. بەڵام ئەوە بێعقڵیە، چونکە منەمەوێت قسە لەگەڵ جۆرجی گەورەدا بکەم، ئەو کەسەی کە فریانەکەوتم بیبینم، ئەو کەسەی کە قەت نەمتوانی بە شێوەیەکی جددی بیدوێنم. ئێستاکە تەماشای کاتژمێرەکەمەکەم. سەعاتێک لەمەوبەر تۆم بردە باخچەی ساوایان و گەڕامەوە ماڵەوە. هەمیشە کە بەلای جۆگەکەدا تێپەڕین لە گالیسکەکەتدا دێیتە دەرەوە و بەردێک یان چڵەدارێک فڕێیتە ناو ئاوەکەوە. چەند ڕۆژێک لەمەوبەر بوتڵێکی ساردی بە تاڵت دۆزیەوە، ئەویشت فڕێدایە ناو ئاوەکەوە. منیش هەر تەماشامە کردی، تەنانەت نەمویست ڕێگەش لێ بگرم. لەم ماوەیەدا لە جاران زیاترێک ڕێگەت پێدەم بە ئارەزوی خۆت هەڵس و کەوت بکەی. زۆرینەی ڕۆژەکانیش کارگەینە بەخشی ساوایان بەر لەوەی خوا حافیز بوون لە یەکتری بکەین تۆ ڕاکەیتە ژوورەکەی خۆتەوە. لەواچێ تۆ کاتت لە من کەمتر بێ. سەیرە کەبی لەواکەمەوە. زۆر جار وا دێتە بەرچاومان کە خەڵکانی گەورە کاتێکی زیاتریان لەبەردەستا بێت وەک لە مناڵان کە هەموو ژیانیان لەبەردەمایە. خۆ من هێندە بە تەمەن نیم کە شانازی پێوە بکەم. من هێشتا خۆم هەروەک پیاوێکی گەنجە بینم، بەلایەنی کەمەوە باوکێکی گەنجم. بەڵام لەگەڵەوەشدا زۆرم پێخۆشە بوو گەر بمتوانەیە کات بوەستێنم. هیچ لاریەکم لەوە نابوو ئەگەر ئەم ڕۆژانەی کە تیایدام بۆ هەتایە بەردەوام بووایە. بێگومان شەو و ڕۆژ بە دوای یەکترە هەردێن، چونکە ڕۆژگار ڕەوتێکی تایبەتی خۆی هەیە، خاوەنی ڕیتمێکی تایبەتی خۆیەتی. بەڵام لە لایشی ترەوە ئەخوازم سبەینێم ڕێک بە هەمان شێوەی ڕۆژی پێشووترم سەر لە نوێ دەست پێ بکردایەتەوە. هەستەکەم چیتر پێویستم نییەشتی تر ببینم و ئەزمموی تر بکەم. ئەوەندەم بەسە کە بینیونم. لەبەرەوە زۆر شادمانە بووم گەر بمتوانێت ئەو شتانەی کە بینیونم وەک خۆیان بەم هێشتنایەنەتەوە. بەڵام وا دزەکان دەور و خولیان داوم جۆرج. میوانی قێزەوەن ڕویان تێکردوم و خەریکن و زەی ژیان مەمژن. شەرمیان بکردایە باشتر بوو.
لەم کاتەدا لە ڕادە بە دەرپێم خۆشەکات بەم بۆ باخچەی ساوایان، بەڵام لە لایەکی ترەوە زۆرم بەلاوە سەختە. ڕاستە هێشتا توانم بەبێ هیچ کێشێک ڕێ بکەم و پاڵ بە خۆت و ماشێنی یاریەکەتەوە بنێم، بەڵام لە هەمان کاتا ئەزانم کە لەشم زۆر ناساغە. نەخۆشیە باشەکان یەکسەر لە جێگایەت خەن، بەڵام بە شێوەیەکی گشتی نەخۆشیە بەدەکان ماوەیەکی زۆرتر لە دەشتا ئەمێننەوە و ئەو جا دواتر یەک کەڕەت بۆ هەتا تەختەکەن. هەرچەنە دڵنیام کە دایکێ شتێکی دەربارەی من بۆ باس کردووی، بەڵام لەوانەیە تۆ لە یادت نەمابێ کە من خۆم پزیشک بووم. ئێستاکە پشوم لە کاری خەستەخانە وەرگرتووە، خۆم دەردی خۆم باشەسانم، من نەخۆشێک نیم کە بە ئاسانی هەڵبخەڵەتێم. کەواتە ئێستا کە دوو کاتمان لەبەردەستایە، یان وەرتر بڵێین لەم چاوپێکەوتنەی دوجارمانە دوو کاتمان هەیە، وەگەوە وایە هەر یەکەمان لەلایەکەوە لەسەر لووتکەی شاخێکی تەماوی وەستابین و تەماشای یەکتری بکەین. لە نێوانماندا دۆڵێکی قەشەنگی لێیە کە تۆ لەگەڵ تێپەڕبوونی ژیان تا بەجێت هێشتووە، بەڵام من هەرگیز ناتوانم تۆی تێدا ببینم. منەبێت لەلایەکەوە ڕەچاوی ئەو کاتە بکەم کە ئێستاکە ئەم نووسینەی تێدا نووسم، واتە ئەم پاشنیوەڕۆی کە تۆ لە باخچەی ساوایانیت، و لە لایەکی تریشەوە ئەبێ کاتی خوێندنەوەی ئەم نووسینەش بهێنمە بەرچاوم کە تەنها هی تۆیە. ئەوەش ڕێگە و کاتەیە کە تۆ ڕۆژێک لە ڕۆژان ئەم نووسراوە خوێنیتەوە. هێندەش بزانە کە نووسینی نامەیەک بۆ کوڕێکت کە بەجێڵیت جەرگت لەتەکە. تۆ شەو کاتی کە ئەم نامەیە خوێنیتەوە کەمێک ئازارە چێژیت، بەڵام ئێستاکە تۆ پیاوێکی بچکۆلەی. ئەگەر من بتوانم ئەم چەندێڕە بخەمە سەر کاغەز، ئەوا دەبێت تۆش توانای خوێندنەوەیانێ هەبێ. وەگە بینیت من هێندە تێگەیشتوم کە لەوانەیە هەموو شتێک بەجێ بێڵم، خۆر و مام و هەموو شتێکی تریش بەجێ دێڵم کە بوونیان هەیە، بە تایبەتیش تۆ دایکە جێ دێڵم. ئەو حەقیقەتە و زۆر تاڵیشە. شتێکی زۆر گرنگ لە خەیاڵ مایە و ناچارم کە پرسیارت لێ بکەم جۆرج، هەر لەبەرەوەشە کە منەم شتانت بۆ نووسم، بەڵام هەتاوەکە و چیرۆکە سەرنج ڕاکێشت بۆ نەجێڕمەوە کە پەیمانم دایتێ ناتوانم ئەو پرسیارەدا ڕاستە بکەم. هەر لەو ڕۆژەوەی لەدایک بوویت پڕ بەدڵ حەزمە کرد باسی کچەی پرتەقاڵێ بۆ بکەم. ئەمڕۆکە مەبەستم لە کاتی ئەم نووسینەیە تۆ زۆر بچکۆلەیت و ناتوانی لەو چیرۆکە تێبگەی، بەڵام خوازم ئەم چیرۆکە ببێتە میراتێکی بچکۆلە و بۆت بمێنێتەوە، هەبێت لە شوێنێکە دابنرێت و چاوەڕوانی ڕۆژێکی تری ژیانت بێت. وا ئێستاکە ئەو ڕۆژە هاتوۆتە پێشەوە. کە گەیشتمە ئەم شوێنە ناچار بووم چاو لەسەر کاغەزەکان هەڵبگرم. لەو پێش زۆر کەڕەت هەوڵم داوە باوکم بیر بکەوێتەوە، لەو شادیسانەوە هەوڵم مایەوە ئەو خۆی داوای لێ کردم، بەڵام هەموو ئەو یادەوەریانەی کە خۆم پێم وایە لە بیرم بن لە کاسێتی ڤیدیۆکان و وێنەکانەوە وەرم گرتوون. بیرم یەت کە مناڵ بووم شەمەنەفەرێکی گەورەی بڕیۆم هەبوو، بەڵام سوودێکی وای لێ نابینم و ناتوانم لە ڕێگەیەوە باوکم بیر بکەوێتەوە. پاسکی لە سەوزە سێتاییەکە هێشتا هەر لە گەراجەکەمانایە. لە سەردەمی مناڵیمەوە ئەوشم لە یادە، هەر زۆر دڵنیام کە لە بیرمە. ماشێنە سوورەکەش هەمیشە لە بنی بنەوەی ئەمبارەکەدا بووە. هەرچەنەکەم هیچ وێنەیەکی پیاسەکانی سۆگنزڤانم نایەتەوە بەرچاو. ئەوەشم بیر نایەتەوە کە لەگەڵ باوکمە لەسەر قەڵای تریڤان بوو بم. من زۆر کەڕەت چوومەتە ئەوێ، بەڵام لەگەڵ دایکم و یۆرگن هەبووم. یەک کەڕەتیش من و یۆرگن چوینە ئەوێ. ئەو ڕۆژە بوو کە مەریەم لە دایک بوو، دایکم لە خەسخانە کەوتە بوو. بێگومان یادەوەریەکی زۆری خان و هاوینەکەی فێڵستیۆڵنم لە هادا، بەڵام باوکم لەو یادەوەریانەدا وونە. تەنها دایکم و یۆرگن و مەریەمی بچکۆلانەی تێدایە. دەفتەرێکی یاداشتمان لە خان و هاوینەکەمانە هەیە و چەندەها جار هەموو ئەو شتانم خوێندۆتەوە کە باوکم کاتی خۆی نووسی بوونی، بەڵام کێشەکەم لەوەدایە کە ئەو شتانم بیر نایەتەوە کە ئەو باسی کردوون. تا ڕادەیەک بەلامەوە هەر وەک وێنەکان و ڤیدیۆکانی لێ هاتووە.
ئێوارەی جەژنی پاک لەگەڵ جۆرجدا کۆخێکی بەفرینی گەورەمان دروست کرد، هەر بۆیە یاری چرای بەفرینیشمان تێدا دانا. بێگومان من هەموو چیرۆکانم خوێندبوو و هەندێکیشیانم لەبەر کردبوو، بەڵام هەرگیز نەمتوانیوە هێندەم بیر بکەوێتەوە کە منیش لەناو ئەو چیرۆکانەدا بووم. من ئەو کاتە تەمەنم 2 ساڵ و نیو بووە کە ئەو کوخە بەفرینە گەورەیە و چرای بەفرینم لەگەڵ باوکما دروست کردووە. وێنەیەشی ئەو کوخەشمان هەیە، بەڵام زۆر ناڕوونە و تەنها ڕووناکی چراکانی تێدا دیارە. ئەی تۆ زانیت تەلیسکۆبی هۆبڵ چی بەسەر هات؟ تۆ هیچ شتێک دەربارەی ئەو تەلیسکۆبا زانیت؟ ئەستێرە ناسەکان هیچ زانیاریشی نوێیان لەو بارەیەوە بۆ دەر نەکەوتووە کە تیشک بخاتە سەر مادەی پێکهێنەری گردوون. لەگەڵ خوێندنەوەی ئەو دێڕەدا موچڕکەیەکم پێدا هات، چونکە هێندە نابێت پرۆژێکی تایبەتیم دەربارەی ئەو تەلیسکۆبە ئاسمانی نووسی بوو. هەڵبەتە بە زمانی ئینگلیزی پێڵێن هابل سپیس تەلیسکۆپ. قوتابیەکانی تریپۆلەکەمان بەڕاشکاوی لەسەر دووگۆڵیان نووسی بوو، یان دەربارەی گۆرانی بێژن بەناوبانگەکانی مۆسیقای پۆپ و کتێبەکانی هاری پۆتەریان نووسی بوو. بەڵام من خۆم گەیاندە کتێبخانە و هەموو کتێبانم داوا کرد کە لەسەر تەلیسکۆبی هۆبڵ نووسراون و لێکۆڵینەوەکەم لەسەر ئەو بابەتە نووسی. چەند هەفتەیەک لەمەوبەر لێکۆڵینەوەکەمدایە دەستی مامۆستا و ئەویش لەسەر لاپەڕی یەکەم نووسی بووی. بەڕاستی سەر سوڕمانم کاوەها بە شێوەیەکی فراوان و فرەلایەن و زانستیانە لە بابەتێکی ئاوەها سەخت نزیک بوویتەوە. لە دوای خوێندنەوەی ئەو دێڕەی مامۆستاوە شانازیم بە خۆمەوە کرد. وابزانم لە ژیانما هێندە شانازیم بە خۆمەوە نەکردووە. مامۆستا وەک ناونیشانێک بۆ تێبینیەکانی نووسی بووی چەپشە گوڵ بۆ ئەستێرە ناسی ئارەزووماند و وێنەی چەپکە گوڵێکی ڕازاوەشی بۆ نەخشاندبوو. بڵێ باوکم توانای سەر و سروشتی هەبوو بێت، یان هەروە بەڕێکەوتە کە تەنها پاش چەند هەفتەیەک لە دوای تەواوبوونی لێکۆڵینەوەکەم لێمە پرسێ تەلیسکۆبی هۆبڵ چی بەسەر هات. یان بڵێیت ئەم نامەی باوکم نامەیەکی هەڵبەسرا و درۆ نەبێت، بڵێ هێشتا هەر لە ژیانە بێت. دیسانەوە موچڕکێکی تر بە لەشما هاتەوە. لەسەر جێگاکەم دانیشتم و بە هوردی بیرم کردەوە. تەلیسکۆبی هۆبڵ لە ڕۆژی 25 مانگی 4990دا لە کەشتی ئاسمانی دیسکەڤەریەوە هەڵدراوە و بە دەوری زەویدا خولێتەوە. ڕێک لەو ماوەیەدا بووە کە باوکم نەخۆش کەوتووە، چونکە ئەو دوا بە دوای پشووی جەژنی پاکی 1990 نەخۆش کەوتووە. من دەمێکە ئەوم زانیوە، بەڵام قەت بیرم لەوە نەکرد بۆ کە ڕێک لەو کاتەدا بووە کە تەلیسکۆبی هۆبڵیان بە دەوری زەویە هەڵاوە. بەڵام لەوانەیە باوکم ڕێک لەو ڕۆژەدا زانی بێتی کە نەخۆش کەوتووە کە دیسکەڤەری لە بنکەی کاپ کەنافیراڵەوە بە خۆی و تەلیسکۆبی هۆبڵەوە بەرەو ئاسمان هەڵدراوە. ڕەنگە لە هەمان کاتژمێردا بوو بێت، ڕەنگە لە هەمان خولەکدا زانی بێتی کە نەخۆشە، کێزانێت. ئینجا تێگەم بۆ پەرۆشی ئەوەیە کە بزانێت ئەو تەلیسکۆبە ئاسمانیەکی بەسەراتوە. لە ڕاستیە هەر پاش ماوەیەکی کەم هەڵەیەکی گەورەیان لە بواری سافێتی هاوینە سەرەکیەکەیدا بۆ دەرکەوت، بەڵام باوکم نازانێ کە ئەو هەڵەیە لەلایەن ئەستێرە ناسەکانی کەشتی ئاسمانی ئەندیڤۆرەوە لە ساڵی 1993دا چاکرایەوە، چونکە ئەو کاتە نزیکەی 3 ساڵی ڕێک بەسەر مردنی باوکما تێپەڕی بوو. بێگومانەوەش نازانێت کە کۆمەڵێ پارچەی نایابی تریان لە مانگی 2 ساڵی 1997دا لێبەست. باوکم مرد و فریان نەکەوت بزانێت کە تەلیسکۆبی هۆبڵ بێوێنەترین و ڕوونترین وێنەی گەردوونی کرد. هەرگیز لەوەبەر وێنەی ئاوەها وردی گەردوون نەگیراوە. من خۆم بڕێکی زۆری ئەو وێنانم لە ڕێگەی ئینتەرنێتەوە دۆزیەوە، دواتر چاپم کردن و لە لێکۆڵینەوەکەمدا بەکارم هێنان. جگەل لەوەش هەرە جوانترینیانم لە ژوورەکەمە هەڵواسیوە. هەر بۆ نمونە ئەو وێنە ڕوونەی ئەستێرەی مەزنی ئەیتاکارینا کە زیاتر لە 8,000 ساڵی تیشکی لە کۆمەڵی خۆری خۆمانەوە دوورە. ئەیتاکارینا یەکێکە لە ئەستێرە هەرە شڕەکانی گەلە هەسارەی ڕێگای کاکێشان. هێندە نابات کە بتەقێتەوە و ببێتە سۆپەرنۆڤا، دواتریش بە تەواتی لە تووپەتە بێت و ئەبێتە ئەستێرەیەکی نیوترۆنی یانە بێتە بۆشاییەکی ڕەشی گردوون. یەکێک لە وێنانەی تریش کە من زۆرم بەدڵە وێنەی ئەو پایی گاز و گەردەگەردوونیە کە پێوترێت M16 لەوێدا ئەستێرەی نوێ لەدایکە بن. ئەمڕۆکە
لە چاو ساڵی 1990دا زۆر زیاترێک دەربارەی گردوو نەزانین. هۆی ئەوەش بە تایبەتیە گەڕێتەوە بۆ تەلیسکۆبی هۆبڵ. ئەو تەلیسکۆبە بە هەزاران وێنەی گەلە هەسارە و ئەستێرەی تەماوی گرتووە کە بە ملیۆنەها ساڵی تیشکی لە گەلە هەسارەی کاکێشانی خۆمان و دوورن. چگەر لەوەش هەندێک وێنەی سەرسوڕهێنەری ڕابردووی گردوونشی بۆ گرتوین. ڕەنگە توانای وێنەگرتنی ڕابردووی گردوون کەمێک سیر بێتە بەرجێ، بەڵام تەماشاکردنی گردوون وەگەوە وایە کە تەماشای ڕابردووی کات بکەین، چونکە تیشک بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە چرکەیە کاجوڵێ. لەگەڵ ئەو خێراییە مەزنەشە ڕووناکی هەندێک لەگەلە هەسارە دوورەکان پێویستیان بە ملیارد ساڵ هەیە بۆ ئەوەی بگەنە لامان، چونکە گردوون هەر یەکجار گەورە و فراوانە. تەلیسکۆبی هۆبڵ ئەتوانێت وێنەی گەلە هەسارەیە بگرێ کە زیاتر لە 12 ملیار ساڵی تیشی لێمانەوە دوورە، بەڵام هاوکات ئەوە مانای ئەوە بەخشێ کە تەلیسکۆبەکە زیاتر لە 12 ملیار ساڵ لەمەوبەر مێژووی گردوونی بینیوە. بیرکردنەوە لەو بابەتە هەتا بڵی سەرسوڕهێنەرە، چونکە ئەو کات تەمەنی گردوون لە 1 ملیار ساڵێک کەمتر بووە. تا ڕادەیەک تەلیسکۆبی هۆبڵ لە توانایە بووە کە بگەڕێتەوە سەر تەقینەوە گەورەکە، واتە بۆ ئەو کاتی کە شوێن و کاتی تێدا لەدایک بوو. من زانیاریی زۆرم لەو بارەوە پێیە، هەر لەبەرەوەشە کە ئێستاکە دەربارەیە نووسم. هەوڵێم هەموو ئەو شتانە ننووسمەوە کەیان زانم، چونکە ئەو لێکۆڵینەوەی کەدام بە مامۆستا 47 لاپەڕە بوو. زۆر سەیرە بەلامەوە کە باوکم دەربارەی ئەو تەلیسکۆبەی نووسی بوو. من هەمیشە خولیای لێکۆڵینەوە گەردوونیەکان بووم. ڕەنگە توانای تەماشاکردنی دەرەوەی ئەم زەویە کەم تا زۆر شتێکی بۆ ماوە بێت. خۆکرا من باسێک دەربارەی پرۆگرامی ئەپۆڵۆ و یەکەمین مرۆڤ بنووسم کە پێی نایە سەرمان. ئەشکرا باسێک لەسەر ئەو گەلە هەسارانە بکەم کە بۆشایی ڕەشیان تێدایە، چونکە لەو بارەیەشەوە زانیاریی زۆرم لایە. بێگومانەشم توانی لە لێکۆڵینەکەمدا باسی کۆمەڵی خۆری و نۆ ئەستێرەکەی بکەم، باسی ئەڵقە هەسارەیەکانی نێوان مشتری و مەریخ بکەم. پاشم توانی بابەتی تەلیسکۆبە گەورەکانی هاوای هەڵبژێرم و لەسەری بنووسم. بەڵام وە گوتم من بابەتی تەلیسکۆبەکەی هۆبڵم هەڵبژارد و لەسرم نووسی. ئەدی باوکم بە چ شێوەیەک پێشبینیەوەی کردووە. ئاسانترێک تێگەم کە بۆچی ناویست کە تێری گشتینەتەوە ئەگرتۆکانێنێت. بێگومان هەر لەبەرەوە بووە کە من لە 24 مانگی دەدا لەدایک بووم. ئەو ڕۆژەش ڕێک ڕۆژی دامەزانینەتەوە ئەگرتۆکانە. بارحاڵ ئێستاکە کۆفیانان سکرتێری گشتینەتەوە ئەگرتۆکانە. سەرۆگۆزیرانی ئێستاکەی نەرویجیش ناوی کایل بۆنفیکە و هێندە نابێت کە شوێنی یان ستۆڵتەنبەرگی گرتۆتەوە. دانیشتوم و نقمی ئەندێشەکانی خۆم بووم. لەو کاتەدا دایکم لە دەرگای دا و هەواڵی پرسییم. منیش لە وەڵاماوتم وازم لێبێنە وەڕسم مەکە. ئەو کاتە تەنها 4 لاپەڕم لە نامەکەی باوکم خوێندبووە. لە دڵی خۆماوتم بابە دەست بکە بابەتەکەت، باسی کچەی پرتەقاڵم بۆ بکە. وا من دانیشتوم، بەڕاستی دانیشتوم. ئێستاکە کاتی خۆیەتی، ئێستاکە کاتی خوێندنەوەیە. چیرۆکی کچەی پرتەقاڵ لە پاشنیوەڕۆیە کادەسی پێکرد کە لە بەردەم شانۆی نەتەوایەتی داوەستا بووم و چاوەڕوانی ترام مەکرد. ڕۆژێک لە ڕۆژەکانی کۆتایی ساڵەکانی هەفتا بوو. پاییز بەرەو کۆتاییە چوو. لە یادما بیرم لە خوێندنی پزیشکیە کردەوە، چونکە هێندە نەبوو دەسم پێکرد بوو. بەلامەوە سیر بوو مەزەنەیەوە بکەم ڕۆژێک لە ڕۆژان خوێندنەکەم تەواوەکەم و ئەبمە پزیشک. ئەوسا نەخۆش ڕوون تێەکەن و چارەنووسیانە خەنە بەردەستم. منی شەو کاتە کراسێکی سپی درێژم لەبەرایە و لەسەر مێزێکی پان و پۆڕ دانیشتوم وەڵێم خانمی یۆهانسن باشترە هەندێک لە خوێنەکەت بنێرینە تاقیگا، یانەڵێم دەمێکەوات لێهاتووە. دواتر ترامەکە هات، هەر لە دوورەوەم بینی. لە پێشدا بەلای بینای پەرلەمانە ڕۆشت، دواتر هێواش هێواش بە شەقامی پەرلەمانە سەرکەوت. بەڕاستی تا ئێستاکەش بیرم نایەتەوە کە ئەو ڕۆژە بەرەو شوێ ڕۆیشتم.
من ئەوەم کەمێک پێ ناخۆشە، بەڵام لە یادمە کە ترامێکی فرۆگنەر بوو، ڕەنگەکەی شینی بری قەدار بوو، کەمێک پاش وەستانی سوار بووم و پڕ بوو لە خەڵک. یەکەمین شت کە سەرنجم چۆسەری کچێکی سەیر بوو کە لە ناوەڕاستی فارگۆنەکەدا وەستا بوو. زەرفێکی کاغەزی پڕ لە پرتەقاڵی تەڕ و بڕی بەدەستەوە بوو. قەمسەڵێکی نارنجی کڵاوداری کۆنی لەبەرا بوو. بیرم دێت یەکسەر لە دڵی خۆماوتم ئەو زەرفەی دەستی یەکجار گەورە و قورسە ها کاتەقی، بەڵام ئەو شتێک کە زیاتر سەرنجی ڕاکێشام زەرفی پرتەقاڵەکەی نەبوو، بەڵکو ئەو ئافرەتە گەنجە بوو کە زەرفەکەی پێبوو. زۆر کەسێکی تایبەتی بوو، هەر یەکسەر لە خۆمەوە شتێکی سەیر و ئەفسوناویم لەو ئافرەتەدا بینی. بەدر لەوەش هەستم کرد ئەویش لە من وەردەبێتەوە، ئەدوت ئەویش لە نێوان ئەو هەموو کەسەی کە سەرکەوتن منی هەڵبژارد بێت. هەموو شتێک لە ماوەی یەک چرکەدا ڕوویدا، بەڵام لەوە هەچوو کار لەو چرکەیەوە پەیوەندیەکی نهێنیمان لەگەڵ یەکدا پێکهێنابێ. هەرەوەندەی کە هاتمە ژوورەوە یەکسەر ڕاستەوخۆ لێم وردبووە. وابزانم من یەکەم جار ڕووم وەرچەرخان، وابزانم وابوو، چونکە ئەو کاتە من هەر زۆر شەرمن بووم، بەڵام لەگەڵەوەشدا زۆر بە باشی بیرم دێت لەو ماوە کەمەدا کە لە ترامەکەدا بووم لە دڵی خۆماوتم هەرگیز و هەرگیز ئەو ئافرەتە لە یاد ناکەم. من نەمەزانی کە ئەو چێە و لە ناویشی مەزانی، بەڵام هەر لە یەکەمین چرکەوە تا ڕادەیەک دەسەڵاتێکی سەیری بەسەرما هەبوو. بە باڵا کەمێک لە من کورتتر بوو، قژێکی درێژی ڕەش و دوو چاوی قاوەی پێوە بوو. تەمەنیشی لە نزیکەی 19 ساڵە چوو. چاوی هەڵبڕی و تەماشایەکی کردم، بەبێەوەی سەری بە ئاستەمیش بجوڵێنێتەوە. لەوە چوو سەرێکم بۆ بلەقێنێت. لەو کاتەدا زەردەخەنێکی گاڵتە ئامێز و مەکراوی خستە سەر لێوەکانی، هەر وەکەوەی لەوە پێش یەکترمان ناسی بێت، یان وەکەوەی ئەوێرم بیڵم لەو پێش زۆر زۆر لە مێژە من و ئەو ژیانێکی تەواومان پێکەوە بەسەر بردبێ. بەهەرحاڵ لەوە چوو پەیامێکی لەو شێوەیەم لە نێو چاوە قاوەیەکانیا بۆ بنێرێ. خەندەکەی دوو چاڵی نازداری خستە سەر کوڵمەکانی. بەهۆی خەندەکەیەوە نەبوو، بەڵام لەوێدا سمۆرەیەکم هاتەوە خەیاڵ، بەلایەنی کەمەوە هەر وەک سمۆرەیەک شیرین و جوان هاتە بەرچاوم. لە دڵی خۆماوتم بەڵام ئەگەر بەڕاستی ژیانێکمان پێکەوە بەسەر بردبێت ئەوە ڕەنگە دوو سمۆرەی سەر لە قیدارێک بووبین. ئەو خەیاڵەشم بەلاوە خۆش بوو. مەبەستم لەوەیە وەک سمۆرەیەک کە ژیانێکی پڕ لە یاریم لەگەڵ کچەی پرتەقاڵی پڕ لە نەهێنیدا بەسەر بردبێت. بەڵام بۆچی ئاوها بەرەو ڕووم وەستا و بە مەکرەوە خەندێکی خستە سەر لێوەکانی؟ بڵێ بەڕاستی بۆ من پێکەنی بێت؟ ڕەنگە شتێکی خۆشی بیرکەوت بێتەوە، لەوانەیە لە ناکاوە شتێکی هاتوێت بە خەیاڵا و هیچ پەیوەندیشی بەمنەوە نەبوو بێ، کێ زانێت؟ خۆ لەوانەشە بۆ من خەندەی کرد بێت. ئەوەش ڕێی تێچوو، ئەوەشم بەدوو نازانی، بەڵام من خۆم لەو بڕوایەدا بووم کە کەسێکی هێندە سەی نەبووم کە سەرنجی و ڕابکێشم. من هەر وەک کەسێکی ئاسایی هاتم بەرچاو، بەڵام ئەو کەمێک مای سەرنج بوو، چونکە زەرفێکی گەورەی پڕ لە پرتەقاڵی بەسەنگیەوە گرتە بوو. ڕەنگە هەر بەهۆی ئەو زەرفەوە خۆی پێکەنینی بەخۆی هاتبێت، لەوانەیە بە عەقڵی خۆی پێکەنی بێت. ئەوەش سیفەتێکە کە هەموو کەسێک تێیان نییە. نەموێرا دیسانەوە تەماشای ناو چاوەکانی بکەمەوە. هەر تەماشای زەرفە گەورەکەی دەستی مەکرد کە پڕ بوو لە پرتەقاڵ. لە دڵی خۆم هەمووت هاکا لە دەستی کەوتە خوارەوە. پێم خۆش نییە لە دەستی بترازێت، بەڵام هێندەی نەماوە لە دەستی بخزێتە خوارەوە. بەلایەنی کەمەوە مەزەندەمە کرد 5 کیلۆ پرتەقاڵ لەو زەرفەیە بوو بێت، لەوانەشە 8 بۆ 10 کیلۆی تێدا بوو بێت. ترامەکە بەرەو درامانسفای سەرەکەوت. جۆرج، ئەتوانی ئەو حاڵەتە بێنیتە بەرچاوت؟ ترامەکە لەرێتەوە وەجوڵەتەوە. ئەنجا لە بەردەم باڵیۆزخانەی ئەمریکادا هەستێت، دواتر لە گۆڕەپانی سۆلیدا هەستێت. لەوێدا ڕێک لەوێدا کە بەرەو فرانگەفای پێچەکاتەوە و سەرەکەوێت ئەو شتە ڕوەدات کە من هەر لە سەرەتاوە لێترسام. لە ناکاو ترامەکە زۆر بەهێز لەریەوە. بەلایەنی کەمەوە من وام هەست کرد لەو کاتەدا کچەی پرتەقاڵ لە تریشیدا و منیش لە ماوەی تروکاندنی چاوێکدا هەستم کرد کابێ نەهێڵم
زەرفە گەورەکەی دەستی قڵب بێتەوە. لەو کاتەدا وابزانم ڕێک لەوێدا بوو کە هەموو حاڵەتەکەم نابەجێ هەڵسەنگان. بارحاڵ شتێکم کرد کە ئاکامەکەی نادیار بوو. با بۆت بجەڕمەوە. زۆر بە ئاگایانەوە هەردوو دەستم درێژ کرد و زۆر بە پەلە دەستێکم خستە ژێر زەرفە قاوەیەکەوە و بە دەستەکەی تریشم تند ناوقەدی کچە گەنجەکەم گرت. بە بڕوای تۆ چی ڕۆیابێ باشە؟ بێگومان ئەو کچەی کە قەمسەڵە نارنجەکەی لەبەرا بوو زەرفە پرتەقاڵەکەی لە دەستکەوتە خوارەوە. ئەتوانم بڵم من پاڵم پێوە ناو لە باوەشیم دەرێنا. هەروەگەوەی ئێرەیم بەو زەرفە بردبێت و ویستی بێتم لەسەر ڕێگا کەمی لابەرم. لە ئەنجامیشە بەداخەوە 40 پرتەقاڵ کەوتنە باوەشی خەڵکەوە و بەسەر عەرزی ترامەکەیە بڵاو بوونەوە. بەڕاستی بە هەموو ترامەکەیە بڵاو بوونەوە. بێگومان لەو پێش کۆمەڵەشتی بێعەقلیم لە ژیانما کردووە، بەڵام ئەو دانەیەیان لە هەمویان قۆرتر بوو. قەت لە ژیانما هێندەی ئەو ساتە هەستم بە شەرمەزاری نەکردووە. دەی با ئێستا واز لە باسی پرتەقاڵەکان بهێنین. با بۆ خۆیان بۆ چەند ساتێکی تریش بەسەر عەرزی ترامەکەدا بڵاو ببنەوە، چونکە بە پلەی یەکەم ئەم چیرۆکی ترامە دەربارەی پرتەقاڵەکان نییە. کچەکە بە پەلە ئاوڕێکی لێدامەوە و چیتر بەدەمەوە نەخەنی. غەمبار هاتە بەرچاوم. بەهەرحاڵ تارماییەکی تاریک دەموچاوی داپۆشی. نەمەزانی بیر لە چیە کاتەوە. بێگومان نەمەتوانیەوە بزانم، بەڵام لەوە هەچوو لە پڕێکدا بداتە پڕمەی گریان. ئەدوت هەر پرتەقاڵێک مانایەکی تایبەتی خۆی هەیە لە لای. بەڵێ وابوو جۆرج، لەوە هەچوو کار پرتەقاڵێکی شتێکی بێوێ نەبێت و جێگەی پڕ نەکرێتەوە. هێندەی نەبرد و بەنیگایەکی تووڕە و تەماشایەکی کردم، وەگەوەی بەڕوونی پێم بڵێت کە من بەرپرسیاری ڕووداوە بم. هەستمە کرد ژیانیم تێکدا بێ. بێگومان ژیانی خۆشم وا هاتە بەرچاوم کە داهاتوی خۆم تێکدا بێ. خۆزگە لەو کاتەیە تۆ لەوێ بووی تۆ ڕزگار دەکردم. لەوانەیە شتێکی خۆش و فریاد ڕز بوویتایە، بەڵام ئەو کاتە دەستی هیچ کەسێکی بچکۆلم بەدەستەوە نەبوو، چونکە ئەو ڕووداوە گەلێ ساڵ بەر لە دایک بوونی تۆ ڕوویدا. زۆر بە شەرمەوە لەسەر عەرزەکە بە چوارچنگۆڵە لە نێوان پێڵاو و نیوپۆتی قوڕاویدا کەوتمە کۆکردنەوەی پرتەقاڵەکان، بەڵام بەشێکی هەر زۆر کەم بۆ کۆکرایەوە. هەر زوو بینیم زەرفەکەش دەڕاوە، لەبەرەوە بە کەڵکی هیچ شتێک ناهات. هەر وەک نوکتێکی ناخۆش هاتە بەرچاوم کە لە بەردەم ئەو کچە گەنجەدا کەوتە بووم. مەبەستم لەوەیە بە مانای وشە لە بەردەمیا کەوتە بووم. یەک دوو کەسی ناو ترامەکە خنەیانە هات و پێم پێیەکەنین، بەڵام تەنها ئەوانە دڵیان خۆش بوو، چونکە زۆربەی خەڵکانی ترامەکە ناوچەوانیان گرژ بوو. ترامەکە لێوان لێو بوو لە خەڵک و بەسەر یەکدا ترنجا بووین. هەستمە کرد هەموو ئەوانەی کە ڕووداوەکەیان بینی منیان بە تاوانبار داهانا. منێک کە لە ڕاستیدا ویستم یارمەتیەوە ئافرەتە بێدەسەڵاتە بدەم. دوهەمین شتی ناخۆشی ناو ترامەکە کە بیرم دێتەوە ئەم وێنەیەیە. بەخۆم و باوەشێک پرتەقاڵەوە هەستامەوە سەر پێ. دوو دانەشم خستووە گیرفانەکانمەوە. لەو کاتەشە کە لە بەردەم کچەی قەمسەڵە نارنجی لە بەرەکەیە وەستا بووم، بۆ ماوەیەک تەماشای ناوچاوی کردم و دواتر وتی بێعەقڵ. گلەی لێ کردم. من هیچ گومانێکم لەوەدا نییە، بەڵام پاش کەمێک دڵی هاتەوە بەبەر خۆیدا و بە شێوەیەکی نیوە گلەیی و نیوە ئاشکردنەوە وتی پرتەقاڵێکم ئەدەی تێ؟ منیش وتم ببوورە. دواتر ترامەکە لە لای دوکانی کێکفرۆشەکانی میۆڵ هاوسنی ناوچەی فرۆگنەر وەستا و دەرگاکان کرانەوە. بەسەر سامیەوە سەرێکم بۆ کچەکە لە قاند. بە بڕوای من کچێکی پرتەقاڵی بێوێ نەبوو. چرکەی دوای ئەوە پرتەقاڵێکی لە ناو کۆشما هەڵگرت و هەر وەک پەریەشی ناو حەکایەتێک لە ناو شەقامەکاندا لە بەرچاوم ون بوو. دیسانەوە ترامەکە لەریەوە و بە فرۆنگفاییدا کەوتە ڕێ. جۆرج ئەوتی پرتەقاڵێکم هەیە تێ؟ بەڵام خۆ پرتەقاڵەکانی باوەشمی خۆی بوون. دوو دانەشم خستووە گیرفانەکانمەوە، ئەوانی تریش لە ناو ترامەکەدا پەرشوبڵاو بووبوونەوە. من باوەشم پڕ بوو لە پرتەقاڵ و هی خۆشم نەبوون. وەک دزێک خۆم مەبینی. تاکوتەرای خەڵکانی ناو ترامەکەش هەر بۆ خۆشی چەند قسەیەکی ڕقیان بە گوێمە هەیە. نازانم بە تەواوەتی لەوێدا بیرم لە چ شتێکە کردەوە، بەڵام لەگەڵ وەستانی دواتردا کە گەیشتنە گۆڕەپانی فرۆگنەر بە خشکەی لە ترامەکە هاتمە خوارەوە. لەو کاتەدا کە لە ترامەکە هاتمە خوارەوە تەنها یەک پرسیار بە خەیاڵما هاتووە چوو.
لە چ شوێنێکە ئەو هەموو پرتەقاڵە فڕێ بدەم. بۆی پرتەقاڵەکانم لە دەست نەکەونە خوارەوە ناچار بووم هەر وەکو پەتبازێکی سێرک هاوسەنگی خۆم ڕابگرم. بەڵام لەگەڵەوەشدا پرتەقاڵێکم لە دەست ترازا و کەوتە سەر قەراغی پردەکە. بێگومان نەشمەتوانی خۆم بچەمێنمەوە هەڵی بگرمەوە. هێندەی نەبرد و چاوم کەوتە سەر ئافرەتێک کە گالیسکەیەکی مناڵی پێبوو لە لای دوکانی ماسی فرۆشە کۆنەکەوە بەرەو ڕوومە هات. لە لای دوکانی ماسی فرۆشەکەی گۆڕەپانی فرۆگنەرەوە. خۆزانی مەبەستم لە چ شوێنێکە. بەڕاست خۆ من نازانم ئێستا کە ئەو شوێنە ماوەیان نا. زۆر بەهێمنی لە ئافرەتەکە نزیک بوومەوە. ڕێک لەو کاتەدا کە بەلایدا ڕۆشتم و بە فرسەتم زانی هەموو پرتەقاڵەکان بخەمە ناو گالیسکەکەیەوە و لەسەر لێفەپەمەیەکەی ناویدا دایان بنێم. دوانەکەی گیرفانیشم خستە ناوی. هەر هەمووی یەک دوو چرکەی پێچوو. جۆرج، خۆزگە دەم و چاویەوە ئافرەتە دەبینی. هەستم کرد لە جێی خۆیدایە یەک دوو شەی پێ بڵێم. داوام لێکرد پرتەقاڵەکان وەک دیاریکی بچکۆلە وەرگێت بۆ مناڵەکەی وتم وا ئێستاکە کۆتایی پاییزە و زۆر گرنگە هەموو مناڵێک بە پێی پێویست ڤیتامین سی بخۆن. ئەو جاوتم من خۆم قوتابی کۆلێژی پزیشکیم، هەر بۆیە ئەو ڕاستی ئازانم. ژنەکە منی وەک کەسێکی بێ چاوەڕوو بینی. من هیچ گومانێکم لەوەدا نییە. لەوانەیە پێی وا بوو بێت کە من سەرخۆش بم. بەهەرحاڵ بڕوای پێ نەکردم کە قوتابی کۆلێژی پزیشکی بم. هەر چۆنێک بێت من سوکە ڕاکردنێک بە فرۆگنەرفایدا هاتمە خوارەوە بەجێم هێشت. دیسانەوە لەوێشدا تەنها یەک پرسیار لە مێشما بوو: بە چ شێوەیەک کچەی پرتەقاڵ بدۆزمەوە؟ ئەمویست بە زووترین کات بیدۆزمەوە و داوای لێبوردنی لێ بکەم. نازانم تۆ تا چ ڕادەیەک ئەو بەشەی شارشارەزایت. بەڵام هێندەی نەبرد و بە هەناسە بڕچێ گەیشتمە سەر سوچەکەی فرۆنگەرفای و ئەو جا گەیشتمە لای فرێدریک ستانگسگەیت و دواتریش خۆم لە لای ئێلیسنبێرگ فای بینیەوە. ڕێک لەوێدا کە کچە پڕنەهێنیەکە لە ترامەکەدا بە خۆی و تاکە پرتەقاڵەکەی دەستیەوە داوەزی. بەڵام دەدوێت لە گۆڕەپانی ئیتوالی پاریسدام چەندەها ڕێگەم لەبەردەستا بوو نەمدەزانی کامێکیان هەڵبژێرم. بە هیچ شێوەیەکیش شوێنەواری کچەی پرتەقاڵەکە دیار نەبوو. چەندەها ڕێگەم لەبەردەستا بوو نەمدەزانی کامێکیان هەڵبژێرم. بە هیچ شێوەیەکیش شوێنەواری کچەی پرتەقاڵەکە دیار نەبوو. ئەو پاشنیوە ڕۆیە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەم سەرەوە بۆ ئەو سەری فرۆگنەر دەهاتمەوە چوومە سەرەوە و هەتا لای بنکەی ئاگرکوژانەوەی بریسکەی بی ڕۆشتم. بۆ خواری شەو هەتا کلینیکا کۆنەکەی خاچی سوور ڕۆیشتم. هەموو کەڕەتێکیش کە شتێکم بەرچاو بکەوتایە و لە قەمسەڵەیەکی کڵاوداری نارنجی بچوایە ترپەی دڵم بەرزە بووە. بەڵام ئەو ئافرەتەم نەبینی کە بە دوایە گەڕام. هەرە دووت زەوی قوتیەوە. پاش تێپەڕبوونی چەند کاتژمێرێک وام بە خەیاڵ دەهات کە ئەو ئافرەتە گەنجەی کە من بە خراپی ڕەفتارم لەگەڵیدا کرد لەوانەیە بە ڕاشکاوی بۆ خۆی لە پشتی پەنجەرەیەکی ئێلیسنبێرگ فایدا دانیشت بێت و زۆر بەنهێنیەوە چاوێکی لەسەر ئەو قوتابیە گەنجە سەر لێشەوادا نابێت کە بە ناومێدی لەم سەرەوە بۆ ئەو سەرکەوتو بۆ هات و چۆ هەر بە پاڵەوانێکی ناومێدی فیلمێکی ئەکشنە چوو. ناومێدە و وێڵی بینینی شازادەیە و بۆی نادۆزرێتەوە. پاڵەوانەکە بەڕاستی ویست شازادەکەی بدۆزێتەوە.
بەڵام لە هیچ کون و کە لەبەرێکەوە شوێنەواری کچەکەی دیار نەبوو. لەوە هاچوو کە فیلمەکە لەو شوێنەدا چەقی بێت. پاش نەختێک لە ناو تەنەکەیەکی خۆڵدا توێکەڵێکی تازە فرێدراوی پەرتەقاڵێکم بینی. دەرم هێنا و بۆنێکم کرد. بەڵام تەنانەت ئەگەر هی کچەی پەرتەقاڵیش بێت ئەوە بێگومان دوهەمین شوێنەواریەتی. بە درێژایەوە ئێوارەیە هەر بیرم لەو کچا کردەوە کە قەمسەڵە نارنجیە کڵاودارەکەی لەبەرا بوو. من سەر تاپای ژیانم لە شاری ئۆسلۆدا بەسەر بردووە، بەڵام قەت لەو پێش ئەو کچەم نەبینی بوو. من بە تەواوەتی دڵنیا بووم لەوە، بەڵام سووریش بووم لەسەرەوەی هەموو توانایەکم بخەمە کار بۆ ئەوەی جارێکی تر بیبینمەوە. هەرە دوود جادوێکی لێ کردوم و زۆر بە ئاسانی توانی خۆی لە نێوان من و هەموو شتەکانی تری جیهاندا بچەقێنێت. دووبارە و سێبارە هەر بیرم لەو هەموو پەرتەقاڵا کردەوە. ئاخۆ ئەو هەمووی بۆ چی بوو بێت؟ بڵێ ویستی بێتی دانەدانە پاچیان بکات و قاش قاش بۆ نانی بەیانی و نیوەڕۆ هەمویان بخوات. ئەو جۆرە خەیاڵە ترساندمی. لە دڵی خۆماوتم یا لەوانەیە نەخۆش بێت و ناچار بێت لەسەر ڕێجێمێکی تایبەتی بڕوات. ئەو خەیاڵەش لێیدام و دیسانەوە هەستم بە ئەنارامی کردەوە. بەڵام خەیاڵم بۆ چەندەها بواری تریشە چوو. ڕەنگە ویستی بێتی جۆرە شیرینیەکی تایبەتی بە ئاوی و پەرتەقاڵانە بۆ سەد میوانێک دروست بکات. ئەو خەیاڵە یەکسەر تووشی ئیرەی کردم و خۆم بە خۆم وت ئەی بۆ منیان بانگ نەکردووە. جگەر لەوەش بە خەیاڵی خۆم ڕێژەی پیاوان و ئافرەتانی ئەو کۆبوونەوەیە وەک یەک نەبوون. زیاد لە 90% ئامادەبووان پیاوی گەنج بوون و تەنها 8 کچیان بانگ کردبوو. هەر بە خەیاڵ هۆی ئەوەشمدا نابوو ئەو شیرینیە تایبەتییان بۆ ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی پەیمانگای ئابووری بوو. هەر لەبەرەوەش بوو کە هێندە کچیان لەگەڵا نەبوو، چونکە ڕێژەی کچ لە پەیمانگای ئابووریدا زۆر کەمە. هەوڵما ئەو خەیاڵە لە مێشکمە بێنمە دەرەوە، چونکە بەرگەم ناگرت. بەڵام لەگەڵەوەشدا تا ڕادەیەک وەک کێشەیەکی نایەکسانی نێوان ڕێگەزەکان هاتە بەرچاوم کە پەیمانگای ئابووری تا ئێستاکە ڕژێمێکی یەکسانی بۆ وەرگرتنی کوڕان و کچان دانەناوە. بەڕاست خۆ ئەوانە هەر هەمووی فەنتاسیای خۆمن و ناتوانم هێندەش پشتیان پێ بەستم. لەوانەشە کچەی پرتەقاڵ بەڕێگا بوو بێت بەرەو باڵەخانە بچکۆلەکەی بۆەوەی پرتەقاڵەکان بکوشێت و چەندەها لیتر شەربەتی لێبەرهەم بهێنێت. ئەو چا شەربەتەکەشی بخاتە یەخچاڵەکەیەوە، چونکە یان ڕقی لە شەربەتی بازاڕە یان ئەو شەربەتانەی پێ ناکەوێت کە کارگەکان لە ئاوێکی چڕی میوەی خراپ بەرهەمی دێنن کە لە کالیفۆرنیاوە دەیهێنن. هیچیشێک لەو بوارانە ڕێی تێ نەدەچوو کە لەسەرەوەدا باسم کردن، نە شەربەت دروستکردنەکە و نە شیرینیەکەش. بەڵام دەم و دەست بیرۆکەیەکی باشترم بە خەیاڵە هات کە زیاتر جێگەی متمانە بوو. کچەی پرتەقاڵ قەمسەڵەیەکی کڵاوداری کۆنی لەبەرا بوو، ڕێک هەروەک ئەوانەی کە ڕۆڵاند ئامۆنسن لە کاتی گەشتە بەناوبانگەکەیدا لەبەریە کرد کە بۆ جەمسەرەکانە چوو. ئێخۆ خەڵکیش هەروە بۆ خۆشی قەمسەڵەیەکی کۆنی ئەوها لەبەر ناکات و بە شەقامەکانی ئۆسلۆدا پیاسە بکە ئەگەر مەبەستێکی نەبێت. دیارە مەبەستێکی هەیە، بە تایبەتیش کە زەرفێکی گەورەی پڕ لە پرتەقاڵ لەگەڵ خۆیان کێشەکە. لە دڵی خۆماوتم بێگومان کچەی پرتەقاڵ پلانی داناوە کە پێڵاوی تایبەتی سەربەفری بۆ لە پێ بکات و لەم سەرەوە بۆ ئەو سەری گرینلاند بڕوات، یان بەلایەنی کەمەوە نیازیەتی هاردەنگەرفیدا ببڕێت. بەو شێوەیەش بێگومان عاقڵیە کات گەر 8 یان 10 کیلۆ پرتەقاڵ بخاتە ناو گالیسکەی سەگەکانیەوە، چونکە گەروانە کات ئەوە لەوانەیە لەو بیابانە بەفرینەیەدا تووشی نەخۆشی ئەسکەرپوت ببێ. دیسانەوە ڕێگەم بەخۆمدا کە فەنتاسیاکانم فریۆم بدەن. ئایا وشەی ئامۆراک واتە قەمسەڵەکەی وشەیەکی ئاسکیمۆیی نییە؟ گومانم نییە کچەکە بیری لەوە کردوتەوە کە بەرەو گرینلاند بڕوات، بەڵام ئایا لەوێ گەشتەکەی چۆن چۆنیە بێت؟ دڵنیا نیم کە ئەو کچە پڕ نەهێنیا هێندە پارەی هەبێت کە بتوانێت هەروە بە ئاسانی کۆمەڵێک پرتەقاڵی تر بکڕێ، چونکە لەو کاتەدا کە زەرفەکەی لە دەستکەوتە خوارەوە خەریک بوو دەست بکە بە گریان. هەر لەوێدا وەک کچێکی زۆر هەژار هاتە بەرچاوم.
جگەل لەوانەش هێشتام چەند بوارێکی تریش هەبوون. هەرەوەندەم لەسەر بوو کە ئەندێشەکانم کۆ بکەمەوە تا بیان بینم. ڕەنگە کچەی پرتەقاڵ لە نێو خێزانێکی گەورەدا ژیان بەسەر بەرێت. بۆنا ئێخۆمەرج نییە سستەر بێت و لەسەر و کلینکەکەی خاچی سوورەوە لە ژوورێکی بچکۆلەدا بژی. ڕەنگە کچی خێزانێکی گەورە بێت و هەمویان عاشقی پرتەقاڵ بن. جۆرج زۆر حەزمە کرد سەردانێکی و خێزانم بکردایە. مەزەنەی هەمویانمە کرد کە لە دەوری مێزێکی گەورە خڕبوونەتەوە و لە باڵەخانەیەکی گەورەی فرۆگنەردا دەژین. ژوورەکانیان ڕووناک بوون و سەقفەکان بەرز. بۆ جوانیش بە نەخشی لە گەچ هەڵکەنرا و سەقفەکانیان ڕازاندۆتەوە. ئەو خێزانە لە دایک و باوکێک و 7 منداڵ پێکات بوون. جگەل لە کچەی پرتەقاڵ کە گەورەترینیان بوو 4 کچ و 3 کوڕیتریان هەبوو. ئەو وەک خوشکێکی گەورەی دڵفراوان و میهرەبان ئاگای لێیان بوو. بە تایبەتیش لە ماوەی کەمی داهاتوودا پێویستی بەو سیفەتە باشانە هەبێ، چونکە لەوانەیە چەند ڕۆژێک تێپەڕێت ئەو جا خوشک و برا پشکۆلەکانی بتوانن دیسانەوە پرتەقاڵێ بخەنە ناو کاسەی خواردنەکەیانەوە کە لەگەڵ خۆیانە بۆ قوتابخانەیە بن، یان لەگەڵم خەیاڵەدا موچڕکێکی سارد بەجیانمە هات. ڕەنگە هەر خۆی دایک بێت و لە نێو خێزانێکی زۆر بچکۆلەدا ژیان بگوزەرێنێت. خێزانێک کە خۆی و پیاوێکی قۆزی تازە دەرچووی پەیمانگای ئابووری و مناڵێکی ساوای 4-5 مانگ پێکات بێت. خۆشم نازانم بۆ، بەڵام وام دانا مناڵەکەیان ناوی ڕامفی بێت. ناچار بووم ئەو بوارەیان بەوردی لێک بدەمەوە. نەمتوانی هەروە بە ئاسانی دەستی لێ هەڵبگرم. وتم لە لای دوکانی ماسی فرۆشەکەی فرۆگنەرەوە ئافرەتێک بەرەو ڕووم هات کە پاڵی بەگالیسکەیەکی مناڵەکەوانە. وتم لە لای دوکانی ماسی فرۆشەکەی فرۆگنەرەوە ئافرەتێک بەرەو ڕووم هات کە پاڵی بەگالیسکەیەکی مناڵەوەنە. کۆرپەیەکی تێدا بوو کە لەفەیەکی پەمەی پێدادا بوو. بەڵام مەرج نییە و ئافرەتە دایکی مناڵەکە بوو بێت. زۆر ڕێی تێچێت کە دایانی مناڵەکەی کچەی پرتەقاڵ بوو بێت. پێم ناخۆشە کە بیر لەواکەمەوە، بەڵام بەلایانی کەمەوە هەندێک لە پرتەقاڵەکانە گەڕێتەوە بۆ ئەو کچە گەنجەی کە نیگای وەک نیگای سمۆرەوە بوو. لە ناکاوە ژیان لەبەر چاومە هەر زۆر بچکۆلە بووە و هەموو شتێک مانای تایبەتی خۆی هەبوو. من هەمیشە بێ هیچ گرفتێک توانیومە دوو کۆ بکەمەوە. هەمیشە لە لێکدانەوەی نیشانەکاندا زیرەک بووم، یان لەو شتەدا کە ئێمەی پزیشک پێڵین دەست نیشانکردن. پێم خۆشە لێرەدا بڵێم کە من ئەو کاتەی نەخۆش کەوتم هەر خۆم نەخۆشێکی خۆم دەست نیشان کرد. کەمێک شانازی بەوە کەم چوومە لای هاوڵێکم و باسی نەخۆشیەکەم بۆ کرد. ئیدی ئەو کەوتە چارەسەرکردنم. دواتریش جۆرج ناچار بووم پشوێک بدەم و کەمێک دەست لە نووسین هەڵبگرم. ڕەنگە بەلاتەوە سیر بێت کە من وا بەخۆشیەوە بەسەر هاتیەوە ئێوارەیە نووسمەوە کە دەمێ ساڵ لەمەوە بەڕووی داوە. بەڵام من هەر وەک چیرۆشێکی خۆش دێتەوە یادم، تا ڕادەیەک هەر لە فیلمێکی بێدەنگ نەچێت. زۆریشم پێخۆشە کە تۆش هەر بەو شێوەیە ببینیت. هەڵبەتە ئەوە مانایەوە نابەخشێت کە من هەروە بە ئاسانی بەزەوق بم. مەبەستم لەوەیە لەم کاتەدا کام نووسی نانووسم، لە حەقیقەتە هەستەکەم هەر زۆر بێدەسەڵات و بێچارەم. یان وەرترێک بڵێم هەستەکەم هیچ شتێک نییە کە بتوانێت دڵنەواییم بداتەوە. من نامەوێت ئەوە بشارمەوە، بەڵام پێویست ناکات تۆ بیر لەوە بکەیتەوە. تۆ قەت من نابینیت کە بگریم. ئەوە بڕیارە و داومە تا ئێستش توانیومە دەسەڵاتم بەسەر خۆما هەبێ. دایە وا لەسەر کارەوە بەرەو ماڵەوە دێتەوە. من و تۆش بە تەنها لە ماڵەوەین. تۆ ئێستاکە لەسەر زەویەکە دانیشتیت و چەند قەڵەمێکی ڕەنگاو ڕەنگێ پێیە. خەریکی وێنەی خۆتیت و ناتوانی دڵنەواییم بدەیتەوە. یان لەوانەشە بتوانی جۆرج. تۆ ئەم نامێت لە کەسێکەوە بۆ هاتووە کە کاتی خۆی باوکت بووە. لەوانەیە پاش چەند ساڵێک بخوێنیتەوە و ئەندێشەیەکی بۆ بنێریت کە دڵنەوایی بداتەوە. تەنها بیرکردنەوە لەوە هەر لە ئێستاوە دڵنەواییم پێبەخشێت. کات جۆرج، کات چییە؟ تەماشای وێنەیەکی سۆپەرنۆڤای ساڵی 1970م کرد. تەلیسکۆبی هۆبڵ ئەو وێنەی ڕێک لەو کاتەدا گرتووە کە باوکم بە نەخۆشیەکەی خۆی زانیوە. بەڵام گومانم هەیە و پێم وانییە کەشتێکی ڕاست بێت
گەر دڵتەنیەکەی خۆی بخاتە ئەستۆی من، خۆ لە هەموو بارێکدا من نەمەتوانی هیچی بۆ بکەم. ئەو سەردەمەی ئەوی تێدا ژیاوە جیاوازە لە سەردەمی من، لەبەرەوە ناچارم ژیانی خۆم بژیم. ئەگەر نوخمی نامەکانی باوکو باپیرانمان ببووینایە، ئەوە ئەو کاتە نەمانەتوانی ژیانی تایبەتی خۆمان بژین. هەستم کرد فرمێسک بەری چاوەکانمی گرتووە. فرمێسکی شیرینیش نەبوو. بەڕاستی نازانم گەر شتێک هەبێت کە پێی بوترێ فرمێسکی شیرین. فرمێسکی ڕق و تاڵ بوو، لەوانەی کە لە چاوان نابنەوە، بەڵکو هەر بە هەڵواسراوی بە پێڵۆکانەوە مێننەوە. هەموو کەڕەتانم هاتەوە یاد کە من و دایکمە چووینە سەر قەبرەکەی باوکم و پاکمانە کردەوە. لە دوایەوەی دوهەمین کۆپلەی نامەکەم خوێندەوە، بڕیارمە دەستی لێ هەڵبگرم. بەلایەنی کەمەوە ئیدی هەرگیزەوە هەرگیز نامەوێت بە تەنها پێ بخەمە ناو قەبرستانەکەوە. قەت مرج نییە گەورە بوون بەبێ باوک شتێکی سەخت و دژوار بێت، بەڵام ئەو کاتە بێتە شتێکی سەیر و سەمەرە کە باوشێکی مردوو لە قەبرەکەەوە قسەت لەگەڵا بکە. باشتر نییە گەرە و باوکە واز لە کوڕەکەی بهێنێت بۆ خۆی بژی، هەر خۆی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژەی بۆەوە کرد کە وەک خێوێک گەڕاوەتەوە ناو ژیان. دەستەکانم ئارەقیان کردبەوە، بەڵام بێگومان ئەمویست پاشماوەی نامەکەی باوکم بخوێنمەوە. لەوانەیە شتێکی باشی کرد بێت کە نامەیەکی بۆ پاشە ڕۆژ نووسی بێت. لەوانە شەوانە بێت لەوێدا هەر زۆر زوو بوو بۆ ئەوەی حکوم بەسەر ئەوەدا بدەم. بە بڕوای من کەسێکی سەیر بووە، بە تایبەتیش لەو کاتەدا کە تەمەنی 19 ساڵ بووە. هەڵبەتە مەبەستم لە پاییزی ئەو ساڵی کۆتایی حەفتاکانە، چونکە من پێم وایە بینینی ئەو کچەی کەمێک زیاد لە ڕادە گەورەی کردووە کە زەرفێک پرتەقاڵی گەورەی بە باوەشەوە بۆ لە ترامەکەی فرۆگنەردا چاوی پێکەوتووە، هێندەش بەلامەوە سەیر نییە کە کوڕوکەچ نیگا بگرنە یەکتری، چونکە لەو بڕوایەدام هەر لە سەردەمی ئادەم و حەواوە بەو شێوەیە بوو بێت. بۆ هەر زۆر بە ئاسانی نێنووسیوە کە عاشقی ئەو کچە بووە. بێگومان بەر لەوەی خۆی هەڵباتە سەر پرتەقاڵەکانی کچەکە لەوە تێگەیشت. جگە لەوەش دەستێکی خستووەتە سەر ناو قەدی کچەکە، پێچێ بە شێوەیەکی نەئاگایانە ویست بێتی سەمایەکی لەگەڵا بکە، سەمایەک لەگەڵ خۆی و پرتەقاڵەکانیا بکە. کاتێک مناڵانە کەونە خۆشەویستیەوە لەگەڵ یەکترا یان شەڕ لەگەڵ یەکتراکەن یاخود قژی یەکتری ڕاکێشن، ڕەنگە تۆپەڵە بەفرێکیش بگرنە یەکتری، بەڵام وامەزانی گەنجانی 19 ساڵان کەمێک ژیرتر ڕەفتارەکەن. بەڵام خۆ لە ڕاستیە تا ئێستاکە هەر سەرەتای چیرۆکەکە خوێندوتەوە. خۆ ڕەنگە بەڕاستی شتێکی پڕنەهێنی لەو کچەی پرتەقاڵەدا هەبێت، کێزانێت. ئەگەر وانە بوو بێت ئەوە باوکم باسی ئەو کچەی بۆ ناجێڕامەوە. باوکم نەخۆش بووە و زانی وشەتی کامرێت، کەواتە بێت ئەو نووسینەی زۆر بەلاوە گرنگ بوو بێت، لەوانەیە بۆ منیش گرنگ بێت. هەموو کۆلاکەم خواردەوە و دەستم کردەوە بە خوێندنەوە. بڵێیت کە ڕەتێکی تر ئەو کچەی پرتەقاڵە ببینمەوە، لەوانەیە قەت نەیبینمەوە، چونکە ڕێی تێچێت ماڵیان لە شوێنێکی تریە وڵاتەیە بێت و هەروە بە سەردانێکی بچکۆلات بێتە ئۆسلۆ. وام لێ هاتبوو کە لە ناو شارە چاوم بە ترامی فرۆگنەرەکەوت، لە پەنجەرەکانیەوە بە وردی تەماشای خەڵکانی ناوەی مەکرد، تەنها بۆی بزانم کچەی پرتەقاڵی تێدا یان نا. چەندەها جار ئەوم کرد، بەڵام قەت ئەو کچەم نەبینیەوە. دواتر ئێوارانیشە چوومە ناوچەی فرۆگنەر، هەموو کەڕەتێکیش کە لە ناوەوە چاوم بە شتێکی زەرد یان نارنجیە کەوت، لە دڵی خۆمام وت خۆیەتی ئەوە تا ئێستا کە دیسان نەیبینمەوە. بەڵام چاوەڕوانیەکانم زۆر بوون، لەبەرەوە ناوئومێدیەکانیشم بە هەمان شێوە زیاد لە ڕادەبوون. چەند ڕۆژێک و چەند هەفتەیەک تێپەڕین. پێشنیوەڕۆی ڕۆژێکی دووشەممە خۆم کرد بە قاوەخانەکەی کارلیۆهاندا. من و هەندێک لە هاوڕەکانی کۆلێژەکەم هەمیشە لەو قاوەخانەیەدا کۆ دەبووینەوە. هەرەوەندە پێم خستە ناو قاوەخانەکەوە، یەکسەر لە شوێنی خۆماچەقیم و نیو هەنگاوێک هاتمە دواوە. کچەی پرتەقاڵ لەوێ دانیشت بوو. ئەو قەت نەهاتەوە و قاوەخانەیە، بەلایەنی کەمەوە هەرگیز لەو کاتانەدا لەوێ نەبووە کەمنی لێبوو بووم.
بەڵام وا لەوێدا دانیشت بوو. کوپێک چای لە بەردەمدا بوو، کتێبێکی پڕڕەنگی بەدەستەوە بوو تەماشایە کرد. هەرە دووە دەستێکی نادیار هێناوێتی بۆ قاوەخانەیە و چاوەڕوانی ئەوەیە کە من سەردانێکی بکەم. هێشتا هەر هەمان قمسەڵە نارنجە کۆنەکەی لەبەرا بوو. ئەزانی چیم بینی جۆرج؟ ڕەنگە باوەڕم پێ نەکەیت، بەڵام لەسەر کۆشی لە نێوان خۆی و مێزەکەی بەردەمیدا زەرفێکی گەورەی کاغەزی دانابوو، پڕ بوو لە پرتەقاڵی تەڕوبڕ. بە تەواوەتی سەری سوڕماندم. سەر لە نوێ بینینەوەی کچەی پرتەقاڵ لە هەمان قەمسەڵە نارنجەکەیدا و بینینی زەرفێکی پڕ لە پرتەقاڵ لە باوەشیدا و بە هەمان شێوەی پێشووی وەک بینینی سەرابێک وا بوو بەلامەوە. لەو کاتەدا ئیدی پرتەقاڵەکانی بوونە کرۆکی ئەو بابەتەی کە هەوڵم دەدا ڕوونی بکەمەوە. بەڕاست چ جۆرە پرتەقاڵێکی لە زەرفەکەیە دانابوو. بینیم پرتەقاڵەکان هەروەک خۆرە درەوشێنەوە و لەبەر ڕەنگە ئاڵتونیەکەیان حەزمە کرد چاوم هەڵبگڵۆفم. ڕەنگێکی زەرباوی ئاڵتونیان لێ درەوشایەوە و بە هیچ جۆرێک لەو پرتەقاڵانە ناهەچوون کە لەوە پێشبینی بوو. ڕاستە توێکڵیان پێوە بوو، بەڵام لەگەڵەوەشدا هەر بە بۆ نەمزانی چەند تەڕوو بڕن. بارحاڵ سوورەم زانی کە پرتەقاڵی ئاسایی نین. باسپایی چوومە ناو قاوەخانەکەەوە و لە دووری 4-5 مەتر لە کورسی کچەکەەوە بۆی دانیشتم. بەر لەوەی بڕیار بدەم کە چی بکەم و چی نەکەم، ویستم هەروە دانیشم و تەماشای بکەم. دانیشم و چێژ لە بینینی ئەو دیمەنە پڕنەهێنیە وەرگرم. پێم وانی ئاگای لەو بوو بێت کە من لەوێدا بووم، بەڵام لە پڕێکە سەری لەسەر کتێبەکەی هەڵگرت و ڕێک تەماشای ناو چاوی کردم. بەو شێوەیەش لە قافا گرتمی. چونکە بینیمی کە من هەروە دانیشت بووم و ماوەیەک بوو لێی وردە بوومەوە. زۆر لە دڵەوە خەندەیەکی بۆ کردم. جۆرج چ خەندەیەک بوو. هەرو خەندەیە ئەیتوانی هەموو جیهان بتوێنێتەوە. ئەگەر هەموو جیهان ئەو خەندەیەی بدیبایە، ئەوە هێندە بەهێزە بوون کە بتوان هەموو شەڕەکانی دنیا بۆ هەستێنن. هێندە گوڕیەدانێ کە بتوان کۆتایی بە هەموو ناکۆچەکانی سەرم زەویە بهێنن. یان هەر هیچ نەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ تەقەیانەوەستان. لەوێدایدی هیچ چارەیەکم نەبوو. بە مانای وشە ناچار بووم بەرەو ڕووی بچم. بە هێواشی هەنگاوم بەرەو لای مێزەکەی ناو لەسەر کورسێکی بەتاڵی سەر مێزەکەی دانیشتم. لەوە چوو بەلایەوە سروشتی بێ کە لەوێدا دانیشتم. لە ڕاستیان نازانم بۆ. بەڵام هەر لە خۆمەوە دڵنیا نەبووم لەوەی کە ڕووداوی ناو ترامەکەی بیرما بێت. بۆ ماوەی چەند چرکەیەک هەروە بە پێدەنگی دانیشت بووین و تەماشای یەکتریمانە کرد. وابزانم حەزیە کرد دەم و دەست لەگەڵ یەکتریا قسە نەکەین. بۆ ماوەیەکی دوور و درێژ هەر سەیری ناو چاومیە کرد. دڵنیام بۆ ماوەی خولەشێک تەماشای چاوی کردم، بەڵام ئەو جارەیان چاوم بۆ نەترووکان. بیرویلی چاوەکانیم بینی هەڵە لەرزین. لەوە هەچوو چاوەکانی بڵێت منێ بیر ماوە، یان بڵێت منێ بیر نەماوە. ئەبوایە یەکمان شتێکی بگوتایە، بەڵام من شڵەژا بووم و هەر خەیاڵم لایەو کاتە بوو کە پێکەوە وەک دوو سمۆرەی پڕ لە ژیان بۆ خۆمان بەتەنیا لە دارستانێکی بچکۆلەدا ژیاین. ئەو شەیدای ئەوە بوو کە خۆیم لێ بشارێتەوە و منیش ناچار بووم بەردەوام لە قیدارەکان لا بدەم بۆی بیتۆزمەوە. هەرەوەندەش کەم بینیەوە یەکسەر خۆی هەڵەیە سەر لقێکی تر. بەو شێوەیەش هەمیشە بە سەماکردن لە ناو دارستانەکەدا بەدوایەوە بووم.
هەتا ڕۆژێ لە ڕۆژان من خۆم لێ شاردەوە ئەو جایدینەوەبەی ئەو بوو بە دوامە هەڵبقونێ جارێگە چوومە سەر ترۆپکی درەختێک یانە ڕۆیشتمە ناو قەوزەکانی خوارەوە و لە پاڵ کۆتەرە دارێکی کۆنا خۆمە شاردەوە و چێژم لە بینینی ئەوە بینی کە بە دوامدا ئەگەڕا سەبری لەبەر بڕابوو لەوا ترسا ئیدی هەرگیز نەمدۆزێتەوە لە ناکاوە شتێک ڕوویدا کار لە ڕووداوی ناو حەکایەتەکان هەچوو نەک لە دارستانە پڕگوێزەکی کاتی خۆیە بەڵکو ڕێک لەوێدا لە ناو قاوەخانەکەی کارلیۆهاندا ڕوویدا من دەستی چەپم خستە بۆ سەر مێزەکە لە پڕێکدا ئەویش دەستی ڕاستی خستە سەر دەستم کتێبەکەشی خستە بۆ سەر زەرفی پرتەقاڵەکەی هێشتا بە دەستی چەپیشی تون زەرفە گەورەکەی گرتە بوو وا هاتە بەرچاوم لەوە بترسێت کە لی بسەنم یان پاڵی پێوە بنێم و بکەوێتە سەر زەویەکە چیتر هێندە شەرمم ناکرد هەستم بە جۆرە هێزێکی سار دەکرد کە لە پەنجەکانی ئەوەوە هاتە سەر پەنجەکانم لە دڵی خۆماوتم دیارە شێوە توانایەکی سەر و سروشتی هەیە و هەستی شمە کرد بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندێکی بە پرتەقاڵەکانەوە هەیە خۆم بە خۆم وت مەتەڵێکی سەیر و سەمەرەیە هێندەی نەبرد و چیتر نەمتوانی بەو شێوەی بە بێدەنگی دابنیشم ئاخرە بووایە چەکمان شتێکی بوت هەیە خۆڕەنگە قسەکردن شێوە ناپاچێک بوو بێت لەوانەیە شکاندنی ئەو یاسایانە بوو بێت کە کچەی پرتەقاڵ نوێنەرایەتیەکردن بەڵام بەهەرحاڵ هێشتا بەردەوام هەر سەیری ناوچاوی یەکترمانە کرد و دواتر وتم تۆ سمۆرەیت لە دوای قسەم خەندەیەکی زۆر بچکۆلە گرتی و تون دەستی گوشیم ئەوجا دەستی بەردام و وەک شاژنێک بە خۆی و زەرفە گەورەکەی دەستی و هەستایە سەر پێ ئیدی بە نازەوە بەرەو شەقامەکەی دەرەوە کەوتە ڕێ لەو کاتەدا کە ڕۆیشت فرمێسکم بە چاویەوە بینی لە شوێنی خۆم وشک بووم واقم وڕما بوو چەند چرکەیەک لەوبەر کچەی پرتەقاڵ ڕێک بەرهەمبەرم دانیشت بوو دەستی گرتە بووم بەلای منەوە هێشتا بۆنی پرتەقاڵ ناو قاوەخانەکەی تەنی بوو بەڵام ئەو هەستاو بەجێی هێشتم ئەگەر ئەو زەرفە پڕ لە پرتەقاڵی بەدەستەوە نەبووایە ئەوە لەوانەیە بەدەستی خۆحافیزی لێ بگرتمایە بەڵام بێگومان ناچار بوو زەرفە گەورەکە بە هەردوو دەستی بگرێت هەر لەبەرەوە بوو کە بەدەست خۆحافیزی لێ نەکردم بەڵام گریا من دوای نەکەوتم جۆرج ئەگەر دوای بکەوتمایە ئەوە یاساکان مەشکان زیاد لە ڕادەون بووبووم هیلاک بووم و لەوەندە زیاتر بەرگەم ناگرت شتێکی یەکجار سەیر و پڕنەهێنی بینی ئەمتوانی بۆ ماوەی چەندین مانگ لەسەری بژیم دەدڵی خۆماموت دڵیام کە جارێکی تریشەی بینمەوە لەوێدا هەستمە کرد چەند شتێکی بەهێز و هاوکاتیش پڕ لە نەهێنی جڵەوی هەموو شتێکی بەدەستەوە بێ ئەو کچێکی نامە بوو لە حەکایەتێکی ترەوە هاتبوو لەم یەکەی خۆمان جوانترێک بوو بەڵام توانی بووی خۆی بخاتە ناوەم حەقیقەتەی ئێمەوە لەوانەیە لەبەرەوە بوو بێت کە ئەرکێکی گرنگی لەسەرشان بوو بێت ڕەنگە بۆ هاتبێ هەتاکو لەو شتە ڕزگارمان بکات کاندێک کەس پێڵێن ژیانی ڕۆژانەی قۆڕ هەتا ئەو کاتەش نەمزانی بوو کە شێوە چالاکیشی پەیام هێنەری لەو شێوەیە بوونی هەیە من هەروە مەزانی کە تەنها یەک ژیان و یەک حەقیقەت بوونی هەیە و تەواو بەڵام هێندەم بۆ دەرکەوت کە بەلایانی کەمەوە دوو جۆر مرۆڤ بوونیان هەیە کچەی پرتەقاڵ و ئێمە بەڵام بۆچی فرمێسک چاوانی داگرت بۆچی گریا بیرم دێت لە دڵی خۆماوتم لەوانەیە توانای سەر و سروشتی هەبێت بەڵام بۆچی بینینی پیاوێکی نام و خسیە گریان ڕەنگە هێندەی بینی بێت کە من لە داهاتوودا تووشی چارەنووسێکی ناهەموارە بم سەیرە بەلامەوە کە کاتی خۆی مەزەندەی ئەو شتانم کردووە ڕاستە من هەمیشە زۆر بە ئاسانی خۆم داوەتە دەست فانتاسیاکانم بەڵام کاتی خۆشی وێستاش مرۆڤێکی عەقڵانی بووم ئالەم خاڵەی چیرۆکەکەدا هەستەکەم خستنە ڕووی پوختەیەکی چیرۆکەکە پێویست بێت بەڵام پەیمانە دەدەمێ کە هێندە زوو و کارە نەکەم
پیاوێکی گەنج لەگەڵ کچێکی گەنجا لە ناو ترامی فرۆگنەردا نیگایەکی کت و پڕەگرنە یەکتری چیتر مناڵ نین، بەڵام هێشتا بە تەواتی گەورەش نەبوون و هەرگیزیش لەوە پێش یەکتریان نەدیوە. پاش چەند خولەکێک پیاوە گەنجەکەەوە هەستەکە کچەکە زەرفێکی پڕ لە پرتەقاڵی تەڕوبڕی گەورەی لە دەزەکەوێتە خوارەوە. بەهانایەوە دێت کە یارمەتی بدات، بەڵام خراپەشکێتەوە و هەموو پرتەقاڵەکانە کەونە سەر عەرزی ترامەکە. کچە گەنجەکە پێڵێ بێعەقڵ لەگەڵ شوێنی وەستانی داهاتوودا لە ترامەکە دابەزێ، بەر لەوەی دابەزە پێڵێ پرتەقاڵێکم ئەدەیت هەیە؟ پیاوە گەنجەکەشە شڵەژێت و سەرێکی بۆ لەقێنێ. پاش چەند هەفتەیەک لە قاوەخانەیەکدا سەر لە نوێیەکترە بیننەوە. لەوێشدا کچە گەنجەکە زەرفێکی کاغەزی گەورەی بەدەستەوەیە و لێوان لێوە لە پرتەقاڵی تەڕوبڕ. پیاوە گەنجەکە چێتە سەر مێزی کچەکە دانیشێت، بۆ ماوەی خولەکێک هەر تەماشای چاوی یەکتریەکەن وەک شتێکی بێمانە دێتە بەرگوێ. بەڵام لە ماوەی ئەو خولەکەدا زۆر بە قوڵی لە چاوی یەکتری وەردەبنەوە تا ئەندازەیە قوڵایی ڕۆحی یەکترە بینن. کچەکە دەزەخاتە سەر دەستی کوڕەکە، ئەویشەڵێ تۆ لە سمۆرە هاچی. ئەوجا کچەکە بەلال و لەنجە هەڵەسێت و بە خۆی و زەرفە پڕ لە پرتەقاڵەکەی باوەشیەوە قاوەخانەکە بەجێ هێڵێ. کوڕە گەنجەکە فرمێسک لە چاوی کچەکەیە بینێ. تا ئێستاکە تەنها 4 کورتە ڕستەیان بە یەکتری وتووە. کچەکە پێوتووە بێعەقڵ. کچەکە پرتەقاڵێک مەیتێ، کوڕەکە ببوورە هەر ئەویش تۆ سمۆرەیت. هەموو شتەکانی تر فیلمێکی بێتەنگە، هەموو شتەکانی تر مەتەڵێکە. جۆرج. تۆ توانی ئەو مەتەڵە هەڵبهێنی؟ من نەمتوانی، وابزانم بەهۆی ئەوە بوو کە خۆم بەشێک بووم لێی. ئەو چاپەڕاستی چیرۆکەکە گرتە بوومی. 2 کەڕەت لەسەر یەک کچەی پرتەقاڵەکە خۆی نیشانی باوکم داوە و هەردوو کەڕەتەکە زەرفێکی کاغەزی پڕ لە پرتەقاڵی لە باوەشا بووە. ئەوە زۆر سەیر بووە. ئەو جا بەبێ ئەوەی هیچ وشەیەک لە زاری بێتە دەرەوە، دەستی خستۆتە سەر دەستی باوکم و زۆر بە قوڵی تەماشای چاوی کردووە. دواتریش لە پڕێکە هەڵساوە و بە گریانەوە ڕۆیشتۆتە دەرەوە. ئەوەش هەڵسوو کەوتێکی شاز بووە و جێگەی سەرنجیشە. هەڵبەتە ئەگەر باوکم نەکەوت بێتە دنیای خەیاڵاتەوە. ڕەنگە کچەی پرتەقاڵ ئەو شتە بێت کە پێوترێ بەرهەمی فانتازیا. خۆ زۆر کە زەڵێن ئەژدیهای دەریاییمان لە دەریاچەی لۆکنیس دابینیوە. هەندێکی شەڵێن لە سیلیۆرد سڤاندا ئەو گیانەوەرەیان دیوە. مەرجش نییە درۆ بکەن، بەڵام زۆر ڕێتێچێ کە بەرهەمی فانتاسیایان بینی بێت. ئەگەر باوکم لە پڕێکا بیگوتایە کە کچەی پرتەقاڵ بە خۆی و گالیسکەیەکی گەورەوە کە چەند سەجێک ڕایکێشێت لە کارلیۆهانەوە هاتە خوارەوە، ئەو ساکە گومانم نەدەبوو کە چیرۆکی کچەی پرتەقاڵەکەی تەنها خەیاڵێک بووە و وای بۆ چووم لەو کاتەی ژیانیدا بۆی هاتبێ کە بەرەو شێت بوو چووە. بێگومان ئەوە شتێکە کە پێچێت تەنانەت بەسەر باشترین کەسیشا ڕوو بدات و دەرمانی ئەو نەخۆشیەش هەیە. بەڵام کچەی پرتەقاڵ چ فەنتاسیا بوو بێت یان ئافرەتێکی ڕاستەقینە، ئەوە باشکرا دیارە کە باوکم لە ڕاددە بە دەرخولیای بووە. دواتریش کە بواری ئەوەی بۆ ڕەخسا شتێکی پێ بڵێت وتی تۆ سمۆرەیت. من پێم وایە ئەو ڕستەیە تا بڵێ قسەیەکی بێسوودە، بەڵام خۆشی ئەو ڕاستیە ناشارێتەوە کە شتێکی ئاوها بێمانای گوتووە. قسەکەی بۆ تەمایی سەر سوڕمانی خۆشی، بەڵام من بەڕاستی تێناکەم بۆچی کوتومت ئەو قسەی پێوت. نا بابە نا، من ناتوانم ئەو مەتەڵە هەڵبهێنم. من نامەوێت بڵم زۆر زانترم و قسەی لەوە باشترە زانم، بەڵکو ئەمەوێت یەکەم کەس بم کەدان بەو ڕاستیەدا بنێم و بڵێم ئاسان نییە شتێکی گونجاو بە کچێک بڵێیت کاروەکەڵێن چاوت لەسەری بێ. من لەو پێشوتم پیانۆ لێدەم. ناڵم پیانۆ ژنێکی زۆر کارامەم، بەڵام ئەتوانم بەشی یەکەمی سۆناتای تریفەی بتهۆڤن تا ڕادەیەکی زۆر بەبێ هەڵە لێ بدەم. زۆر جار کاتێک کە بە تەنیا دانیشم و سۆناتای یەکەمی ئەو سەمفۆنیایە ژەنم،
و هەستەکەم لە بەردەم پیانۆیەکی گەورەدا لەسەر مانگ دانیشتوم و پڕ بە دڵی خۆم ئاواز لێدەم. هەستەکەم لەو کاتەدا مانگ و پیانۆکە و خۆشم بە دەوری زەویدا خولەینەوە. مەزە ناکەم ئەو تۆنانەی کە لێیانەدەم لە هەموو ئەستێرەکانی کۆمەڵی خۆری خۆماندا دەنگەیەتەوە. گەر نەشگاتە پلۆتۆ ئەوە بەلایەنی کەمەوە پێم وایە دەنگی تامەریخ بڕوات. هێندە نابێت دەستم کردووە بە بەشی دووەمی سۆناتای تریفە. ئەو بەشیانم بەلاوە سەخت ترێکە، بەڵام زۆر چێژی لێبینم کە مامۆستاکەمانەوە بەشە لێدات. ئەو سۆناتەیە کۆمەڵێک بوو کە شوشەی میکانیکی مەهێنێتە بەرچاو کە لە بازاڕێکی گەورەدا بەسەر پلیکانەکانی داشنە سەرەوە و دێنە خوارەوە. بڕیارم ماوە سێهەمین بەشی سۆناتای تریفە واز لێ بهێنم، تەنها لەبەرەوەش نییە کە زۆر سەختە، بەڵکو بەلامەوە زۆر ترسناکیشە. بەشی یەکەمی ئەو سەمفۆنیایم بەلاوە زۆر ناسکە و کەمێکیش ڕەشبینی پێوە بینم، بەڵام دووهەمین بەشی ڕاستە خۆت ترسە خاتە دڵەوە. خۆگەر بەهۆی کەشتێکی ئاسمانیەوە سەفەر بکەم بۆ ئەستێرێکی تر و بوونەوەرێکی نەکبەت لەوێ خەریکی ژەندنی بەشی سێمی سۆناتای تریفە بێت، ئەوە بێ سێود و هەر ڕێک لە دوای دابەزینمەوە سواری کەشتێکەمە بمەوە و ئەستێرەکە بەجێهێڵم. بەڵام ئەگەر بەشی یەکەمی لێ بدات ئەوسا ڕەنگە چەند ڕۆژێک لە لای بمێنمەوە، یان بەلایەنی کەمەوە ئەمێرە لەو بوونەوەرە نزیک بوومەوە و پرسیاری دەربارەی و ئەستێرە مۆسیقیە لێ بکەم کە لە سەری نیشت بوومەوە. کە ڕەتێکیان بە مامۆستای مۆسیقاکەمانم وت بڕێکی زۆر لە ئاسمان و جەهەنەم لە ناخی بتهۆڤنە هەبووە. لە پێشدا هەندێ منگەمنگی کرد، بەڵام دواتر وتی بە تەواوەتی ڕاستەکەی. پاشانی شتێکی سەرنجڕاکێشی بۆ جێڕامەوە. لە ڕاستیە بتهۆڤن ناوی ئەو سۆناتایی نەناوە سۆناتای تریفە، بەڵکو ناوی ناوە سۆناتایەکی شێوە فانتازیا. مامۆستاکەمان لەو بڕوایەدا بوو کە ئەو سۆناتایە زۆر ترسێنەرتر بێت لەوەی کە ناو بنرێ سۆناتای تریفە. هەروە وتی فرانسلیستی ئاوازدانەری هەنگاری ناوی بەشی دووەمی ئەو سەمفۆنیایی ناوناوە گوڵەیەک لە نێوان دوو بۆشایی قوڵدا. من خۆم پێم خۆشە ناوی بنێم، شانۆیەکی خۆشی بوو کە شوشەکان لە نێوان دوو تراژیدیادا. بەرحاڵ با بگەڕێنەوە سەر باسەکەمان. کەمێک لەمە بەروتم زۆر باشە زانم کە ئاسان نییە شتێکی گونجاو بە کچێک بڵیت کە چاو لەسەری بێ. لێرەیە بێ بەڕاستیدان بەهۆیە بنێم، ئەمەوێت ورترێک باسی بکەم و بڵێم من خۆم لە قوتابخانەی مۆسیقاکەمدا ئەزموونێکی تایبەتیم لەو بارەیەوە هەیە. من هەموو ڕۆژانێکی دووشەممان لە کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە هەچمە قوتابخانەیەکی مۆسیقی و وانەی پیانۆ خوێنم. لە هەمان کاتدا کچێک دێت کە وانەی کەمانە خوێنێت. وابزانم 1-2 ساڵ لە من مناڵترە، بەڵام ئەبێتەوە بڵێم کە بەڕاستی چاوم لەسەرەتی. زۆر جار ڕوویات بەر لە دەستپێکردنی وانەکانمان هەردووکمان 5 خولەک بۆ 10 خولەکێک لە هۆڵی بەردەم پۆلەکاندا پێکەوە داهانیشین. تا ماوەیەک لەمەوبەر هیچ شتێکی وامان بە یەکتری نەوتبوو، بەڵام چەند هەفتەیەک لەمەوبەر ویستی بزانێت کاتژمێر چەندە و لە منی پرسی. هەفتەی دوایەوەش هەمان شت ڕوویداهەوە. منیش وتم باران بەلێزمە هەبارێت. ئەو جاوتم کەمانچەکەت تەڕ بووە. لەوەندە زیاترێک نەڕۆیشتین، هەر ئەوەندە بوو هیچی تر. بەڵام ئەو نەیویست بە شێوەیەکی جددی لەگەڵ ما بکەوێتە قسەکردن. لەبەرەوە منیش نەمێرە بە شێوەیەکی ڕاستەقینە بکەومە قسەکردن لەگەڵیا. ڕەنگە وەک مۆرانەیەک منی بینی بێت، بەڵام خۆڕێکی تێچێت کە ئەوێش حەزی لە من بێت و هەر وەک من شەرمن بێ. نازانم ماڵیان لەکوێیە، بەڵام ئەزانم کە ناوی ئیزابێلایە، چونکە ناوی ئەوم لە ناو لیستی ئەو کەسانەدا بینی کە بەشداری وانەی کەمان چاکەن. لەم دواییەدا وامان لێ هاتووە بەر لەوەی وانەکانمان دەست پێ بکات هەڕۆی ناوێ. دووشەمەی پێشوو نزیکەی چارێکێک هەروە دانیشت بوون و چاوەڕوانی وانەکانمانە کرد. هەر وەک سەدەفی ناو ئاو بێدەنگین. دواتریش هەر یەکەمان بەرەو پۆلی تایبەتی خۆمانە چین و لە بەردەم مامۆساکانماندا مۆسیقا ئەژەنین. هەندێک جار لەو کاتەدا کە من سۆناتای تریفە لێ دەدەم مەزەنەی ئەوە ئەکەم
لە ناکاوە خۆی بکە بە پۆلەکەمدا. ئەو جا مۆسیقاکەم زۆر کاری تێکات و لە تاوە بە کەمانچە لەگەڵ مایەتەوە، بەڵام هەرگیزەوە ڕوو نادات. ئەوە تەنها بەرهەمی فانتاسیای منەوە هیچی تر. من هەرگیز کەمانچەکەیم نەدیوە، لەوانەشە هۆی ئەو فانتاسیایم هەر بۆ ئەوە بگەڕێتەوە. قەتیش گوێم لێ نەبووە کەمانچە لێ بدات. خۆڕێشی تێچێ لە جاڵتای کەمانچەکەیدا پانفلوتێکی تێدا بێت، کێزانێت. بەڵام ئەگەر وا بێت ئەوە نابێت ناوی ئیزابێلا بێت، بەڵکو بێت ناوی کاری بێت. بە کورتی ئەو شتەی مەبەستمە بیڵێم ئەوەیە کە بەڕاستی نازانم چی بکەم ئەگەر لە پڕێکە دەستی بخاتە سەر دەستم و بە قوڵی تەماشای ناو چاوانم بکات. ناشزانم چی بکەم ئەگەر لە ناکاوە دەست بکات بە گریان. ئەو کاتی کە باوکم کچەی پرتەقاڵی دیوە، تەمەنی تەنها 4 ساڵ لە ئێستاکەی من گەورەتر بووە. هەر لەبەرەوە تێگەم کە شڵەژاوە و لە تاوە پێوتووە تۆ سمۆرەیت. بارحاڵ وابزانم زۆر باش لێت تێگەم بابە، دەکەواتە بەردەوام بە لەسەر چیرۆکەکەت. لە دوای ئەو تێگەیشتنە کورتەی قاوەخانەکە، قۆناغی گەڕان بە دوای کچەی پرتەقاڵە دەستی پێکرد، بەڵام بە شێوەیەکی ئەقڵانی و بە بەرنامەوە دەسم پێکرد، چونکە چەندەها ڕۆژی دوور و درێژ تێپەڕین و هیچ هەواڵێکیم نەبیست. جۆرج، لێرەدا بە پێویستی نازانم باسی سەرتاپای هەموو ئەو هەوڵانی خۆمە بۆ بکەم کە تێیدا شکستم هێنا و نەمتوانی بیدۆزمەوە، چونکە بەو شێوەیە نووسینەکەم زۆر دوور و درێژە بێتەوە. بەڵام بە شێوەیەکی ئەقڵانی و بە بەرنامەوە دەسم پێکرد، چونکە چەندەها ڕۆژی دوور و درێژ تێپەڕین و هیچ هەواڵێکیم نەبیست. جۆرج، لێرەدا بە پێویستی نازانم باسی سەرتاپای هەموو ئەو هەوڵانی خۆمە بۆ بکەم کە تێیدا شکستم هێنا و نەمتوانی بیدۆزمەوە، چونکە بەو شێوەیە نووسینەکەم زۆر دوور و درێژە بێتەوە. بارحاڵ زۆرم بیر کردەوە و زۆریشم لێکدایەوە، هەتا ڕۆژێکیان شتێکی وەک ئەمەی خوارەوەم بە خەیاڵە هات. من 2 جار کچەی پرتەقاڵم بینی، بەڵام هەردوو جارەکە لە ڕۆژی دووشەممەدا بوو. سەیرە بەلامەوە کە من لەوە بەرخەیاڵم بۆ ئەوە نەچوو بوو. پرتەقاڵەکانیش تەنها نیشانەی بەردەستم بوون کە بە دوایان بکەوم. ئەو پرتەقاڵانەی لە کوێ هێنا بوو. ئەزانم دوکانەکاری فرۆگنار پرتەقاڵە فرۆشن، بەڵام چەندە باش و تەڕ و بڕن، چەندە هەرزانیشن. هەر بیرم لە پرتەقاڵەکانە کردەوە. ئەگەر کەسێکی بە پەڵپ و بەهانەگر بین، ئەوە دەڕۆینە بازاڕێکی میوەی گەورە و لەوێ پرتەقاڵە کڕین. بۆ نمونە ئەچینە بازاڕی یۆنگستۆرگێت کە لەو کاتەدا تەنها بازاڕی گەورەی فرۆشتنی میوە بوو لە ئۆسلۆدا، بە تایبەتیش ئەگەر ڕۆژانە چەند کیلۆیەکمان پێویست بێ. دواتریش سواری ترامە بین و لە ستۆرگاتەوە دێینەوە بۆ فرۆگنار، چونکە هەروە بە ئاسانی ناتوانین خۆمان فڕێبینە ناو تەکسیەکە و پارێکی زۆری پێ بدەین. بەڵام شتێکی تریش لە ئارادا بوو، ئەویش زەرفە کاغەزە قاوەیەکە بوو. بە شێوەیەکی گشتی لە دوکانێکی ئاساییدا شتەکانت بۆ خەنە ناو کیسێکی نایلۆنەوە، مەگەر تەنها لە بازاڕی یۆنگستۆرگێتدا نەبێ کە هەموو شتێکت بۆ خەنە ناو ئەو زەرفە کاغەزە قاوەیانەوە، ڕێک وەک ئەو زەرفەی کە کچەی پرتەقاڵ بە باوەشیەوە بوو. ئەوە تەنها یەکێک بوو لەو تیۆرە زۆرانەی کە بە خەیاڵما هاتن. بەڵام لەگەڵەوەشدا 3 دووشەمە لەسەر یەک خۆم کرد بە بازاڕی یۆنگستۆرگێتدا و هەندێک سەوزە و میوەم کڕی. بەلایانی کەمەوە وەک قوتابیەک شتێکی خراپ نەبوو کە کەمێک خواردنی بەسوود بخۆم، بە تایبەتیش چونکە لەم دوایەدا بە یەکجاری سرم کرد بۆ سەر خواردنی باستوورمەی سوورەکراوە و سەڵاتەی ڕۆبیان. جۆرج، بە پێویستی نازانم وەسفی قەرەباڵغی ژیانی ناو ئەو بازاڕت بۆ بکەم، بەڵام تۆش هەر وەک من بکە و هیچی تر،
هەر زۆر بە ئاسانی بە دوای کچێکدا بگەڕێ کە قەمسەڵەیەکی نارنجی کڵاوداری لەبەرا بێت. لە لای دوکانێکەوە وەستاوە ئەیەوێت 10 کیلۆ پرتەقاڵ بکڕێت و لەسەر نرخەکەی مشتومڕێتی، یان هەوڵ بدە هەمانە و کچە گەنجە ببینی کە نەختێ لەمەوبەر گۆڕەپانەکە جێهێڵێت و زەرفێکی کاغەزی قورسی بە باوەشەوەیە. ئیتر هەموو شتێکی تر لە یاد بکە، مەبەستم لە هەموو ئەو خەڵکانەی ترە. جۆرج، ئەتوانیت ئەو کچە ببینی؟ من خۆشم یەکەم جار و دووهەم جاریش کە چوومە ئەوێ ناومێد بووم، بەڵام سێمین جار لەو پەڕی گۆڕەپانەکەوە چاوم چووە سەر تارماییەک کە شتێکی نارنجی لەبەردا بوو. بەڕاستی کچێک بوو کە قەمسەڵەیەکی نارنجی کڵاوداری لەبەرا بوو. وا دیار بوو لەبەرتەم دوکانێکی میوەدا وەستا بێت و خەریک بێت پرتەقاڵ بخاتە ناو زەرفێکی گەورەوە. زۆر دڵنیا نەبووم. بەناو قەرەباڵغیەکەدا خۆم گەیاندا و پەڕی گۆڕەپانەکە هێندەی نەبرد لە دووری چەند مەترێکەوە لەلایەوە خۆم بینیەوە. لێرەیە یان کڕێت. وا مەزانی بەسەر تاوانێکەوە گرتوومە. هەستم کرد ئەژنۆکانم مەلەرزن و لەو هاترسام بکەوم بەسەر عەرزەکەیە. کچەی پرتەقاڵ هێشتا زەرفەکەی پڕ نەکرده بوو، چونکە ئەو وەک ئێمەی ناکرد و بە شێوەیەکی تەواو جیاواز پرتەقاڵیە کڕی. بۆ ماوەیەکی دوور و درێژ هەر وەستا بووم و لێی وردەبوومەوە. یەکەیە کە پرتەقاڵەکانی هەڵەگرت و زۆر بە وردی هەڵیەسانان. ئەو جایی خستنە زەرفە کاغەزەکەیەوە یانەی خستنە ناو سەبەتە گەورەکەی کە پرتەقاڵەکانی تری تێدا بوو. ئەو چازانین بۆچی لە یەکێک لە بازاڕە ئاساییەکانی فرۆگناردا پرتەقاڵ ناکڕێ. کچە گەنجەکەوە ڕاهات بوو کە کۆمەڵێک پرتەقاڵی زۆری لەبەردەستاوێت و بە ئارەزووی خۆی لێی هەڵبژێرێ. من لە ژیاندا هیچ کەسێکم نەدیوە کە هێندە بە پەڵپ و بیانوو بێت لە کڕینی پرتەقاڵدا، بەڵام لەوێدا زۆر دڵنیا بووم لەوەی کە ئەو کچە پرتەقاڵەکانی بۆ ئەوە نەدەکڕی کە ئاوەکەیان بگوشێت. بەڵام ئەو هەموو پرتەقاڵی بۆچی بوو؟ جۆرج، تۆ خەیاڵت بۆ هیچ شتێک گەڕوات؟ بە بڕوای تۆ بۆچی نزیکەی نێو خولەکێکی بۆ هەڵبژاردننی هەموو دانە پرتەقاڵێک بەکارهێنا و ئەو جا ئەی خستە ناو زەرفەکەیەوە؟ تۆ لەوە تێگەی؟ من خۆم خەیاڵم تەنها بۆ شتێکە ڕۆیشت. ئەو کچە لە چێشخانەی باخچەیەکی ساوایانی گەورەیە کارەکات. لە دوای ناخواردنی نیوەڕۆ پرتەقاڵە گەدەن بە هەموو مناڵێک. بێگومان ئاشکراشە کە زۆربەی مناڵان تا ڕادێکی زۆر حەز بە یەکسانیەکەن. هەر لەبەرەوە ئەرکی سەرشانی کچەی پرتەقاڵە کە هەموو ئەو پرتەقاڵانەی کە ئیکڕێ کوتومت وەک یەک وابن، واتە هێندەی یەک گەورە بن، وەک یەک خڕ بن و ڕەنگە نارنجەکەشیان وەک یەک بریقەدار بێت، بەدەر لەوەش ناچار بوو بیان ژمێرێت. من خۆم پێم وابوو باشم لێکدا بێتەوە. هەر بە خەیاڵ کەمێک خەفەتیشم خوارد، چونکە گەیشتمە ئەوەش کە لە هەمان ئەو باخچە ساوایانەدا کۆمەڵی پیاوی زیرەک لەگەڵ یا ئیشەکەن، لەوانەی کە نایانەوێت سەربازی بکەن. بەڵام جۆرج، هەر زوو لە دووری 1-2 مەترۆ بینیم شتێکی تەواو جیاوازەکات. زۆر بەڕوونیەم بینی کچەی پرتەقاڵ زۆر بە وردی بە دوای ئەو پرتەقاڵانەیە گەڕێت کە لە یەک ناچن، هەر لە ئەندازە و شێوەیانەوە هەتا ڕەنگەکانیان. جگە لەوەش حەزەکەم سەرنجێ بۆ وردەکاریەکی تر ڕابکێشم. هەندێک لەو پرتەقاڵانەی کە هەڵیە بژاردن هێشتا گەڵای دارەکەی پێوە بوو. زۆرم پێخۆش بوو کە چیتر بیرم لەو کەسە زیرەکانە ناکردەوە کە لەگەڵ یایشەکەن. مەبەستم لەوانەیە کە نایانەوێت سەربازی بکەن، بەڵام هاوکات ئەوە تەنها شت بوو کە دڵی خۆشە کردم، چونکە کچەی پرتەقاڵ بەلام وەک مەتەڵێک وا بوو، هەر وەک مەتەڵێکی شمایەوە. سەرنجام زەرفەکەی پڕ کرد. کچەی پرتەقاڵ پارەکەی بە دوکاندارەکەدا و بەرەو ستۆرگاتە کەوتە ڕێ. منیش دووراوت و دوای کەوتم، چونکە بڕیارم دابوو ئەو کاتە خۆمی نیشامدەم کە چینە ناو ترامەکەی فرۆگنەرەوە. بەڵام بەداخەوە ڕێک لەو خاڵە گرنگەدا بە هەڵای هاچوو، چونکە ئەو پاشنیوەڕۆیە بەرەو ستۆرگاتە نەچوو تا سواری ترام بێت. بەر لەوەی بگەینە ئەوێ سواری ماشێنێکی توێتای سپی بوو، یەکێکیش لە شوێنی شۆفێرەکەدا دانیشتە بوو، پیاوێک بوو. بە جوانم نەزانی بەڕاکردن خۆم بگەێنمە لای. پێم خۆش نەبوو سەلام لە پیاوەکە بکەم. لە ڕاستیدا هێندەشی پێ نەچوو ماشێنەکە کەوتە جوڵە، لە سوچێکەوە پێچی کردەوە و لە بەرچاو من بوو.
بەڵام لەگەڵەوەشدا دەتوانم یەک زانیاری گرنگی ترت پێ بڵێم. ڕێک لەو کاتەدا کە کچەی پرتەقال بە خۆی و زرفە پرتەقالەکەی باوەشیەوە خۆی کرد بە ماشێنەکەدا، ئاوڕێکی دایە و تەماشای کردم. بەڵام من نازانم منی ناسیەوە یان نا، بەڕاستی دڵنیانیم لەوە. من تەنها لەوە دڵنیام کە خۆی کرد بە ماشێنێکی توێتای سپیدا کە پیاوێکی تێدا بوو، و هەروها لەوەش دڵنیام کە سوار بوو ئاوڕێکی دایە و سەیری کردم. ئەو پیاوە بەختەوەرا بێ چێ بوو بێ، فریانە کەوتم تەمەنی بخەمڵێنم، خۆ لەوانەیە باوکی بوو بێت، کێزانێ، بەڵام ڕێشی تێچێ کە بە هەر حاڵ من چوزانم چێ بوو. بڵێ یەکێ بوو بێ لەوانەی کە نایەنەوێ سەربازی بکەن؟ نابێت، ئەوان سواری توێتای سپین هابن. یان لەوانەیە کوڕە قۆزەکە بوو بێت، باوکی ئەو مناڵە 4 مانگانەیەی کار لە خۆمەوە ناوم نابوو ڕامفی. بەڵام مرجیش نییە ئەو بوو بێت. هیچ شتێکی وام نەدی کە ئاماژە بۆ ئەوە بکە. خۆ ڕەنگە ئەو پیاوەی ناوتوێتاکە ئەو کەسە بوو بێت کە لەگەڵ کچەی پرتەقاڵدا نیازی هەبوو بە گالیسکەی سەربەفر گرینلاند ببڕن. دەمێکە شێوەی و پیاوم لە خەیاڵایە. لە ناو شەپۆلی ئەو وێنانەدا ژەمە پرتەقاڵەکان و تەوری سەربەفرمەدی، کەتەر و داری زیادەی گالیسکەی سەربەفر و کیسەی خەومەدی، تەباخێکی گازی بچکۆلە و شلەی ئامادەکراوەمە هاتە بەرچاو. چاوی ناوەوەم ئەو خێمەیەدی کە تێها خەوتن، ڕەنگەکەی زەرد بوو، هێندەش هاتە بەرچاوم کە 8 سەگ گالیسکەکەیانی ڕاکێشا. هەموو شتانم بەڕاستیەتی، خەیاڵ بۆەوە لێ نەدەن کە بتوان خۆیان لە من بشارنەوە. هەرە دوت سەر تاپای بەکری فیلمێک لە مێشکم هەیە. کچ و کوڕێکی سەیر و سەمەرە بە گالیسکەیەکی سەربەفر بەسەر پانتاییە پان و بەرینە بە بەفردا پۆشراوەکانی گرینلاندا هەڕۆن. کچەکە هەر وەک خواوەندی بەفر جوان و بێگەردە، کوڕەکەش لوتی خوارە و دەموچاوێکی ڕەزا تاڵ و نیگایەکی پڕ لە نێت پیسی پێوەیە. هەر بەو چاڵە بەفرینە قوڵە ناچێ کە لەوانەیە لە هەر کاتێکا بێ کچەکەی تێبکەوێ. ئەگەر کچەکە بکەوێتە چاڵێکی ئاوە هاوە بڵێ دەری بهێنێتەوە، یان بۆ خۆی لێیات ئەڕات و پرتەقاڵەکانی خوا، هەرچەندە سووری ژەزانێ کە جارێکی تر چاوی پێی ناکەوێتەوە. کوڕەکە هێزێکی پیاوانەی بێهست و ساردی هەیە، ئێسگران و دواکەوتووە، هەروەک چۆن ئێمە مێشولەیەک پانەکەینەوە ئەوها ئەویش زۆر بێخەیاڵانە تەقە لە ورچی ناو بەفرەکات. شتێکی تریش هیچ بە دووری مەزانە کە ئەتوانێت لە ناو ئەو شەختە بەفرانەدا دەستدرێژی بکاتە سەر. خۆ لە هەموو ئەو شتانەوە دوورە کە پێیانەوترێت یاسا و ماف. کێ توانێت لەوێدا بیبینێ؟ کێ لەو شوێنە دوورە دەستەیە چاوی لێیانە؟ بەڕاستی شەر وایە جۆرج، جگە لە من کەسی تر ناتوانێت بیان بینێ. هێدی وێنەی هەموو گەشتەکان لە لام ڕوونتر و ڕوونترە بووە. تەواوی هەموو ئامرازانەمە بینی کابووایە لەگەڵ خۆیانە بیان بردایە. بەر لەوەی ڕۆژەکە بەسە بچێت ناوی هەر 8 سەگەکەشم نا، بۆ ئێوارەش بە لیستەیەک ناوی هەموو ئەو شتانەم نووسی کە پێویست بوو لەگەڵ خۆیان نەبیبن. کێشی هەموو شتەکان 240 کیلۆ دەرچوو، بوتڵێک شەمپانیە بچکۆلە و چارەکێک عارەقیشی تێدا بوو. دایان نابوو لەو کاتەدا بیخۆنەوە کە ئەگەنە سیۆرا پالۆک یان کاناک. بەڵام هەر بۆ بەیانی ڕۆژی دواتر مێشکم هێورتر بووەوە. هیچ کەسێک لە مانگی 12دا نایەوێت بە گالیسکە گرینلاند ببڕێت. لە مانگی 12دا ئەو جۆرە گەشتانە بەرەو ئەنتراکتیک ئەڕوات. بە هەر حاڵ لە بازاڕی میوەکەی ئۆسلۆ پرتەقاڵ ناکردن و بۆ ئەوێ بەرن. ئەو جۆرە شتە پێویستانە یان لە چیلیەوە یان لە خواروی ئۆفریقاوا بن. لەوانەیە تەنانەت یەک پرتەقاڵی لەگەڵ خۆیانە نەبن. ئەو کەسانەی کە ڕوو لە پۆلی باشوورەکەن هێندە کالۆری زیادە وەرەگرن لە ڕۆژەکە کە پێویستیان بە هیچ جۆرە ڤیتامینێک نابێت. بێلەوەش پرتەقاڵ کێشەکەی قورسە، لەسەر و هەموو شتێکیشەوە بە شێوەیەک بە دوو دەستکێشی ئەستورەوە پرتەقاڵێکی بەست و پاگەکرێت.
پشتبەستن بە ئاوی پرتەقاڵێک لە پۆڵەکاندا هەروەگەوە وایە پشت بە ئەسپەکانی سکۆت بەستیت. بەڵام خۆناوە پڕ لە شلەمەنی، تەنها چەند دڵۆپە بەنزینێک و تەباخێکی باشت پێویستە و هیچی تر. سەهۆڵ و بەفر واتە ئاو، تەنها شتەکە لەو ناوە زۆر بێت. لە ڕاستیدا لە 180 زیاتری پرتەقاڵ ئاوە. لە دڵی خۆماوتم ئازیزم، کچەی پرتەقاڵ، تۆ کێیت؟ خەڵکی کوێیت؟ ئێستاکە لە چ شوێنەکەی؟ دیسانەوە دایکم هاتەوە لای دایرگای ژوورەکەم وتی جۆرج چۆنیت؟ باشیت؟ منیش وەڵام دایوتم باشم، بەڵام پێم خۆشە ئیتر وازم لێ بهێنی. بۆ ماوەی 1-2 چرکەیەک بێدەنگ بوو. ئەو جاوتی ئاخر پێم ناخۆشە کە دەرگاکەت بە کلیل داخستووە. منی ژوتم کلیلی دەرگا چه سوودێکی هەیە ئەگەر جارجارێ بەکاری نهێنین؟ جگە لەوە شتێک هەیە پێڵەن ژیانی تایبەتی، تۆوە نازانیت؟ کەمێک ناڕەحەت یان ورترێک بڵێم وابزانم قسەکەم برینداری کرد. بۆی وتی جۆرج پێم وابێت مناڵانە ڕەفتارەکەی، من هیچ بە پێویستی نازانم دەرگاکەت بە کلی دابخەی. من تەمەنم 15 ساڵەدایە، مناڵ نیم. دیار بوو پەس بوو، لە داخە هەناسێکی قۆڵی هەڵکێشا. ئیدی هیچ شتێکی ترمان نەگوت. بێگومان هیچ شتێکم دەربارەی کچەی پرتەقاڵ پێ نەگوت. نازانم بۆ، بەڵام زۆر بە قوڵی هەستمە کرد هەموو ئەو شتانەی کە باوکم دەربارەی کچەی پرتەقاڵ بۆی گێڕامەوە شتێک بوون کارگیز لەوە پێش بۆ دایکمی نەگێڕاوەتەوە. چونکە ئەگەر بۆ ئەویشی باس کرد بێت ئەوە بێگومان دایکم باسی ئەو کچەی هەر بۆ کردم. بەو شێوەیەش پێویستی ناکرد باوکم دو هەمین ساتی ژیانی سەرزەوی بەوە بکوژێت کە نامەیەکی دوور و درێژ بۆ من بنووسێت. ڕەنگە ئەزمونێکی لە سەردەمی گەنجی دابینی بێت و لە ڕێگەی جێڕانەوەی ئەو چیرۆکەوە بێوێت من ئاگادار کاتەوە کە نەکەومە هەمان شتەوە، هەروەک چۆنەڵێن پیا و بەرامبەر پیا و قسەی کردووە. بەرحاڵ هەروەک خۆی لەوە پێش ئاماژەی پێدا پرسیارێکی گرنگی هەیە و دەیەوێت ئاڕاستەم بکە. تا ئێستا جگەل لە تەلسکۆپەکەی هۆبڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ پرسیارێکی تری لێ نەکردوم. ئاخ خۆزگەی زانی لەو بارەیەوە چەند زۆرم پێیە. لە بنەڕەتدا لێکۆڵینەوەکە ناوی لێکۆڵینەوەیەکی تایبەتی بوو، بەڵام لەوە تایبەتی ترەوە بوو کە مامۆساکەمان وتی ئەبێت بۆ هەموو پۆلەکەی بخوێنیتەوە. ئەبوایە وێنەکانیشم نیشان بدانایە. ئەو مەبەستی خراپ نەبوو، بەڵام هەر لە دوای پشووی ئەوانەیەوە هەندێک لە کچەکان بە ناوی ئێنیشتاینی بچکۆلەوە بانگیانە کردم. هەر بە ڕێککەوتیش ئەو کچانە بوون کە زیاتر سوورا و سپیاویان تاقیە کردەوە. وابزانم چەندەها شتی تریشیان تاقیە کردەوە. من هیچ لاریەکەم لە چاوڕشتن و سوورا و سپیاو نییە، بەڵام لە ڕاستیدا لەسەر ئەستێرەیەکی گەردوونە ژین و بە بڕوای من بیرکردنەوە لە گەردوون شتێکی تا ڕادەیەک ناچێت عەقڵەوە. هەر بە شێوەیەکی گشتی شتێکی سەرنجڕاکێشە بیر لەوە بکەیتەوە کە گەردوونێک بوونی هەیە، بەڵام هەندێک کچان ناتوان گەردوون ببینن، تەنها چاوڕشت نەبین و هیچی تر. لەوانەیە هەندێک کوڕیشە بن کە نەتوان لەسەر و ئاسۆوە جگەل لە فوتبۆڵێن هیچ شتێکی تر ببینن. هەر چۆنێک بێت ماوەیەکی زۆری پێچێ هەتا بتوانین لە ئاوێنێکی بچکۆلەی مکیاجکردنەوە بچینە سەر ئاوێنێکی گەورەی تەلیسکۆبێک. وابزانمە شتە ئەوەیە کە پێوترێ گۆڕانی تێڕوانینەکان. ڕەنگە بتوانین ناوی ئەو گۆڕانکاریە بنین گۆڕانکاریەکی سەرسوڕهێنەر. هیچ کاتێک درەنگ نییە بۆ ئەوەی گۆڕانکاریەکی سەرسوڕهێنەر ئەزمون بکەین، بەڵام زۆرینەی خەڵکی سەر تاپای هەموو ژیانیانە ژین و هێندە نابینن کە لە بۆشایی ئاسماندا خولێنەوە. لەم خوارانەوە چەندەها شتی خۆش سەرقاڵی کردوین. پێم وابێت تەنها هێندەمان لەسرە کە بیلەوە بکەینەوە بە چ شێوەیەک خۆمان بهێنینە دەرەوە. ئێمە سەر بەم زەویەین، من مەبەستم نییە گومان لەو ڕاستیە بکەین. ئێمە بەشێکین لە ژیانی سروشتی سەرم زەویە. لە مەیمون و خشۆکەکانەوە هێندە فێربووین کە ڕەگەزەکەمان بە چ شێوەیەک زاوزەیە کات. من هیچ لاریەکم لەوە نییە. گەل لە سروشتێکی ترا بووینایە ئەو سالەوانەیە هەموو شتێک بە شێوەیەکی تەواو جیاواز بووایە. بەڵام ئێمە لێرەیە هاژین. ئەمەوێت دیسانەوە دووپاتی بکەمەوە بڵێم من بە هیچ جۆرێک نکۆڵی لەوە ناکەم.
بەڵام مەبەسمە بڵێم ئیدی مەرج نییە ئەوە ڕێگەمان لێ بگرێت و نەهێڵێت لەسەر لوتی خۆمان کەمێک دوورتر ببینین. تا ئەندازەیەک تێلیسکۆپ واتە تەماشاکردنی شتێکی دوورەگرێتەوە، بەڵام بڵێیت بەڕاستی ئەم چیرۆکی کچەی پرتەقاڵە بە هیچ شێوەیەک پەیوەندیەکی بە تێلیسکۆبی ئاسمانەوە هەبێت؟ بێگومان ئامانجی دانانی ئەو تەلیسکۆبە لە ئاسماندا ئەوە نییە کە نزیکترێک ببینەوە لەو هەسار و ئەستێرانەی کە تەلیسکۆبەکە ئەتوانێت بیان بینێت. گەروا بووایە ئەوسا هەر وەک ئەوە بێعەقڵیە بوو کە لەسەر نووشی پێ بوەستاینایە بۆ ئەوەی باشترێک چاڵە بورکانیەکانی مانگ ببینین. هەموو مەبەستی دانانی ئەو تەلیسکۆبە لە ئاسماندا ئەوەیە کە لە خاڵێکی سەر و ئەتمۆسفیری زەویەوە لە گەردوون بکۆڵێتەوە. خەڵکانێکی زۆر پێیان وایە ئەستێرەکانە درەوشێنەوە، بەڵام لە ڕاستی داوا نییە، بەڵکو ناجێگیری ئەتمۆسفیری زەویە کە ئەو دیمە ناخۆڵقێنێت. ڕێک وەک ئەوە وایە کە تەماشای بەرد و زیخی ژێر ئاوێکی بەخۆر بکەین، لەوێشدا بەردەکان لەبەر چاومان نالەرنەوە جوڵێنەوە. هەشتوانین بە پێچەوانەوە نمونەیەک بهێنینەوە. کاتێک کە لە بنی ئاوی مەلەوانگەیەکەوە تەماشای سەرەواکەین، ناتوانین بە وردی ئەو شتانە ببینین کە لە قەراغی مەلەوانگەکەیە جوڵێنەوە. هیچ تەلیسکۆبێکی سەرزەوی ناتوانێت وێنەی زۆر ڕوونی گەردوونمان بۆ بگرێت، تەنها تەلیسکۆبی ئاسمانی هابڵ ئەو توانایی هەیە. هەر لەبەرەوەشە کە ئەو تەلیسکۆبە لە چاو تەلیسکۆبەکانی سەرزەویدا زۆر زیاترێکی گەردوونمان بۆ خاتە ڕوو. خەڵکانێکی زۆر هێندە کورتبینن کە ناتوانن ئەسپێک و مانگایەک لە یەک جودا بکەنەوە، یان جیاوازی نێوان ئەسپێکی ئاوی و زێبرایەک ناکەن. ئەو جۆرە خەڵکانە پێویستیان بە چاویلکەیە بۆ ئەوەی شتەکان باشترێک ببینن. من لەوە پێشنووسیم هەر پاش ماوەیەکی کەم هەڵەیەکی گەورەیان لە بواری سافێتی هاوینە سەرەکیەکەیدا بۆ دەرکەوت و لە ساڵی 1993دا لەلایەن ئەستێرەناسەکانی کەشتی ئاسمانی ئەندێڤۆرەوە ئەو هەڵەیە چاکرایەوە. بەڵام لە ڕاستیدا هیچ دەستکاریەکی هاوێنەکەیان نەکرد، بەڵکو چاویلکەیەکیان بۆ دانا. ئەو چاویلکەیە کە لە 10 ئاوێنەی بچکۆلە پێک هاتووە پێوترێت کۆستار. بەڵام نا، تاو کاتەش نەمەزانی ئەو تەلیسکۆبەی ئاسمان چ پەیوەندێکی بە کچەی پرتەقاڵەوە هەیە. ئێستا کە تێگەم، هەڵبەتە لەم کاتەدا کام دێڕانانووسم چونکە دەمێک ئەو نامە دوور و درێژەم خوێندەوە کە باوکم بەر لە مردنی بۆ منی نووسی بوو. لە ڕاستیدا 4 کەڕەتم خوێنەوە، بەڵام بێگومان نامەوێت هیچ شتێکی بۆ خوێنەرە نوێەکان دەربخەم. دەبیژێڕەرەوە بابە، ئەو چیرۆکە بۆ ئەو کەسانە باس بکە کە ئێستاکە ئەم کتێبە خوێندنەوە. جاری دوای ئەوە کچەی پرتەقاڵم لە ئێوارەی جەژنی لەدایک بوونی مەسیحا بینیەوە. هەر بەڕاستی لەو ئێوارەیەدا بینیمەوە. ئەو جارەیان بەڕاستی قسەم لەگەڵا کرد، یان ورترێک بڵێم 1-2 شەمان بە یەکتری وت. ئەو کاتە من لەگەڵ خوێندکارێکی برادەرما کە ناوی گۆنار بوو لە باڵەخانەیەکی بچکۆلەی گەڕەکی ئادەم ستوندا ژیەم. بەڵام وام دانابوو ئێوارەی جەژنی لەدایکبوونی مەسیح لەگەڵ خێزانەکەماندا لە گەڕەکی هەمڵەفای بەرمەسەر. هەر تەنها دایک و باوکم و براکەم بوو. مەبەستم لە مامە ئاینەیە. ئاینە 3 ساڵ لە من بچووکترە و ئەو زستانە لە پۆلیسەی ناوەندی بوو. چەند ساڵێک دواتر نەنە و باپیرەت گواستیانەوە بۆ توێسنبێرگ. هیچ ئومێدێکی وام نەمابوو کە کچەی پرتەقاڵ ببینمەوە. بەدەر لەوەش چەندەها گومان و خەیاڵم بە مێشکا هات و نەمەزانی ئەو پیاوەی ناو تیۆتاسپێکە چێ بوو. هەر لە خۆیەوە بەر لەوەی بگەڕێمەوە بۆ هەمڵەفای وام بە خەیاڵە هات کە هەروە بۆ خۆشی خۆم بکەم بە کلاسایەکدا و ئامادەی نوێژی ڕۆژی لەدایکبوونی مەسیح بم. هێشتا ئەو کچە پڕنەهێنیە زۆر مەستی کردبووم. هەستمە کرد ئەویش بێتە کلەسە و ئەو جا دواتر بڕاتەوە جەژنەکەی لەگەڵ ئەوانەدا بکات کە دەبوایە لەگەڵی دابوونایە. ئەی ئەوانە چێ بوون؟ بەڕاست چێ بوون؟ لە دڵی خۆماوتم باشترین شوێن کە ڕێی تێ بچێت کچەی تێدا ببینم کلێسە گەورەکەی شارە. ڕاسترێک بڵێم
لەو شوێنەدا کەمترین بواری بینینیم هەبوو. لێرەدا بە پێویستی ئەزانم هەروە بۆ دڵنیاییت بڵێم کە من هیچ شتێکم لەم باسەی کچەی پرتەقاڵەدا هەروە بۆ خاتری چیرۆک نەهۆنیوەتەوە. جۆرج، خێوەکان درۆ ناکەن، چونکە لە ڕێگەی درۆکەیانەوە هیچ شتێکیان دەست ناکەوێت. بەڵام لە لایەکی تریشەوە هەموو شت ناخەمە ڕوو. چ کەسێک تا ئێستا شتێکی بێسوودی ئاوهای گێڕاوەتەوە کە هەموو شتێک باس بکات؟ من بە پێویستی نازانم هەموو ئەو هەوڵانەی خۆمت بۆ بژێڕمەوە کە لە پێناوی بینینەوەی کچەی پرتەقاڵایام و شکستم تیاهێنان. چەندەها ڕۆژ و چەندەها هەفتە هەموو گەڕێکی فرۆگنەرم پشکنی. بەڵام من نامەوێت ئەوانە باس بکەم. گەروا بکەم هەوا چیرۆکێکی یەکجار دوور و درێژی لێ دەرەچێت. بەلایانی کەمەوە هەموو هەفتەیەک 4 ڕۆژ دەچوومە پارکەکەی فرۆگنەر و پیاسەی دوور و درێژم تیا کرد. زۆر کەڕەتیش چاومە چۆ سەر کچێک و وامەزانی خۆیەتی، یان لەسەر پردە گەورەکەی بەردەم قاوەخانەکەی ناو پارکەکەدا ئەهاتە بەرچاوم، یان لەسەرەوە لە لای مۆنۆلیتن ئەم بینی، بەڵام لە ڕاستیە هەرگیز ئەوم نەبینی. چەند جارێکیش هەر بە ئومێدەی کە بەڕێکەوت چاوم پێ بکەوێتەوە خۆم کرد بە سینەماکاندا، بەڵام تەنانەت هێندە دانەنیشتم هەتا هەموو فیلمەکەیش ببینم. زۆر جار هەر کە ڕێکلامەکان تەواو دەبوون و کچەی پرتەقاڵ دەرنەدەکەوت هەڵەسام و چوومەوە دەرەوە. ڕووی دەدا دوای ئەوە بلیتی سینەمایەکی تر ببڕم. نەختە نەختە زۆر زیرەکانە و فیلمانم هەڵەبژار کە بە خەیاڵی خۆم ڕێی تێچوو کچەی پرتەقاڵ حەزی لێیان بێت. یەکێک لەوانە ناوی خاڵی وەرچەخان بوو. دانەیەکی تریان فیلمێکی سویسری بوو، ناوی کچەی دەستنەخشین بوو. بەڵام واز لە هەموو وردەکاری ئەو هەوڵانە مەهێنم. جۆرج، لەم چیرۆکەدا تەنها یەک خەتی سوور هەیە، ئەویش ئەو چەند جارەیە کە بەڕاستی ئەو کچەی پرتەقاڵە پڕنەهێنیم تێدا بینی. بێمانە هەیە بێم و هەموو ئەو کەڕەتانی کە نەمبینی باس بکەم و بیان کەمە شتێکی گەورە. هەروەگەوە هەیە چیرۆکێکی بێسوود لەسەر هەموو ئەو کاغەزیان سیبانە بهۆنیتەوە کە دەرنەچوون. تۆ هەرگیز چیرۆکێکی ئەوها بیستووە؟ قەت لە ڕۆژنامەیەکدا یان لە گۆڤارێکی هەفتانەدا وتارێکت دەربارەی پیاوی خوێندوتەوە کە یان سیبی بۆ دەرنەچوو بێت؟ ئەم چیرۆکی منیش کتومت هەر هەمان شێوەیە. چیرۆکی کچەی پرتەقاڵ هەر وەک چیرۆکی یان سیبێکی گەورەیە کە تەنها ژمارە براوەکانی تێدا دیارە. هەر بیر لەو هەموو یان سیبانە بکەرەوە کە لە ماوەی هەفتەیە کافرۆشێن، وا بهێنەرە بەرچاوت کار هەمویان لە ژوورێکی گەورەدا دانرابن. ڕەنگە هۆڵێکی گەورەی جومناسیک پڕ بکاتەوە. ئەوجا هەموو ئەو یان سیبانەی کە لەسەر و ملیۆنێک نابنەوە زۆر بە ئاسانی بە جادوویەکی قەشەنگ و نەبن. جۆرج، دوایەوە لە هۆڵی جومناستیکە گەورەکەدا هێندەیان سیب نامێنێتەوە و ئێمەش ڕێک دەربارەی ئەو چەندانە کەمە لە ڕۆژنامەکانە ئەخوێنینەوە. بەهەرحاڵ ئێمە لە ئێستاکەدا بە دوای دۆزینەوەی شوێنەواری کچەی پرتەقاڵەوەین. گرنگی بەوە بەخشین و هەموو ئەم چیرۆکەش تەنها هەر دەربارەی ئەوە. لەبەرەوە باشتر ئەم جاریان هەموو شتێکی تر پژوە بخەین، خەتێک بەسەر هەموو خەڵکانی تری شارەکە هێنین. هەموو ئافرەتەکانی تر هەر زۆر بە ئاسانی ئەخەینە ناو یەک قەوسی گەورەوە. چوومە ناو کڵێساکەوە و ئەوجا چاوم پێی کەوت. لەو کاتەدا بینیم کە پیانۆژەنەکە وەک سەرەتایەک دەستی کرد بە لێدانی پارچە مۆسیقایەکی باخ. تاو ناتاوێک موچەڕکەم پیاهات و جارجارێکیش لەشم گەرم داهات. کچەی پرتەقاڵ لەبەری ئەو بەرەوە لە لای ڕاڕەوە سەرجەکەوە دانیشت بوو. گومانم نەبوو کە خۆی بوو. کڕەتێکیش لە کاتی ئەو سروتەدا سەری هەڵبڕی و تەماشای کۆرسەکەی کرد. ئەوان گۆرانیەکی جەژنی لەدایک بوونیانەوەت. لەوێدا نەقەم سەڵە نارنجەکەی لەبەردا بوو، نەزەرفێکی گەورەی پرتەقاڵیشی لە باوەشەدا نابوو. بێگومان هەرە بوو بۆ شێوەش بێت، چونکە ڕۆژی جەژنی لەدایکبوونی مەسیح بوو.
پاڵتۆیەکی ڕەشی لەبەرا بوو، تەوقێکی گەورەش هەموو قژی لە پشتی ملیدا کۆ کردبەوە. لەوە چوو زیو بێ بگرە لە زیوێکی پاشی ناو حەکایەتەکانە چوو. دڵی خۆماوتم چێڵە دێشێک لە حەوت کورتە بنەکە دروستی نەکردووە، ئەوانەی کە کاتی خۆی ژیانی بە فرەسپیان ڕزگار کرد. بەڵام کەسێکی لەگەڵا بوو نەمەزانی کێیە. پیاوێک لە لای ڕاستیەوە دانیشت بوو، بەڵام لە ماوەی ئەو سروتەدا تەنانەت یەک کەڕەتیش نەمبینی ئاوڕێک لێک بدەنەوە. بە پێچەوانەوە لە دوای تەواوبوونی سروتەکە بینیم ئەو پیاوەی کە لە لای ڕاستی کچەی پرتەقاڵەوە دانیشت بوو ئاوڕی لە ژنێکدایەوە کە لە لای ڕاستی خۆیەوە دانیشت بوو شتێکی بەگوێدا چرپان. ئەو شتەم وەک جوڵەیەکی جوان دێتەوە یاد. هەڵبەتە پیاو بە ئارەزوی خۆیەتی کە بەلای ڕاستیان بەلای چەپدا ئاوڕباتەوە. ئەو پیاوەش وەک هەموو پیاوێکی دیوا بوو، بەڵام وەگوتم بەلای ڕاستیدا ئاوڕیدایەوە. ئەتوانین بڵین خۆشبەختانە بەلا دروستەکەدا ئاوڕیدایەوە. هەستێکی سەیرم هەبوو، هەرە دووت من بۆ پیاواڵم کە بەچلەیەکە ئاوڕباتەوە. لە لای چەپی کچەی پرتەقاڵەوە ئافرەتێکی قەڵەوی پیر دانیشت بوو. بە هیچ شێوەیەک لەوە ناچوو کە کچەی پرتەقاڵ بناسێت، بەڵام خۆڕەشی تێچێت لەو پێش لە بازاڕی یۆنگستگۆردا یەکتریان بینی بێ، چونکە ئەو ئافرەتە بە تەمەنە هەر زۆر لە دوکانداری شەو ناوەوە چوو. ڕەنگە هەر لە مێژەوە لەسەرەوە ڕێکەوت بن کە لە بۆنەیەکی خۆشی ئاوهادا پێکەوە بن. بۆنا جۆرج، هیچ شتێک هەیە ڕێگایان لێ بگرێ؟ کچەی پرتەقاڵێکێکە لە مشتری هەرە باشەکانی و ئافرەتە، هەر هیچ نەبێت باشترین مشتری پرتەقاڵەکانیەتی. کیلۆیەک پرتەقاڵی مەغریبی بە 7 کڕۆنە، هەڵبەتە زۆر گران نییە، بەڵام بە 6 کڕۆن و نیو بە کچەی پرتەقاڵی فرۆشێ. هەر چەندە نیو سەعاتێک زیاتری پێچێ هەتا زەرفەکەی پڕەکە لەو پرتەقاڵانەی کە لە یەکتر ناچن. جۆم لە قسەکانی قەشەکە نەبوو، بەڵام وابزانم باسی ماریا و یوسف و سەردەمی مناڵی مەسیحیە کرد. بێگومان لەو بۆنەیەدا هەر باسی ئەو شتانە ئاکرێت. ئەو جا باسی مناڵانی کرد. پێم خۆش بۆ باسی هێنایە پێشەوە، چونکە ڕۆژەکە ڕۆژی ئەوانە. بەڵام من هەر چاوەڕوان بووم سروتەکە تەواو بێت. دواتر مۆسیقای کۆتایی سروتەکە لێدرا. بەشداران هەستانە سەر پێ و منیش هەوڵمدا بە هەر شێوەیەک بێدوا بکەم کە کچەی پرتەقاڵ لە پێش منەوە بچێتە دەرەوەی کڵەسەکە. بەلای کورسیەکەم هاتیەپەڕی، سەرێکی لە قاند و دڵنیا نەبووم لەوەی کە لەگەڵ منی بوو بێت. بەڵام بەلایانی کەمەوە هێندەم بۆ دەرکەوت کە بەتەنهایە. زۆر لەو ئافرەتە جوانتر بوو کە من لە خەیاڵما بوو. هەر لەوە چوو هەموو ڕووناچی ئەو جەژنە لەو تەنها ئافرەتەدا کۆبوو بێتەوە. تەنها منم زانی کە ئەو ئافرەتە کچەی پرتەقاڵی ڕاستەقینەیە و لەوەش زیاتر پڕە لە نەهێنی نادیار. هەر منیشم زانی کە لە حەکایەتێکی ترەوە هاتۆتە ئێرە. ئەو شوێنەش یاسای تایبەتی خۆی هەیە و لە یاسا باوەکانی ئێرە ناچێت. منم زانی بۆ سیخوڕی هات بۆ ئێرە. سیخوڕی ئەم حەقیقەتەمانیە کرد، بەڵام لەوێدا هەروەک کەسێکی ئاسایی لای خۆمان هاتبووە ناوە کڵەسە گەورەیەوە. ئەوی شۆگێمە ئەویست دڵخۆشی خۆی بەرامبەر لە دایکبوونی ڕزگارکەرەکەمان دەربڕێت. ئەوەش خۆی لە خۆیدا شتێکی خراپ نەبوو. بگرە بە پێچەوانەوە من پێم وابوو ئافرەتێکی میهرەبان بێت. دوای کەوتم بۆ دەرەوە. چەند کەسێک لە بەدرگای کڵەسەکەدا وەستا بوون و ئومێدی جەژنێکی خۆشیان بۆ یەکتریە خواست. بەڵام من چاوم بڕی بووە تەوقە زیوینە ئەفسوناویەکەی پشتی ملی کچەی پرتەقاڵ. بەلای منەوە لە هەموو جیهاندا تەنها یەک کچەی پرتەقاڵ هەبوو، چونکە هەر ئەو لە حەقیقەتێکی ترەوە هات بۆ ئێرە. بەرەولای گرەنسن هەنگاویێنە. منیش لە دووری 1-2 مەترێکەوە هەر بەدوایەوە بووم. بەفرەباری و کڵۆبەستوەکان لە ئاسمانە سەمایانە کرد، بەڵام من تەنها ئەو کڵۆبەفرانەمە بینی کە لەسەر قژە تۆخەکەی کچەی پرتەقاڵ وەستانەوە. خۆم بە خۆم مەوت ئێستا قژی تەڕە بێت، ئەبوایە چەترێکم پێ بوایە یان هەر هیچ نەبێت ڕۆژنامەیەک بۆی نەمهێشتایە سەری تەڕ بێت. ئەو دیمەنم وەک شتێکی شێتانە هاتە بەرچاو. خۆشمەوە مەزانی خۆر هیچ نەبێت ئەوەندە خۆم مناسی، بەڵام ئەو ئێوارەیە ئێوارەی جەژنی لەدایکبوونی مەسیح بوو. ئەگەر سەردەمی
پەرجوش بەسەرچوو بێ ئەوە بەلایەنی کەمەوە یەک ڕۆژی ئەفسوناویمان ماوە و پێچێت هەموو شتێک تێیدا ڕوو بدات. بەڵێ هەموو شتێک. پەریەکان بەدزیەوە لە ئاسمانەوە دێنە خوارەوە و کچەی پرتەقاڵیش هەروە بێباکانە بە شەقامەکان ئاسوڕێتەوە. ڕێک لە لای ئیوڤەدا پێگەیشتمەوە. هەنگاوێ پێشی کەوتم. ئەنجا ئاوڕێکم لێدایەوە و بە خۆشیەکە وتم جەژنت پیرۆز بێت. دیار بوو سەری سوڕما بوو، یان وا خۆی دەرەخست کە سەری سوڕماوە. بە وریاییەوە زەردەخەنەیەکی خستە سەر لێوانەکانی. لەوە ناهاچوو سیخۆڕ بێت. لە کچێگە چوو کە لە پێناوی ناسیندا ئامادە بووم هەموو شتێک ببەخشم. پێوتم جەژنی تۆش پیرۆز. ئەوجا بەڕاستی خەندێکی گەورەی بۆ کردم. دیسانەوە کەوتینەوە ڕێ. پێم وانە بوو هیچ لاریەکی لەوە هەبێت کە لە تەنیشتیەوە بڕۆم. زۆر دڵنیا نەبووم لەوە، بەڵام وا بزانم پێی خۆش بوو. بەرزایی دوو پرتەقاڵ مەبینی کە لە ژێر پاڵتۆ ڕەشەکەیەوە حەشاریدا بوون. هەردووکیان کتومت وەک یەک گەورە بوون و وەک یەکیش خڕ بوون. ئەو دیمەنە شڵەژانمی شەرم مەکرد. وام لێ هاتبوو بەرامبەر بە هەموو شێوەیەکی خڕ زیاد لە ڕادە هەستیار بم. هەستم کرد ئەبێ شتێکی تریش بڵێم. گەروام نەکردایە ئەوە ناچار بووم لێ جودا ببمەوە و وا خۆم نیشان بدایە کە سەرم قاڵە. بەڵام من لە ژیانمدا هێندەی ئەو ڕۆژە کاتم زۆر نەبووە. هەستمە کرد لە لای سەرچاوی کاتەوە بووم، لە لای ئامانج و مانەوەی کاتەوە وەستا بووم. دێڕێکی پێیدهاینی شاعیرم بیرکەوتەوە کاڵێت ئەو کەسەی کە لە ئێستادا نەژی قەت ناژی ئەی تۆ چیەکەیت. من لەو ئێستایەدا ژیام و کاتی خۆشی بوو، چونکە هەرگیز لەوە پێش نەژیا بووم. شتێک لە ناومدا ئاهەنگێ جێڕا. بەر لەوەی فریا بکەم بیر بکەمەوە وتم کەوا تەنها ڕۆیت بۆ گرینلاند. شتێکی بێمانام بوو. کەمێک چاوی نوقاندوتی ماڵمان لە گرینلاند نییە. هێندەم بە خەیاڵدا هات کە گەڕەکێکی ئۆسلۆ ناوی گرینلاندا. زۆر شەرمەزار بووم، بەڵام وام بە باشزانی لەسەر قسەکەم بەردەوام بووم. بۆیە وتم مەبەستم لە وڵاتی پڕبەفری گرینلاندا. بە گالیسکەیەک ناڕۆیت کە 8 سەگڕایە کێشن و 10 کیلۆ پرتەقاڵیشت لە ناودا داناوە؟ نازانم خەندەیەک کەوتە سەر لێوانی یان نا. ڕێک لەو ساتەدا لەوە تێگەیشتم کە پێچوو ڕووداوی ناو درامەکەی فرۆگنەری بیر نەمابێت. هەستم بە ناومێدیە کرد و خەریک بوو هاوسەنگی خۆم لەدەست بدەم. بەڵام لە هەمان کاتیشا شتێکی ئارام بەخشیش بوو. خۆ دوومانێک بەسەر و ڕۆژەدا تێپەڕی بوو کە زەرفە پرتەقاڵەکەی دەستیم قەڵب کردەوە. چکە لەوەش قەت لەوە پێش یەکتریمان نەدی بوو. هەموو ڕووداوەکەش تەنها چەند چرکەیەکی خایەند. بەڵام خۆ هەر هیچ نەبێت ئەبوایە قاوەخانەکەی کارلیۆهانی لە یاد بوایە، یان هەمیشە لە قاوەخانەکاندا دانیشێت و دەستی پیاوانی نامۆوە گرێ. ئەو خەیاڵم بەلاوە خۆش نەبوو، چونکە گومانی خستە سەر. تەنانەت کچێکی پرتەقاڵی ڕاستەقینەشە بێت وریا بێت و بە چەپ و ڕاستدا هەروە بێ سەروبەر بەرەکەت نەبەخشێتەوە. لە دوامەوە گوتیەوە پرتەقاڵ؟ ئەوجا بە گەرمی زەردەخەنەیەکی خستە سەر لێوانی. خەندەکەی هێندە گەرم و گوڕ بوو، هەر لە هەڵاوی ڕەشەبای بیابانەکانە چوو. منیش وتم بەڵێ پرتەقاڵ، بەشی دوو کەسیشتان پێبێت کە بە گالیسکەی سەربەفر لەم سەرەوە بۆ ئەو سەری گرینلاند بڕۆن. لە شوێنی خۆی وەستا. دڵنیا نەبووم کە چیتر بیەوەی لەسەر ئەو باسە بڕۆین. نازانم، ڕەنگە وای بۆ چوو بێت کە من بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بمەوێت داوای لێ بکەم لەگەڵما بە گالیسکەیەکی سەربەفر سەفەرێکی پڕمەترسی لەم سەرەوە بۆ ئەو سەری گرینلاند بکەین. بەڵام دیسانەوە تەماشایەکی کردمەوە. چاوە تاریکەکانی ئاوێزانی چاوەکانم بوون و پرسی ئەوە خۆ تۆی توایە؟ سەرێکم بۆ لەقان. هەرچەنە بەڕاستی نەمزانی مەبەستی لەو پرسیارە چییە، چونکە بە هیچ شێوەیەک ڕێی تێ ناچوو من تەنها کەس بووبم کە بە باوەشێک پرتەقاڵە ئەو کچەی بینی بێت. ئەو جاوەگەوەی شتێکی کۆنی بیرکەوت بێتەوتی تۆ بوویت کە لە ناو ترامەکەی فرۆگنەردا خۆتت پێیا کێشام، وانییە؟ سەرێکم بۆ لەقاند. بەڕاستی شتێکی بێعەقڵت کرد. منیش وتم هەرەو بێعەقڵەش ئەیەوێت داوای لێبوردن لێ بکات کە ئەو هەموو پرتەقاڵەی لە دەستخستیتە خوارەوە. لە دڵەوە پێکەنی لەوە چوو پرتەقاڵ دووهەمین شت بێت کە بیری لێ بکاتەوە. سەرێکی لار کردەوە وتی لە بیری خۆتی بەرەوە. ئەو ڕۆژە
وەک کەسێکی خوێن شیرین هاتیتە بەرچاوم. بپورە جۆرج، لێرەدا قسەکان بە خۆمە بڕم، بەڵام دیسانەوە ناچارم هانات بۆ بەرمەوە و بزانم مەتوانیت مەتەڵێکم بۆ لێک بدەیتەوە یان نا. وابزانم تۆش هێندا بینیت کە لێرەدا شتێک لە نێو چیرۆکەکەماندا هەیە کە بە هیچ شێوەیەک ڕێک ناکەوێ. هەر یەکەمین جار کە کچەی پرتەقاڵ لە ناو ترامەکەدا بینیمی و ڕووداوە ناخۆشەکە ڕوویدا، زۆر ڕاستە و خۆ تەماشایە کردم تا ئەندازەیەک خۆمدا بدەستیەوە. هەر لەوە هەچوو کە منی لە ناو ئەو هەموو خەڵکەی تری ناو ترامەکەی هەڵبژاردوێت. زۆر بە کورتی وا هاتە بەرچاوم کە منی لە ناو هەموو خەڵکانی تری سەرزەویدا هەڵبژاردوێت. دواتریش پاش هەفتەیەک ڕێگەی پێدام لە قاوەخانەکەدا لەسەر مێزەکەی دابنیشم. بۆ ماوەی خولەکێکی تەواو هەر دانیشت بوو چاوی بڕی بۆ چاوم. ئەنجا دەستی خستە سەر دەستم، دەستی پڕ بوو لە هەستی پڕ نەشئە فسووناوی. دواتر یەک دوو خولەکێک بەر لەوەی زەنگی جەژنی لەدایک بوونی مەسیح لێ بدرێ، دیسانەوە یەکتری هەبینینەوە، کەچی لەوێدا لە یادی کردوم و نامناسێتەوە. لێرەدا نابێ هێندەمان لە یاد بچێت کە ئەو لە حەکایەتێکی ترەوە هاتۆتە ئێرە، واتە لە حەکایەتێکەوە هاتووە کە کۆمەڵێک یاسای تایبەتی خۆی هەیە و جیاوازە لە یاساکانی لای خۆمان، چونکە دوو حەقیقەتمان هەیە و هاوتەریبی یەکترە ڕۆن. یەکەمیان ئەو دانەیەیە کە مانگ و خۆری تێدایە و دووەمیشیان ئەو حەکایەتە پڕنەهێنیەیە کە کچەی پرتەقاڵ لە پڕێکدا دەرگاکەی کردەوە. بەڵام جۆرج، لەگەڵەوەشدا تەنها دوو شت ڕێی تێچوو. گومانم نییە کە ئەو دوو ڕووداوەی لە بیرە و منی دێتەوە یاد. ڕەنگە ڕووداوەکەی یۆنگستۆرگیتی لەبیر بێت، بەڵام هەر ئەوەندەیە کە خۆی وانیشاندا کە نامناسێتەوە. وای دەرخست کە منی لە یاد کردووە. ئەوە یەکەمیان. دووەمیان زیاترێک نائارامی کردم. دەتۆی جۆ بگرە. من وای بۆ چووم کە ئەو کچە داماوە زۆر تەواو نەبێت، وەگەڵ هەن کەمێک مێشکی ناساخ بێت، بەلایەنی کەمەوە گرفتێکی گەورەی یادەوەری هەبێت. لەوانەیە نەیتوانی بێت هیچ شتێکی لەبیر بێت و لە چرکەیەکەوە بۆ چرکەیەکی تر شتی بیر چوو بێتەوە. ڕەنگە هەموو سمۆرەکان ئەو کێشەیان هەبێت. سمۆرە ژیانێکی تایبەتی خۆیەژی، تاوێک لێرە و تاوێکی تر لەوێ، چونکە ئەوەی لە ئێستادا نەژی قەت ناژی ئەی تۆ چیەکەیت. لە ژیانێکی ئەوها چالاکدا شوێنی یادەوەری و تێڕامانی تێدا نابێتەوە، چونکە سەرقاڵی خۆیەتی و بەس. یاساکانی ئەو حکایەتەی کە کچەی پرتەقاڵی لێو هاتبوو بەو شێوەیە بوون. بەڕاست هەر ئێستا کە ناوی ئەو حکایەتەم بیرکەوتەوە، ناوی وەرە ناو خەونەکەمەوە بوو. بەڵام جۆرج، لە لایەکترەوە ناچار بووم ڕوبەڕووی خۆم ببمەوە و بزانم ئەو کچە بە چ شێوەیەک لە من گەیشتووە. منیش دانیشت بووم و دەستیم گرت بوو زۆر بە قوڵی تەماشای ناوچاویمە کرد. بەڵام ئەی دواتر چیم کرد؟ لە پاش سروودی جەژنی لەدایک بوون بینیمەوە. وتم جەژنت پیرۆز بێت. هەڵبەتە ڕاستە و قسەکەم لە شوێنی خۆیان بوو، بەڵام پێم نەوت کە ڕەتی پێشوو کە یەکترمان بینی کاتێکی خۆشم بەسەر برد و سپاس دەکەم. نەخێر، پرسیارم لێ کرد و وتم نیاستە بڕۆیت بۆ گرینلاند؟ مەبەستم لەوەی وتم هەتەوێت بە گالیسکەیەک کە هەر سەگ ڕایکێشن ئەو وڵاتە پڕ بەفرە ببڕیت و 10 کیلۆ پرتەقاڵیش لەگەڵ خۆت دابەریت؟ ئەخۆ منی بە چ شێوەیەک بینی بێت؟ ڕەنگە لەو بڕوایەدا بوو بێت کە نەخۆشی شیزۆفرینیام هەبوو بێ. بەهەرحاڵ لەو کاتەدا هەر یەکەمان لە ئاوازێکمان خوێن. جۆرەیاریەکی دژوارمان بە تۆپە کرد و یاساکانی لە ڕادەبەدەر زۆر بوون. بەردەوام شەقمان لە تۆپەکان هەڵەیە، بەڵام هیچ دانەیەکیان نەکەوتە ناو گۆڵەکەوە. جۆرج، ڕێک لەوێدا تەکسیەکی بەتاڵ لە ئاکەرسگاتەوە بەرەو خوار هات
کچەی پرتەقاڵ دەستی ڕاستی بۆ بەرز کردەوە. تەکسیەکە وەستا و ئەویش بە خێرایی بەرەو ڕۆی ڕۆیشت. ساندرێلان بیرەکەوێتەوە کە بۆیە پێش کاتژمێری 12 شەو هۆڵی بالێتی کۆشکەکەی بەجێ پێشت هەیە، ئەگەر نا ئەوە جادوەکەی بەتاڵەبەوە. بیر لەو کوڕی پاشایە هەکەمەوە کە لە باڵکۆنی کۆشکەکەدا بە تەنها ماوەتەوە و جیهان هێشتووە. بەڵام بۆیە هێندەم ببینایە کەشتی وارڕێی تێچێت. بێگومان بەر لەوەی زەنگی جەژنی لەدایک بوون لێ بدرێت، هەبوایە کچەی پرتەقاڵ لە ماڵەوە بووە، چونکە یاساکان بەو شێوەیە بوون. ئێخۆ کچەی پرتەقاڵ لە دوای زەنگی جەژنی لەدایک بوونەوە بە شەقامەکانە ناسوورێتەوە. گەروا بوایە ئەیکەواتە بۆچی زەنگیان لێیە؟ مەگەر زەنگی کڵەساکان هەر لەبەرەوە نەبێت کە پیاوە گەنجەکان ئاگادار بکاتەوە و نەهێڵێ بکەونە داوی کچەی پرتەقاڵەوە. لەوێدا کاتژمێر چارەکی ویست بۆ 5 پاش نەختێک لەو سەری ئیوڤەی نەفرین لێکراوەدا بە تەنها مامەوە. زۆر بەپەلەپەل بیرمە کردەوە. تەنها چرکەیەکم لەبەر دەستا بوو، ئەوایە شتێکی وان بکردایە یان شتێکی وا جوان و زیرەکانم بگوتایە کە کچەی پرتەقاڵ بۆ هەتات هەیە لە بیرم نەکات. هەڵبەتە ئەمتوانی لێی بپرسم ماڵتان لەکوێیە، یان بڵێم لەوانەیە لەسەر یەک ڕێگابین، یان ئەمتوانی بە پەلا 100 کڕۆنیەکی لە برەی ئەو 10 کیلۆ پرتەقاڵە بدەمێ کە لە دەستیم خستە خوارەوە. 3 کڕۆنیە و پارێشم بخستایەتە بری ئەو زیانەی کە لێی کەوتووە. خۆ من نەمەزانی نرخەکەیان بۆ داشکاندویان نا، یان هەر هیچ نەبێت بۆ ئەوەی فزولیەتی خۆمدا بمرکێنمەوە ئەمتوانی پرسیارێکی لێ بکەم و بڵێم ئەرێ تۆ بۆچی زەخیرەی پرتەقاڵە خەیت؟ نەک لەبەرەوەی زەخیرە خستنی پرتەقاڵ شتێکی سەیر و ناوازەیە، بەڵام بۆ بە تایبەتی پرتەقاڵ بۆچی زەخیرەی سێو یان مۆز ناخات؟ لە ماوەی چرکێدا فریایەوە کەوتم سەر لە نوێ بیر لە هەموو ئەمانە بکەمەوە. سەفەرەکەیان بۆ وڵاتی پڕبەفری گرینلاند، خێزانە گەورەکەی فرۆلاند، ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی پەیمانگای ئابووری و شیرینیە تایبەتیەکەی کە بە ئاوی هەموو ئەو پرتەقاڵانە دروستیان کردبوو. مناڵە کۆرپەکە مەبەسم لە ڕانفیە کە بە خەیاڵی من لەوێدا لە باوەشی باوکە چوارشانەکەیە بوو. ئەو باوکەی کە تەنها 2 هەفتە لەمەوبەر لە پەیمانگای ئابووری دەرچوو، چکە لەوەش مانگێک لەوە پێش وەک بەڕێوەبەری یانەی کوڕەگەنجانی ڕق و توند و تیش هەڵبژێرا بوو. لەوێدا نەموێرا دیسانەوە سەردانی باخچەی ساوایانە پڕزاق و زریقەکە بکەمەوە. ئەو هەموو مناڵە نائارامیانە کردم. بەڵام جۆرج فریانەکەوتم شتێکی گونجاوی پێ بڵێم، چونکە چەندە هاشتم لەبەردەستا بوو نەمزانی کامیان هەڵبژێرم. هەر لەبەرەوە لەو کاتەدا کە خەریک بوو بچێتە ناو تەکسیەکەەوە هاوارم کردوتم وابزانم خۆشمەوەی. وشەکانم بەڕاستی پێوت، بەڵام هەر لەو چرکەیەدا پەشیمان بوومەوە. تەکسیەکە ڕۆیشت، بەڵام کچەی پرتەقاڵ سەر نەکەوت بوو، ڕای گۆڕی بوو. بێواشی دیسانەوە هاتەوە سەر شۆستەکە. زۆر بەلار و لەنجە بەرەو ڕووم هاتوو، بەویستی خۆی دەستی خستە ناو دەستمەوە. هەروەگەوەی لە ماوەی 5 ساڵی ڕابردووماندا جگەل لە دەستگرتنی یەکتری هیچ شتێکی ترمان نەکردبێ. سەرێکی بۆ لە قاندم و بەو شێوەیەش ئاماژەی کە دیسانەوە بکەوینەوە ڕێ. بەڵام تەماشای کردم وتی ئەگەر تەکسیکی ترمان توش بوو ئەوە ناچارم بیگرم، چونکە چەند کەسێک چاوەڕوان من. لە دڵی خۆماوتم بێگومان مێردە بێهەستەکە و مناڵە شیرینەکەیەتی، یان لەوانەشە دایکی و باوکی چاوەڕوانی بن. باوکی قەشەیە، ڕەنگە هەر ئەویش ئەو سروتە ئاینی ئامادە کرد بێت کە کەمێک لەمەوە بەربینیمان. 4 خوشک و 2 براشی هەیە. بەدەر لەوانش تووتەڵەسەیەکی بچکۆلەشیان لە باڵەخانەکەدا هەیە. هی برا بچکۆلەکەیەتی کە ناوی پیتەرە. پاش وڕەگرتنێکی زۆر ئینجا بۆیان کڕی. یان کەسێکی چوارشانە و وشک چاوەڕوان یەکات کە حەز بە سەفەری گرینلاند دەکات. ئەبینم لەژێر دەرسنەوبەری ڕۆژی جەژنی لەدایکبووندا کۆمەڵێک دیاری بەباشی پێچاوەتەوە. دەستکێشی تایبەتی ناو بەفر، جلی گەرم و گۆڕ، پێڵاوی ناو بەفر و ڕۆنی بنی پێڵاوەکە و فەرهەنگێکی زمانی ئاسکیمۆی دانیمارکی و دانیمارکی ئاسکیمۆیی. بێگومان
ئەم ئێوارەیە کچەی پرتەقاڵ ناچێتە ئاهەنگی تەواوبوونی پەیمانگا. ئەم ئێوارەیە پشووی هەیە و ناچێتە باخچەی ساوایانیش. وتم پاش نەختێک زەنگی ڕۆژی لەدایک بوون لێدرێت، وانە؟ بەڵام تۆ لە پاش ئەو زەنگەوە ئیتر ناتوانانی لە ناو بازاڕا بمێنیتەوە. وەڵامی نەیامەوە، بەس دەستمی بە توندی گوشی. لەوە هەچوو وەک شتێکی بێکێش لە ئاسمانە بخولینەوە. هەرە دوت تێر تێرمان لە شیری نێوان گەل هەسارەکان خواردوتەوە و هەموو گردونهی خۆمانە. بەلای مۆزەخانەی مێژوویدا تێپەڕ بووین و گەیشتبووینە لای پارکی قەڵا. ئەمزانی لە هەر کاتێکا بێ تەکسیێکی ترمان لێ پەیا بێ. ئەمزانی پاش کەمێکی تر زەنگی کڵەسەکانە. بەلای مۆزەخانەی مێژوویدا تێپەڕ بووین و گەیشتبووینە لای پارکی قەڵا. ئەمزانی لە هەر کاتێکا بێ تەکسیێکی ترمان لێ پەیا بێ. ئەمزانی پاش کەمێکی تر زەنگی کڵەسەکان بەرزەبنەوە. لە بەردەمی ئاوەستام و زۆر بە هێواشی دەستم بە قژە پڕەکەیە هێنا. دەستم خستە سەر تەوقە زیوینەکەی پشملی. چێ لەو بڕوایەدا بوو کە من دەست لەو تەوقەیە بدەم؟ ئەوجا پرسیم کەی یەکترە بینینەوە؟ وەستا بوو تەماشای قیرەکەی بەرپێیە کرد. کەمێک دواتر سەری بەرز کردەوە و تەماشای دەموچاوی کردم. بیلبیلی چاوەکانی بە شێوەیەکی نائارام سەمایانە کرد. وا هاتە بەرچاوم کە لێوی بلەرزێ. ئەنجا مەتەڵێکی دامێک کە هەڵی بهێنم و دواتر بۆ ماوەیەکی زۆر دەبوایە لێ ڕابمایە. وتی چەندێک دەتوانی چاوەڕێ بکەی؟ جۆرج، لە وەڵامە چیم پێ بگوتایە؟ لەوانەیە تەڵەیەک بێت و بیەوێت تێ بکەوم. ئەگەر بموتایە دووسێ ڕۆژ ئەوە ئەو کاتە وەک کەسێکی بێسەبر هاتمە بەرچاوی. ئەگەریش بموتایە هەموو ژیانم ئەو کاتە باوەڕی پێ ناکردم، یان بە هیچ شێوەیەک وەک کەسێکی ڕازگۆنەیە بینم. واتە ناچار بووم شتێک لەو مابەینەدا بدۆزمەوە. وتم ئەتوانم هەتا ئەو کاتەی دڵم قەهری لێبارێ بوەستم. پێکەنینێکی گوماناوی خستە سەر لێوانی، پەنجەیەکی بە لێوما هێنا و ئەو جاوتی ئەیوە چەنی پێچێ؟ سەرێکم بۆ ڕاوەشاند و وام بە باشزانی کتومت ڕاستیەکەی پێ بڵێم. وتم ڕەنگە تەنها 5 خولەک بتوانم. دیار بوو قسەکەمی پێخۆش بوو، بەڵام بە چپەیە گوتی شتێکی باشەکەی ئەگەر کەمێک زیاتردان بخۆ تا بگری. لەوێدا ئەنجا سەری من بوو داوای وەڵامێکی لێ بکەم. گوتم بۆ ماوەی چەندێک. وتی ئەبێ بۆ ماوەی 6 مانگ چاوەڕوانم بکەی. ئەگەر ئەتوانیت هێندەدان بە خۆتا بگریت ئەوە توانین یەکتر ببینینەوە. وابزانم لەوێدا هەناسەیەکم هەڵکێشاوتم ئاخر بۆ هێندە زۆر. دەموچاوی کچەی پرتەقاڵ گرش بوو. وا هاتە بەرچاوم کە ناچار بوو هێندە ڕەخۆی نیشان بدا. وتی چونکە چارە ناچارە و ئەبێت کتومت هێندە چاوەڕوان بیت. ئەی بینی ناومێدی بەسەرما کشا بوو. وابزانم هەر لەبەرەوە بوو کەوتی بەڵام ئەگەر هێندەدان بە خۆتا بگری ئەوە هەموو ڕۆژێکی 6 مانگی دواتر ئەتوانین یەکتر ببینین. زەنگی کڵێساکان لێدران و هەرڕێک لەوێدا دەستم لەسەر قژە تەڕەکەی و تەوقە زیوینەکەی قژی لادا. لە هەمان کاتیشا تەکسیێکی بەتاڵ لە وێرگەڵەنسفایەوە ئەهاتە خوارەوە. شتێکی چاوەڕوان نەکرا بوو. بە شێوەیەک تەماشای چاویە کردم. هەرە دوور داوای شتێکم لێ کات، داوای ئەوم لێ کات کە لی تێبگەم. لەوە هەچوو داوام لێ بکات هەموو توانە و هۆشم بخەمە کار. دیسانەوە فرمێسک بە چاویە هاتە خوارەوە و بە دەنگێکی پچڕ پچڕوتی ئێ جەشنت پیرۆز یان ئۆڵاو. دواتر بە خێرایی بە شەقامەکەیان ڕۆشت و دەستی بۆ تەکسیەکە بەرز کردەوە. لە ناویە دانیشت و زۆر بە گوڕدەستی بۆ ڕاوەشانم. بەڵام لە جێوێکی شومدا خۆم بینیەوە. لەو کاتەیە کە تەکسیەکە ڕۆیشت و بە خێرایی ون بوو ئاوڕی لێ نەدامەوە. وابزانمە گریا. نەمەزانی چی بکەم جۆرج.
شڵەژام و بەتەواوەتی لەسەر خۆم نەبووم. ملیۆنێکم لەیان سیبدا بردبووەوە و پاشان خولەکێک گوتیان هەڵەیەک لە کاغەزیان سیبەکەتا هەیە و لەبەرەوە ناتوانین دیارەکەت پێ ببەخشین. وتیان بەلایانی کەمەوە ناتوانین یەکسەر پارەکەت بدەینێ. ئەو کچەی پرتەقاڵی سەر و سروشتێکێ بوو. من لەو پێچەندەها جارە و پرسیارم لە خۆم کردبوو، بەڵام لەوێ بەدواوە پرسیارێکی نوێش سەری هەڵدا، لە کوێوە ناوی من نەزانێ. زەنگەکان بەردەوام بوون. لە کڵێسە گەورەکەی شار و لە کڵێسەکانی تری ناو شاری شەوە زرنگیان هاتەوە. سەرەتای ئاهەنگی جەژنی لەدایکبوونی مەسیحیان ڕاگەیان. شەقامەکان کەسیان پێوە نەبوو. وابزانم هەر لەبەرەوەش بوو کە چەندەها جار لەو ئێوارەی مانگی 12دا بە دەنگی بەرز و گۆرانی ئاسا هەمان پرسیارم لەبەر خۆمەوەتەوە، لە کوێوە ناوی من نەزانێ. پرسیارێکی تریش بە هەمان شێوە زۆری بۆ هێنام، بۆچییە بێ 6 مانگ تێپەڕێت و ئەو جایەکتری ببینینەوە؟ بە کورتی ماوەیەکی باشم لەبەردەستا بوو کە لەو پرسیارە ڕابمێنم. ڕۆژەکان هاتن و تێپەڕین. چەندەها وەڵامی شیا و بە خەیاڵما هاتن، بەڵام نەمەزانی چ وەڵامێکیان پێچێت ڕاست بێ. من تەنها چەند نیشانەیەکم لەبەردەستا بوو کە دەستی بدەمێ، بەڵام ئەو کاتەش زیرەک بووم لە لێکدانەوەی نیشانەکاندا. کارامانە شتێکم دەستنیشانە کرد، پێم وابێت نەختێکیش لە ڕادەبەدەر لەو بابەتەم کۆڵیەوە. هەر بۆیە چەندەها تیۆری وەکیەکم بە خەیاڵە هات. ڕەنگە کچەی پرتەقاڵ بەڕاستی نەخۆش ببێت و بەهۆی ئەوەوە کەسێک ئامۆژگاری کردبێت کە ڕێجیمێکی تون بکات و پرتەقاڵ بخوات. لەوانەیە بۆ ماوەی 6 مانگ بە مەبەستی چارەسەرکردن سەفەرێک بۆ ئەمریکا یان سویس ڕابکە، چونکە لە لای خۆمان ناتوان چارەی نەخۆشیەکەی بکەن. هەرچۆنێک بێت هەمیشە فرمێس لە چاوەکانیا بوو، بە تایبەتیش لەو کاتانەیە کە لێم جیابەوە. بەڵام خۆندەشی وت کە لە دوای ئەو 6 مانگەوە هەموو ڕۆژێکی نیوەی دووهەمی ساڵی داهاتوو پێکەوە بین، واتە لە مانگی 6ەوە هەتا مانگی 12. منە بواە بۆ ماوەی 6 مانگ چاوەڕوانی کچەی پرتەقاڵم بکردایە، بەڵام دوای ئەوە هەموو ڕۆژێگەمانتوانی پێکەوە بین. ئەو خەیاڵم پێ خۆش بوو. لە ڕاستیدا پەیمانێکی خراپ نەبوو، بەگشتیش حەقی خۆم نەبوو کە گلەی بکەم، واتە لە ساڵی داهاتوودا زوو یەکترە بینین، هەروەگەوە وایە ڕۆژناڕۆژێک چاومان بێ بکەوێ. ئەوە باشترێک نییە لەوەی کە بۆ ماوەی 6 مانگ هەموو ڕۆژێکتر ببینین و دواتر قەت چاومان بێک نەکەوێتەوە. ئەو کاتە هێندە نەبوو دەستم بە خوێندنی پزیشکی کردبوو. وەک ئاشکراشە قوتابیانی ئەو بەشە زۆر جار بەرامبەر خۆیان و خەڵکانی تریش جۆرە واسواسیە گایانگرێ. مەبەستم لەوەیە کە زیاد لە ڕادە پێیان خۆشە نیشانەکان لێک بدەنەوە. حەزویستیان هەر لە حەزی پۆلیسێکی نهێنیە چێت و ئەیانەوێت نەخۆشیەک دەستنیشان بکەن. بە هەمان شێوە شتێکی ئاساییە کە قوتابیانی تیۆلۆجی واسواسییان گرێت و گومان لە بڕوای دینی خۆیانەکەن. ڕێشی تێچێت لە پڕێکدا قوتابیانی بەشی مافناسی ڕەخنە لە یاسا و مافی وڵاتەکان بگرن. لەبەرەوە هەوڵم ما تون خۆم بگرم و ئەو بیرۆکەیە لە مێشی خۆم دەربهێنم کە کچەی پرتەقاڵ زۆر نەخۆشە و ناچارە لە وڵاتێکی نامۆدا خۆی بخاتە ژێر چارەسەرکردنێکی ئازار بەخشەوە. چەندها ڕێوشێنی ترم لەبەردەستا بوو کە دوایان بکەوم. بەهەرحاڵ ئەگەر کچەی پرتەقاڵ نەخۆش بووبێت یان نا، ئەگەر مێشکی تۆڵ بووبێت یان نا، هیچ شتێکی وای لە بابەتەکە ناگۆڕی. هەر بۆ نمونە من نەمەزانی ئەو لە کوێوە ناوی من نەزانێت. جگە لەوە شتێکی تریش، بۆچی هەموو کڕەتێک کە منیە بینیە گریا؟ چ شتێک لە منە هەبوو کە هێندە دڵی تەنگە کرد؟ من نەتوانم لێرەدا زۆر بەڕاشکاوی هەموو ئەو خەیاڵانت بۆ هەڵبژێرم کە لە ماوەی ئەو چەند ڕۆژی جەژنەدا بە مێشمە هاتن.
من نتوانم لێرەدا زۆر بەڕاشکاوی هەموو ئەو خەیاڵانت بۆ هەڵبژێرم کە لە ماوەی ئەو چەند ڕۆژی جەژنەدا بە مێشکمە هاتن. هەر بۆ وێنە ئەتوانم بە کورتی باسی هەموو ئەو شتانت بۆ بکەم کە لەبارەی خێزانە گەورەکەی فرۆگنەرەوە هۆنی بوومەوە. دەربارەی وەش کە بۆچیە بۆیە دوای 6 مانگ کچەی پرتەقاڵم ببینێتەوە. چەندەها لێکدانەوە بە مێشکمە هاتن. من ئەتوانم هەموو ئەو شتانت بە دوور و درێژی بۆ باس بکەم. یەکێک لە لێکدانەوەکانم وابزانم لە هەمووشیان سەرنجڕاکێشتر ئەوە بوو کە کچەی پرتەقاڵ زۆر لەوە باشتر بوو کە لەم ژیانەدا بێت. هەر لەبەرەوە زۆر بەنهێنی سەفەریە کرد بۆ ئەفریقا و بە قاچاق خواردن و دەرمانیە برد بۆ خەڵکە هەرە هەژارەکەی و کیشۆرە ڕەشە. بە تایبەتیژەی بردە و شوێنانەی کە مەلاریا و نەخۆشیە کوشندەکانی تری تێدا بڵاوە. بەڵام وەڵامێکی ئاوها مەتەڵی پرتەقاڵەکانی بۆ لێک نایامەوە. بەڕاست بۆ نا خۆڕەنگە لەگەڵ خۆیان بیان بە بۆ ئەفریقا. نازانم بۆچی لەوە بەرخەیاڵم بۆەوە نەچوو بوو. لەوانەیە هەموو پارە زیادەکانی بەوە بەکارهێنابێت کە فڕۆکەیەکی یەکجار گەورەی پێ بگرێت. بەڵام جۆرج، ئێمە لەوە پێش لەسەرەوە ڕێکەوتین کە بۆ دۆزینەوەی کچەی پرتەقاڵ تەنها دوای نیشانە ڕاستەقینەکان بکەوین. ئەگەر هەموو خەیاڵ و فانتاسیایەنەت بۆ باس بکەم کە هێدی دەربارەی ئەو کچە هاتنە مێشکمەوە، ئەوە بێت بۆ ماوەی ساڵێکی ڕەبەق لەبەر کۆمپیوتەرەکەما دانیشم و بیان نووسمەوە. بەڵام هەر زۆر بە ساکاری ئەڵێم هێندە کاتم بەدەستەوە نەماوە. بەڕاستی بیرکردنەوە لەوە ئازارێکی زۆر مەیات. بەڵام بۆچی خۆمان بە خەیاڵاتەوە ببەستینەوە؟ لە ڕاستیە کچەی پرتەقاڵ چەند جارێک تەماشای ناوچاوی کردم و 2 کەڕەتیش دەستی گرتم. 1 کەڕەتیش پەنجەیەکی هێنا بە لێوما. چکە لەوانش تەنها ئەو چەند وشە کەمەم لەبەردەستایە کە بە یەکتر ماوەت و هیچی تر. مەبەستم لەوەیە گرنگە ئەو قسانت ڕێک بخەم کە ڕاست و دروست بە یەکتر ماوت. لەبەرەوە هەر یەکسەر بە لیستەیەک هەموو ئەو ڕستانە و نووسیەوە و هەوڵمدا بمبەستی لێکدانەوەیان بە قوڵی لێیان بڕوانم. ئەی تۆچی جۆرج، ئەتوانی وەڵامی ئەم پرسیارانە بدەیتەوە؟ یەکەم، تۆ زانیەوە هەموو پرتەقاڵی بۆچیە کڕی؟ دووهەم، ئەتوانی پێم بڵێ بۆچی لە قاوەخانەکەدا بە قوڵی تەماشای ناوچاوی کردم و دەستی گرتم بەڵام تەنانەت 1 گوشەشی لەدەم نەهاتە دەرەوە؟ سێهەم، بۆم ڕوون بکەرەوە پێم بڵێ بۆچی دانەدانە لەو پرتەقاڵانە وردەبووەوە کە لە یۆنگستۆرێکدا دەیکڕین؟ بڵێیت بۆەوە بوو بێت کە هیچ دانێشیان لەوانی تر نەچێت؟ چوارەم، تۆ زانیت بۆچیە بۆیە 6 مانگ تێپەڕی باە ئەو جا یەکتریمان ببینێتەوە؟ پێنجەمیش، ئەتوانی مەتەڵە هەرە گەورەکەم بۆ هەڵبێنیت و پێم بڵێیت ئەو لە چۆ ناوی منیە زانی؟ ئەگەر بتوانیت وێنەی ئەو مەتەڵانە دەربخەی، ئەوە پێدەچێت لەسەر ڕێگە ڕاست بیت و بتوانیت وەڵامی پرسیارە هەرە گرنگەکەم بتەیتەوە. کچەی پرتەقاڵ چێە؟ بڵێ ئەویش یەکێک بێت لە ئێمە یان لە حەقیقەتێکی ترەوە هاتووە؟ تۆ بڵێ لە جیهانێکی ترەوە نەهات بێت و ناچار بێت بۆ ماوەی 6 مانگ بگەڕێتەوە ئەو جا بێتەوە ناومان؟ جۆرج، من نەمتوانی نیشانەکانی لێک بدەمەوە. نەمتوانی هیچ شتێک دەستنیشان بکەم. کەمێک پاشەوەی کچەی پرتەقاڵ بەجێ هێشتم، تەکسیکی تر هات و من گرتم. گەڕامەوە بۆ هۆمفڵای و جەژنم لەگەڵ خێزانەکەما کرد. ئەو زستانە ئاینا تەنها یەک خۆزگەیە خواست، ئەویشەوە بوو کە لە تریڤاندا خلیسکێنەی سەر بەفر بکات. لەبەرەوە وەک دیاریەک جووتێ دەستکێشی نایابی خلیسکێنم بۆ کڕی بوو بە پەرۆشەوە چاوەڕوان بووم لە دوای نان خواردن دیارەکەی بکاتەوە بیبینێت. چگە لەوەش قوتوویەک خواردنی گرانبەهام بۆ پشیلەکەی کڕی بوو. ئەو دیوانە شیعرەشم بۆ دایکم کڕی کە زیاد لە ڕادەمشتومڕی لەسەر کرا و بە زمانی سویدی و فیرلەندی دەرچوو. مارتا تیکانێ نووسی بوو، ناوی چیرۆکی خۆشەویستی سەدە بوو. بۆ باوکیشم ڕۆمانێکی ئێرلین گەڵسفیکی نووسەری نەرویجی گەنجم کڕی بوو. خۆم ماوەیەک لەوە پێش ئەو ڕۆمانم خوێندەوە و پێم وا بوو باوکم حەزی لێ بکات. بەڵام شتێکی تریش لە هەرادا بوو. ئەو کاتە خۆشم خەیاڵم بەوە لێدا کە شتێک بنووسم. ڕەنگە هەر لەبەرەوەش بوو بێ کە زیاد لە ڕادە پێم خۆش بوو ڕۆمانی نووسەرێکی گەنج بۆ باوکم بکڕم.
ئەو کاتە من زیاترێک لە ژوورە بچکۆلەکەی تەنی ژووری دانیشتن نەخەوتم. ئەمڕۆ کە ئەو ژوورە ژووری تۆیە بەلایانی کەمەوە لە کاتی ئێستادا کە ئەم شتانە ئانووسم، بەڵام وەگەزانی کاتێک کە ئەم نووسراوە خوێنیتەوە نازانم چێ ئەو ژوورە بەکارهێنێت. نامەوێت باسی جەژنی ئەو ساڵت بۆ بکەم، هەڵبەتە بۆ ئەوی شان بەشانی هێڵی سەرەکی چیرۆکەکەمان بڕۆین، بەڵام هەر تەنها ئەمەوێت ئەوەندە بڵێم کە شەوی یەکەمی ئەو جەژنە خەوت نەچوە چاوم. گەیشت بوومە نیوەی نامە دوور و درێژەکەی باوکم، بەڵام لەوێدا ناچار بووم خۆم بگەێنمە تاوالەتەکەمان. بێگومان خەتای خۆم بوو، چونکە ئەو هەموو کۆلایم خواردەوە. لە دڵی خۆماوتم شەیتان. ناچار بووم بە ژووری دانیشتنەکە و ساڵۆن و داڵانەکەی بڕۆم. لە هەموو شوێنێکدا ئەکەوتمە ژێر چاوی پڕپەرۆشیەوە. ناچار بووم بە بەردەمی ئەو هەموو چاوە بە پەرۆش و بەدیقەتەدا تێپەڕم، بەڵام چارم ناچار بوو. دەرگای ژوورەکەم کردەوە. نووسراوەکەی باوکم لەسەر جێگاکەم دانا و دەرگاکەم بە دوای خۆمدا بە کلیل داخستەوە. کلیلەکەشم خنیە گیرفانمەوە. یەکسەر هەر چواریانم لێ پێیا بوون. هەوڵما وا خۆم نیشان بدەم کە گوێ نادەمە چاوەپەڕ پرسیارەکانیان. دایکم پرسیاری لێکردم وتی هەروە زوو تەواو کرد. لەوێدا دایکم هەر لە نیشانەیەشی گەورەی پرسیارە چوو ئاخۆ چیم خوێن بێتەوە. یۆرگن وتی دڵی تەنگ کردی؟ هەرە بۆیە وای پیشان بدایە کە بەزەی پێمایەتەوە، چونکە بێ باوک بووم. بەڵام بەردەوام تا ئەو پەڕی ڕادا هەوڵەیە شوێنی ئەوم بۆ بگرێتەوە. بۆ من بەو شێوەیە بوو. ڕەنگە نەکرایە لەوەش باشترێک بێت، بەڵام خۆ ناتوانێت بڵێت بەزەیم بەدایشیە هاتۆتەوە، چونکە مێردەکەی لە دەستدا و هاوکاتیش خۆی بخاتە شوێنی هەمان ئەو پیاوەوە، یان ڕاسترێک بڵێم ڕێک بچێتە هەمان جێگەی خەوەکەیەوە. وابزانم یۆرگن لە قوڵایی ناوەیدا پێی خۆش بوو کە باوکم مردووە، ئەگەر نا ئەوا دایکمی ناهێنا. ئەگەر وانە بواە ئەوە مەریەمی نەدەبوو. ئەتوانم بڵێم ئەگەر وانە بواە ئەو کاتە منیشی ناناسی. ئەمەیە کاڵێن یەکێگەمرێت و یەکێکی تر سوودی لێ بینێ. بینیم پەرداخێکی گەورەی ویسکی تێکردبوو. ئەو جارجارێک پێکێ ویسکیە خواردەوە، بەڵام تەنها لە ڕۆژانی شەمە و یەکشەمەها، بەڵام ئەو ڕۆژە دووشەمە بوو. من پێم وانییە شەرمی لەوە بکردبێت کە بە خۆی و پەرداخێک ویسکیەوە لە ژووری دانیشتنەکەی وەستا بێ. من مەبەستم لەوە نەبوو کە ناوی ئەوم هێنا، بەڵام ڕەنگە کەمێک شەرمی لەوە کرد بێت کە من دەرگای ژوورەکەم بە کلی داخستووە و خەریکی خوێندنەوەی شتێکم کە باوکە ڕاستەقینەکەم کەمێک بەر لە مردنی بۆی نووسیوم. ئەو کاتە یۆرگن بە هیچ شێوەیەک ماڵی ئێمەی نەدەناسی. من کە مناڵ بووم هەنێ جار پێمەوت میوان، هەڵبەتە قسەکەم مناڵانە بوو، بەڵام هەر بۆەوە وت کە پەستی بکەم. باپیرم جگەرەیەکی پێکرد و پرسی یان هێشتا ماوتە تەواوی بکەی؟ ئەو لە بابەتەکە تێگەیشت بوو. منیش وتم تەنها نیوەیم خوێندۆتەوە و ئێستاش ئەبێ بچمە تەوالێت. ئەو جانەرگم هەڵیدایە وتی بەڵام پێت خۆشە کە ئەو شتانە خوێنیتەوە؟ لە وەڵامی ئەوتم نامەوێت لەو بارەیەوە هیچ شتێک بڵێم. سیاسەتمەدارەکانیش ئابە و شێوەیە وەڵامی ڕۆژنامەنووسەکانیانەوە کە پرسیارێکی سەختیان لێکەن. ڕۆژنامەنووس و دایک و باوک لەو خاڵەدا لێگەچن کە هەردووشیان پەرۆشی زانینن. هەروە سیاسەتمەدار و مناڵیش لەو خاڵەدا لێگەچن کە هەردووشیان بەردەوام پرسیاری هەستیاریان لێکرێت و هەروە بە ئاسانیش ناتوان وەڵامیان بنەوە. ڕەنگە ئالێرەدا لە کاتی خۆیان بێت کە کەسایەتیەکانی ناو ئەم چیرۆکەتان پێ بناسیێنم. پێشم خۆشە لە دایکمەوە دەست پێ بکەم، چونکە لە هەمویان باشترێکیە ناسم.
دایکم 40 ساڵی پڕ کردوتەوە. بە بڕوای من وەک کەسایەتی ژنێکی پێگەیشت و سەربەستە. بەلایانی کەمەوە ئەوێرێت ڕای خۆی بڵێت. بەدەر لەوەش دایکێکی میهرەبانە. لێرەدا تەنها بیر لە شێوەی هەڵسوکەوتی لەگەڵ مەریەمدا ناکەمەوە، بەڵکو لەگەڵ منیشدا هەروایە. زیاد لە ڕادە نازمە کێشێ و جاری وا هەیە بە شێوەی قسەم لەگەڵەکات هەرەڵەی 2-3 ساڵ لەم تەمەنەی خۆم پشکۆلە ترێکم. من بە شێوەیەکی گشتی کە بەو شێوەی قسەم لەگەڵاکات هێندە گوێ نادەمێ، بەڵام ئەو کاتانە پەس دەبم پێی کە لە ماڵەوەم و برادرێکی قوتابخانم لەگەڵایە لەواچێ چێژ لەوە بینێت لەبەر چاوی برادرەکانمە نیشانی بدات کە من کوڕە پچکۆلەکەیم. هەرچەندە لە ڕاستیدا بە باڵا 1-2 سانتیمەترێک لەو درێژترم کە ڕەتێکیان لەگەڵ مارتینی برادەرمە لە ژووری دانیشتنەکەمان یاری شەترەنجمانە کرد. دایکم بە خۆی و شانەیەکەوە هاتە لای قەنەفەکە و دەستی کرد بە قژدا هێنانم. لەوێدا بەڕاستی ڕای خۆم پێوت من پێم خۆش نییە لە دایکم تووڕە بم. ئەو کەڕەتە نەک هەر تووڕە بووم، بەڵکو گڕم لێ دەبەوە. بەڵام ناچار بووم حسابێک بۆ مارتین بکەم. ناچار بووم هێندە نیشانی مارتین بدەم کاتوانم سنوورێک بۆ شتەکان دابنێم. دایکم دەرپەڕیە چێشخانەکەەوە، بەڵام پاش 20 دقەیەک بە خۆی و کاکاوی گەرم و چێکەوە هاتەوە بۆ لامان. مارتین لە خۆشی دافیکەیەکی لێدا، بەڵام من لە پاش ئەو ڕووداوە هەستم بە شەرمە کرد کە بەو شێوەیە خزمەتمان بکە. خەریک بۆ ڕابکەمە چێشخانەکە و بە دوای بیرەیەکدا بگەڕێم. لە دڵی خۆش مامۆت ئەگەر بیرەشی لێ نەبێت ئەوە زانم یۆرگن بتڵەویسیەکەی لە چ شوێنێکدا دایانێت. بەڵام خۆشبەختانە مارتین کوڕێکی قۆشمەیە و بێگومان دواتریش کەوتینە باسکردنی دیمەنەکە. وابزانم لە پاشەوەی کە پێم وت دایکم مامۆسای هونەرە جوانەکانە کەمێک زیاتر ڕێزی لێگرت. هەروەوتم ئەگەر پیکاسۆیەکی نوێسەری هەڵدا ئەوە زانیت چێوانەی پێوتۆتەوە. لە پاش ئەو ڕووداوە ناخۆشەوە هەستم کرد لە بەرژەوەندی خۆمدایە کە ڕێزی بەرز بکەمەوە. سەختە وەسفی دایکی خۆت بکەی، بە تایبەتیش لایەنی زەوق و حەزی. بەڵام لە ڕاستیدا دایکم حەزێکی زۆر دیاری هەیە. شێتی نخڵی بەڵەکە، حەزی لە هەموو جۆرەکانی شێتی. لە هەموو کون و قۆژبنێکی ماڵەکەدا بەڵەکە بینم. لە هەموو شوێنێکدا قوتوی فازێر و بەڵەکی ئینگلیزیە دۆزمەوە. وا ماوەیەکیشە بەدزیەوە ئەیان خوات، چونکە من و یۆرگن باسی کێشەکەیەکەین و لەگەڵ ئەو خۆ خراپەیدا ڕۆبەر ڕوویەکەینەوە. یۆرگن پێی وایە بەڵەک فشاری خوێن بەرزەکاتەوە، ڕەنگاوەر زیادەڕۆیی بێت، بەڵام بارحاڵ خوەکەی لە ڕادە بە دەرتێپەڕێەوە و وای لێ هاتووە کاچینە بازاڕ و کیسەیەک بەڵەک یان قوتوێکی بەڵەکی ئینگلیزیە کڕین داوامان لێ کات پەیمانی بدەمێ کە لای یۆرگن باسی نەکەم. ئەگەر بە دوو وشە باسی لایەنی هەرە بە هێزی دایکم بکەم ئەوە ئەڵێم مەزاجی باشە، بەڵامە بێت هێندەش بڵێم کە لایەنە هەرە لاوازەکەی مەزاجی خراپە. کەم ڕێکەوێت ئەو لایەنە دەرەکێکم بۆ جودا بکرێتەوە. بە شێوەیەکی گشتی دایکم مەزاجێکی باشی هەیە، بەڵام جارجارێک بەڕاستی پەس دەبێت. مەبەسم لەوەیە هەر دەمە و مەزاجێکی هەیە و قەت شتێک نییە لەو بینەدا. جوانترین قسە بەلای دایکمەوە ئەمەیە، بەر لەوەی بخەوین با یاریشی کاغەز بکەین. ئەنجا با بینە سەر باسی یۆرگن. باڵای ئەو 1.7 سانتیمەترە و بەو شێوەیەش ڕێک هێندەی دایکم درێژە. لەبەرەوە بە بەراوردکردنی لەگەڵ پیاوێکی لەو تەمەنەدا هێندە درێژ نییە. زۆر کەس کورتی باڵا وەک کەم و کۆڕیەکە بینن، بەڵام بارحاڵ ئەوە تەنها نوقسانی نییە کاو هەیەتی. ئەو لەسەر ئەوەشەوە قژی سوورە، ڕەنگی پێستی سپیە و هەرگیز لەبەر خۆردا ڕەنگێکی قاوەیی باو ناگرێت، بەڵکو پێستی لەبەر خۆردا ڕەنگێکی مەیلۆپەمەی وەرەگرێت. وەک گوتیشم قژی سوورە، لە ڕاستیە تووکی قۆڵ و دەستیشی سوورە. لەو پێشی جوتم کە لەسەر مۆدا هەڕوات. هەنێ جاریش پێی خۆشە کەمێک خۆی دەرخات. هەموو پیاوێک لەسەر ڕفەی ناو گەرماوەکەیدا 3 جۆر سپرای لەش و 4 جۆر کۆلۆنیا دانانێت. هەموو کەسێکیش ناوێرێ بە کراسێکی ئاوریشمی ڕەش و چاکەتێکی بێجی کاڵی لە مووی حوشتر چنرا و بچێتە ناو بازاڕەوە. بەڵام یۆرگن ئەوەی لەدەست دێت. لە هەموو شتێک خراپتریش ئەوەیە کە لێی دێت. بەڵام لەگەڵ وانەشدا یۆرگن پۆلیسە و لە بەشی تاوانکاری کارەکات.
هەمیشە ئەوەمان دێنێتەوە یاد کە سوێندی نەهێنی پاراستنی خواردووە. بەڵام هەموو کاتێ ناتوانێ پێ بە پێی ئەو سوێندە بڕوا. من خۆم بەلایانی کەمەوە یەک دوو کەڕەتێک هەندێک زانیاری زۆر گرنگم دەربارەی یەک دوو تاوانی گەورە لێوەرگرت. تەنانەت هێشتا لە ڕۆژنامەکانە بڵاو نەکرابوونەوە. بڕوای بە من هەیە و ئەوەش سیفەتێکی باشە. یۆرگن ئەزانێت کە من ناچم باسی نهێنی کاری پۆلیس لە لای خەڵکی بدرکێنم. یۆرگن لەو کەسانەیە کە پێیان وایە زۆر ئەزانن، بەڵام هەمیشە شتەکانی بەو شێوەیە ناشکێتەوە. ماوەیەک لەمەوبەر چوون بۆ بازاڕی ئیکیا بۆ ئەوەی کەنتۆرێک بۆ ژوورەکەم بکڕین. ماوەیەک بوو زۆر گلەییان لەوە کرد کە من جلەکانم لە هەموو کونوکە لەبەرێکی ماڵەکەیە بڵاوەکەمەوە، بەڵام لە ڕاستیە پێوەیانەنا، چونکە هەرگیز ڕووی نەداوە تەنانەت جووتێ گۆرەویش لە قاتی سەرەوە دابنێم. ئاخر لێرەدا ئەبێ هێندەش بڵێم کە من زۆر بەدەگمەن پێخەمە قاتی سەرەوە. پێکەوەلەکانی پارچەکانی کەنتۆرەکەی ئیکیا هەموو پاشنیوەڕۆکەی برد. ئینجا بە درێژایی ئێوارەکەش باسی ئەومانەکرد لە چ شوێنێکا دایبنین. یۆرگن ئەیوت ئەبێت لە پشتی دەرگاکەوە بینوسێنین بە دیوارەکەوە، بەڵام من بە هیچ جۆرێک ڕازی نەبووم لەوێدا بێت. منەموت هەرچەندە نیو سانتیمەترێکی یەچێتە سەر پەنجەرەکە، بەڵام لەگەڵەوەشدا هەرەبێت لە تەنیش پەنجەرەکەەوە دایبنین. وتم ژوورەکە ژووری خۆمە و بە هیچ شێوەی گوێ نادەمێ گەر نیو سانتیمەترێ پەنجەرەکەم بگرێت. هێندەشم هێنایەوە یاد کە من لەو زیاترێک لەو ماڵەدا ژیاوم، بەڵام لەسەر و هەموو ئەوانەشەوە من پێم وابوو بێسوود بێت گەر دۆڵابەکە لە شوێنێکا دابنین کە دەرگاکەی نەکرێتەوە هەتاکو دەرگای ژوورەکە دانەخین. بێگومان دواتر هەر لەو شوێنایە دامانە کە من ویستم، بەڵام بۆ ماوەی شەو ڕۆژێ قسەی لەگەڵا نەکردم. دواتریش کە کەوتەوە قسە لەگەڵما دیار بوو زۆری لە خۆیە کرد. لایەنی هەرە بەهێزی یۆرگن ڕەنگە لەوەیە بێت کە ئامادەیە هەموو کاتێکی بەتاڵی بۆ ئەوە تەرخان بکە کە من بکاتەوە لە شەوانێک. ئەو دەڵێت هەموو کەسێک کە لەدایکە بێت ماسوولکەی هەیە، بەڵام ماسوولکە بۆ ئەوە کراوە کە بەکار بهێنرێ. لایەنی هەرە لاوازیشی دەبێت لەوەدا بێ کە هێندە ناچێ بە مێشکە کە من نامەوێت ببمە وەرزشەوان و پلانی ترم لە خەیاڵایە. من پێم وانییە یۆرگن مەشقکردنم لەسەر سۆناتای تریفە بەرز بنرخێنێ. هیچ گومانم نییە کە جوانترین وتە بەلای یۆرگنەوە ئەمەیە: گرنگترین شت شێوەی تێڕوانینمانە. بەر لەوەی باسی نەرکم و باپیرەم بکەم، ئەمەوێ هێندە بڵێم کە من زۆر باشەیان ناسم. بەلایانی کەمەوە هێندەی یۆرگنەیان ناسم، چونکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە ماڵەکەی تۆسنبێرگدا زۆر لەلایەن ماومەتەوە. بە تایبەتیش لەو ماوەیەدا زیاترێک لەلایەنە مامەوە کە دایکم و یۆرگن تازە بووبوونە دەستگیرانی یەکتری. ئەو کاتە من تەمەنم 10 ساڵ بوو. ئێستاش لەو بڕوایەدام کە یۆرگن و دایکم ئەگەر بۆیان نەلوایە جارجارێک بۆ ماوەی چەند ڕۆژ و چەند هەفتەیەک لەسەر یەک دوورم بخەنەوە، ئەوە قەت نەیانەتوانی ببنە دەستگیرانێکی ڕاستەقینەی یەکتری. مەبەستم نییە وەک گلەی یەکەوە باس بکەم، بەڵکو بە پێچەوانەوە. من هەمیشە پێم خۆش بووە کە سەردانی تۆسنبێرگ بکەم. بەدل لەوەش پێم وایە دایکم و یۆرگن عاقڵیان کرد کە لە ماوەی یەکەمی یەکتر ناسینیاندا منیان دوورخستەوە. هەڵبەتە مەبەستم لە ماوەی خەمزە و ناسفرۆشتنە، بەڵام لەگەڵەوەشدا ئەبوایە خۆم لەسەر چەندە هەشت ڕابهێنایە. کەڕەتێکیان چوومە سەرەوە بۆ ئەوەی شەوشادیان لێ بکەم، بەڵام بینیم لە ژێر لێفەکەدا خەریکی دەستبازی بوون. ئەو دیمەنەم بەلاوە جوان نەبوو، لەبەرەوە زۆر بە هێواشی بە پلیکانەکاندا هاتمە خوارەوە. ڕەنگە ئەگەر یۆرگن باوکی ڕاستەقینەی خۆم بووایە ئەو کاتە بە جۆرێکی تر ڕەفتارم کردایە. ڕەنگە واش نەبێت. لە ڕاستیە دیمەنەکەیان بێزاری نەکردم،
بەڵام خۆ هەر هیچ نەبێ ئەیانتوانی دەرگای ژووری خەوەکەیان دابخەن. خۆیانتوانی بڵێن ئەچینە خەوین، ئیتر منیش تووشی ئەو حاڵەتە نابووم و هەسم ناکرد کە بێعەقڵم، ئیتر منیش هەسم ناکرد کە تەنهام. وا تەمەنی ننکم دەگاتە 70 و زۆربەی ژیانی وەک مامۆستایەکی گۆرانی وتن بردۆتە سەر. هەموو جۆرە مۆسیقایەکی پێخۆشە، بەڵام بە پلەی یەکەم ئارەزووی پۆچینیە. ننکم هەروەک ئەرکێکی گەورەی ژیانی خۆی بینێت کەوام لێ بکات حەزم لە ئۆپێرای لا بۆهێمە بێت. بەڵام بەڕاستی من پێم وایە ئۆپێرای ئیتاڵی زیاد لە ڕادەگەشتبینی پێوە دیارە و ئۆپێرای لا بۆهێمەش لەو حاڵەتە بەدەر نییە، بەڵکو تێکەڵەیەکی خۆشەویستی و نەخۆشی سی لەو هیچی تر. لە لایەکی تریشەوە نرکم عاشقی سروشتە، بە تایبەتیش شێتی بولبولە. هەموو جۆرە خواردنیشی دەریاشی پێخۆشە و زەڵاتەیەکی دەریایی تایبەت بە خۆشی داهێناوە، ئەو پێڵێ زەڵاتەی تۆسنبەرگ، ڕۆبیان و نەرمەی قرژانگی دەریایی و ماسی تێکەڵەکات. تامی ماسیەکەی لە هەمووی خۆشترە. هەموو پایزێکیش بۆ قاچگڕنین لەگەڵ خۆیدا ئەمبا بۆ تیوما. لایەنە هەرە بەهێزەکەی نەنکم ناوی هەموو بولبولەکان نەزانێت و ڕێکی چەزانێت لە چ شوێنێکدا هێلا ناکەن. لایەنە هەرە لاوازەکەی نەنکم بەداخەوە ناتوانێت خواردن لێ بنێت ئەگەر گۆرانیشی پۆچینی لەگەڵان نەڵێت. من قەت ڕۆژێک لە ڕۆژان پێم نەوتووە کە واز لەو خۆ بهێنێ. بەڕاستی نەمێراوە هەوڵیەوە بدەم، چونکە خواردنەکانی نەنکم لە ڕاددە بە دەربەتامن. جوانترین قسە بەلای نەنکمەوە: جۆرج، وەرە لامەوە دانیشە، با کەمێ لەگەڵ یەکا قسە بکەین. با پیرم بەر لەوەی خانەنشین بکرێت وەک کەشناسێک کاریە کرد. ئێستاکەش وەک ئارەزوویەک هەر خەریشی و بابەتەیە، چونکە هەموو ڕۆژێک ڕۆژنامە لەبەرەوە کە باسی کەش و هەوا بکە. با پیرم سیگارە کێشێت، بەڵام بەپی قسەی خۆی تەنها لە بۆ نەخۆشەکان ئایکێشێ. لەواچێ هەموو کەڕەتێک کە من ئەچمە لایەن بۆ تۆسنبێرگ وەک بۆنەیەکی خۆش بێتە بەرچاوی. بە هەمان شێوەش هەموو کەڕەتێک کە سواری بەلەوەکە بین پیاوێکی هەر زۆر قسە خۆش و خۆش مەعشەرە. بەڕاستی زۆر خۆشمەیە، قەتیش لەوە ناترسێت کە ڕای خۆی بەڕاشکاوی بڵێت. ئەگەر قژی نەنکمی بەدڵ نەبێت ئەوە بێسێ و دوو یەکسەر پێڵێت، بەڵام کاتێکیش کە قژی نەنکم جوان وەستا بێت یەکسەر پێڵێت. باپیرم نیوەی هاوین بە بەلەمە ماتۆڕەدارەکەیەوە باتە سەر و نیوەکەی تریشی بە ڕۆژنامە خوێندنەوە ئاکوژێ. جارجارێکیش وتارێک لە ڕۆژنامەی تۆسنبێرگ ئانووسێت. ئەتوانین بڵێن کەسێکی ناسراوی تۆسنبێرگە. لایەنە هەرە بەهێزەکەی باپیرم لە ناو ئاودا زۆر ئازایە. لایەنە لاوازەکەی هەندێک جار وازانێت پاشای تۆسنبێرگە، وتە هەرە بەناوبانگەکەشی ئێمەی دەوڵەمەند خۆشەی گوزەرێنین. یەک دوو کەڕەت ناوی مامە ئاینەشم هێنا. لە نامەکەدا خوێنمەوە ئەو کاتە کە باوکم لەو پاییزەدا کچی پرتەقاڵی بینیوە، مام تەمەنی هێندەی ئێستای من بووە. من ئەوم بەلاوە خۆشە. ئێستاکە ئەفسەری یەکەمی کەشتیەکی گەورەی شتومەکە و هێشتا ژنی نەهێناوە. بەڵام دەنگۆکان ئەڵێن لە هەموو بەندەرێکدا دەستگیرانێکی هەیە. لە ماوەیەکدا هەستمەکرد لە ناو کەشتێکەشدا دەستگیرانێکی هەبێت. بارحاڵ کچێک بە ناوی ئەنگرەیدەوە بۆ ماوەی 6 مانگ لەسەر کەشتێکە لەگەڵ یابوو، دواتر وازی لە کارەکە هێنا. چەندەها جار پەیمانی داومەتێ کە لەگەڵ خۆیدا کەڕەتێک بە کەشتێکەی بمباتە دەرەوەی وڵات. بەڵام هەر قسە بۆ هیچی تر، چونکە تا ئێستا هیچ شتێکی وا ڕووی نەداوە. لایەنە هەرە بەهێزەکەی وا بزانم باشترین مامە کە لە وڵاتی نەرویژدا هەبێت. لایەنە لاوازەکەشی قەت پەیمانەکەی ناباتە سەر. جوانترین قسەش بەلایەوە: پیاوەکە خۆ تۆ تا ئێستا نەچوویتە ناو دەریاوە. ئەو جا تەنها یەک کەس ماوە کە باسی بکەم و وەسفکردنی ئەویش لە هەمویان سەختترە، چونکە ئەو کەسە جۆرج ڕۆیدا. من باڵام مەترێک و 74 سانتیمەترە، واتە 4 سانتیمەتر لە یۆرگن درێژترم. من پێم وانییە یۆرگن ئەوەی پێخۆش بێت.
بەڵام خۆڕێشی تێچێ کە خۆی لێ بدزێتەوە. من خۆم جۆرجم، لەبەرەوە قەت خۆم نابینم کە لە ژوورەکەدا بێم و بچم، بەڵام لەگەڵەوەشدا هەندێک جار ڕوبەڕووی خۆم ببمەوە. ئەوەش لەو کاتە دەگمەنانەتایە کە لە بەرامبەر ئاوێنەیەک داوەستم. ڕەنگە قسەکەم وا بێتە بەرگوێ کە خۆم بە شتێکی گرنگ بزانم، بەڵام بەڕاستی من لەو خەڵکانم کە تا ڕادەیەک سیمای خۆیان بەدڵە. من نامەوێت ڕاستە خۆ بڵێم کە قۆزم، بەڵام بەلایانی کەمەوە زۆر ناشرین نیم. بارحاڵ ئەو خاڵە شایانی سەرنجە، چونکە لە شوێنێکا خوێندمەوە کە لە سەدا 20 ئافرەتان پێیان وایە جوانترین لە سەدا 3 ئافرەتانی ئەم وڵاتە بن. وەگە بینین ئەوە شتێکە کەڕی تێ ناچێت. من نازانم چەندە کەس لەو بڕۆیادان کە لە نێوان ڕێژەی کەسە ناشرینەکانی وڵاتدا بن، بەڵام وای بۆچم شتێکی یەکجار ناخۆش بێت گەر ژیانێکی دوور و درێژ بژیت و سیمای خۆتێ بەدڵ نەبێ. من بەڕاستی ئومێدەوارم کە یۆرگن دڵی بەوە نیگەران نەبێت کە باڵای تەنها 1.7 سانتیمەتر و قژێکی سووری پێوەیە. هەنێ جار ئەو هەستم هەبووە، بەڵام قەت نەمێراوە لەو بارەیەوە ڕاستەوخۆ پرسیاری لێ بکەم. هەرچی دەربارەی سیمای خۆشمە کەمێک نیگەرانی ئەو زیبکانم کەوا هێدی لەسەر ناوچەوانم دەرەکەون. دڵیشم بۆ ئەو ناخواتەوە کە پاش 4 یان 8 ساڵی دی خۆیان بۆ خۆیان وەنەبن. یۆرگن ئەڵێت ئەگەر لەگەڵیدا چەند جارێک بۆ ماوەیەکی دوور و درێژ مەشقی ڕاکردن بکەم زیبکەکانم چاکە بنەوە. بەڵام من نەک هەر باوەڕی پێ ناکەم، بەڵکو وتەکەی وەک قسێکی بێمانا دێتە بەرجۆم و تەنانەت چیتر تااقەتم نییە کاڵی ڕاکردنیش لە پێ بکەم. چونکە ئەگەر لەگەڵیدا بچم بۆ مەشقکردن ئەو ساوا بیرەکاتەوە من مەشق بۆواکەم کە زیبکەکانم لە کۆڵ بێتەوە. چاوەشینەکانم لە باوکمەوە بۆ ماوەتەوە. قژم زەردە و ڕەنگی پێستیشم هەر زۆر کاڵە، بەڵام لەگەڵەوەشدا هاوینان ڕەنگی پێستی لەشم قاوەیە بێت. لایەنی هەرە بەهێزی جۆرج یەکێکە لەو کەسانەی کە بەڕاستی هێندە تێگەیشتووە کە لەسەر ئەستێرەیەکی ڕێگای کاکێشانەژین. لایەنە هەرە لاوازەکەی زۆر کارامە نییە، لا یارگرتنە. من هیچ لاریەکم لەوە نییە کەمێک زیاتر لەو بوارەدا خۆم باشتر بکەم. جوانترین وتە بەلامەوە بەڵێ سوپاس، هەردووکیان مەوێت. پاشەوەی دەستم بە ئاو گەهان ناچار بووم کەڕەتێکی تر بە ناو ژووری دانیشتنەکەیە بڕۆمەوە، بەڵام ئەو کەڕەتەیان هیچێکیشیان ورتەی لە دەم نەهاتە دەرەوە. دیار بوو خۆیان لەناو خۆیان لەسەرەوە ڕێکەوتبوون کە بێدەنگ بن. منیش دەرگای ژوورەکەم کردەوە. هەڵبەتە ئەو ژوورە بوو کە کاتی خۆی هی باوکم بووە. لەو دیەوە بە کلیل دامخستەوە و لەسەر جێگاکەم بۆی پاڵکەوتمەوە. خەریک بوو نهێنی کچەی پرتەقاڵم بۆ ڕوونەبەوە. هەڵبەتە بەو مەرجەی ئەگەر باوکم کەڕەتێکی تر بیبینایەتەوە پێچێ جادوگەر بوو بێت. بارحاڵ توانی بووی جادوێک لە باوکم بکات. دەبێت هۆیەکی زۆر گرنگ هەبێت کە وای لە باوکم کردووە باسی و کچەم بۆ بکات. دیارە شتێک هەیە و ئەوێت من بیزانم. دیارە شتێکی گرنگی لە خەیاڵا بووە و بەر لە مردنی ویستوێتی بۆم بژێڕێتەوە. نازانم بۆ، بەڵام هەر لە خۆم و هەستمە کرد کچەی پرتەقاڵ پەیوەندیەکی بە تەلەسکۆپەکەی هۆبڵەوە هەبێت، یان لایەنی کەم بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیەکی بە گەردوون و ئاسمانەوە هەبێت. باوکم چەندێڕێکی سەیری نووسی بوو. دیسانەوە ئەو خەیاڵی خستەوە مێشکم. لاپەڕەکانم بۆ دواوە هەڵدایە و سەر لە نوێ خوێنمەوە. وەڵامی نەیامەوە، بەس دەستمی بە توندی گوشی لەوا چوو وەک شتێکی بێکێش لە ئاسماندا بخولینەوە. هەرە دووت تێرتێرمان لە شیری نێوان گەلە هەسارەکان خواردوتەوە و هەموو گەردوونی خۆمانە. بڵێ کچەی پرتەقاڵ لە ئەستێرێکی ترەوە هاتی بێت. بەلایەنێک کەمەوە ئاماژەی بەوەدا کە لە حەقیقەتێکی ترەوە هاتووە، یان بڵێیت لە یوفۆیەکەوە هات بێت. بێگومان نا، من باوەڕم بەو شتانە نییە و دڵنیاشم باوکیشم باوەڕی بەو شتانە نەبووە، بەڵام ڕەنگە کچەکە خۆی لەو بڕوایەدا بوو بێت. ئەوەش هەر شتێکی خراپە. تەلیسکۆپەکەی هۆبڵ لە ماوەی 97 خولەکدا کەڕەتێک بە دەوری زەویە خولێتەوە، واتە 28,000 کیلۆمەتر لە کاتژمێرێک ئابڕێت.
هەروەک بەراوردکاریەک هێڵم یەکەمین شەمەندەفەری هەڵمی 68 کیلۆمەتری نێوان ئۆسلۆ و ئایتسڤۆلی بە 2 سەعات و نیو بڕیوە. من خێرایی ئەو شەمەندەفەرم دەرهێناوە و ئەکاتە نزیکەی 28 کیلۆمەتر لە کاتژمێرێکە. واتە تەلسکۆبەکەی هۆبڵ لە چاو یەکەمین شەمەندەفەری نەرویشدا 1000 کەڕەت خێراترە ڕوە. مامۆستاکەم ئەو بەراوردکاری زۆر بەلاوە جوان بوو. 28,000 کیلۆمەتر لە کاتژمێرێکە. لە خێراییەکی ئەوهادا ئەتوانین باس لە بێکێشی بکەین لە ئاسماندا. ڕەنگە بشتوانین باسی تێرخواردنەوەی شیری نێوان گەلە هەسارەکان بکەین. بە تایبەتیش کە بەردەوام وێنەی ئەو گەلە هەسارانە بگرێت کە ملیۆنەها ساڵی تیشکی لە گەلە هەساری کاکێشانەوە دوورن. تەلسکۆبەکەی هۆبڵ 2 باڵی پێوەیە کە لەوحی خۆری پێوەیە. درێژی هەر یەکەیان 12 مەترە و مەترونیوێکیش پانن. بە هەردووکیان 3000 وات بە سەتەلایتەکە بەخشن. بەڵام دوو عاشقەکەی کڵەسە گەورەکەی شار بەر لەوەی بەلای مۆزەخانەی مێژوویدا تێپەڕن و بگەنە لای پارکی قەڵا هەر یەکە و لەسەر باڵێکی تەلسکۆبەکەش نەبوون و کەچی هەستیان کردووە هەموو گەردوونهی خۆیانە. بەڵام خۆچێ زانێ ڕەنگە لەو پەڕی ئاسمانی شابوو بن. کاغەزەکانم هەڵگرتەوە و دەستم کردەوە بە خوێندنەوە. لە ماوەی نێوان جەژنی لەدایکبوونی مەسیح و سەری ساڵە هیچ هەوڵم نەدا بە دوای کچەی پرتەقاڵا بگەڕێم. ویستم هەر هیچ نەبێت جەژنەکەم بە ئارامی لێ بڕات. بەڵام هەر لە دەوروبەری ناوەڕاستی مانگی یەکەوە دیسانەوە دەسم پێکردەوە. ئەو کاتە لەو پەڕی چالاکییا بووم. بە سەدان جار هەوڵمدا جێ شوێنێکی ئەو کچە بدۆزمەوە. بەڵام هیچیشی وام بەدەست نەکەوت. لەبەرەوەش هیچ شتێکی وام پێ نییە کە بۆتی باس بکەم. من دڵنیام کە ئێستا کە تۆ لەگەڵ ڕیتم و لۆجیکی ئەم چیرۆکەدا ڕاهاتوویت. بەڵام لەگەڵەوەشدا لێرە دامەوێت لەو ڕێسایە دەربچم و شتێکی گرنگە بۆ باس بکەم کە کاتی خۆی بیرم چوو بوو بیخەمە ناو لیستەی ئەو مەتەڵانەی کابوایە هەوڵی شیکردنەوەیانت بدایە. قەمسەڵە کۆنە کڵاودارەکە جۆرج. ئەی ئەو چی؟ بە پلەی یەکەم هەرو قەمسەڵەیە بوو کە خەیاڵی سەفەرە سەختەکەی ناو بەفر و سەهۆڵانی گریلاندی بە مێشکمە هێنا. هەرو قەمسەڵەیەش یەکەم جار وای لێ کردم مەزەندەی ئەوە بکەم کە کچەی پرتەقاڵ زۆر فەقیر بێت. بەڵام لە سەر و هەموو شتێکەوە ئەو قەمسەڵەیە نیشانەی ئەوە بوو کە کچەی پرتەقاڵ حەزی لە هەوای پاکە. ئەو زستانە چەندەها جار بە مەبەستی خلیسکێنەی سەر بەفر چوومە دەرەوە. وابزانم هەر خلیسکێنەی سەر شاخەکان و ئۆسلۆمارکە یاریدەی لە شیدام بۆ ماوەی چەند مانگێک ئەو نەخۆشیە کوشندەی لێ دوورخستنەوە. بەڵام من لێرەدا نامەوێت باسی ئەو پیاسانت بۆ بکەم چونکە لە هیچ شوێنێکا کچەی پرتەقاڵم نەبینی. بەڵام دواتر لە سەرەتای مانگی سێدا ڕۆژی یەکشەممەی یاریەکانی خلیسکێنەی سەربەفری هۆڵمن کۆڵن نزیک بووە. هەر بیرکردنەوە لەو پێش بڕچێ خۆڵدانی سەربەفرە دڵشادیە کردم. هەرە دووت هەموو پارچەکانی وێنەکە چوونەتەوە شوێنی خۆیان. لەوا چوو تەواوی وێنەکە دیار بێت. وا هاتە بەرچاوم کە 12 ژمارەی یان سیبێکم ڕاست بێت و نیوەی ژمارەی 13 هەمیشم مسۆگەر کردبێت. لە ڕۆژی یەکشەممەی هۆڵمن کۆڵندا ئەگەر ئاوهەوا خۆش بێت ئەوە 50,000 کەس لەوەیە کۆ بێتەوە. واتە بەشێکی دیاری دانیشتوانی ئۆسلۆ لەو ڕۆژەدا ئەچنە سەر و بەرزاییە. بەڵام بە بڕوای تۆ چەندێک لە دانیشتوانی ئۆسلۆ بە بەردەوامی قەمسەڵێکی کۆنی لەو شێوەی لەبەرەکەن. من خۆم لەو بڕوایەدام نزیکەی لە 130 دانیشتوانی ئۆسلۆ هەمیشە قەمسەڵەی باران لەبەر بکەن. لەبەرەوە ئەو یەکشەممەیە چوون بۆ هۆڵمن کۆڵن و ئاوهەواش هێندە خراب نەبوو. ئەتوانم بڵم مام ناوەندی بوو
لەوێدا دەرفەتی بینینی کچەی پرتەقاڵ لە 50,000 زیاتر بوو. بەڕاستی ئەمەوێ یەک شتێ پێ بڵێم، ئەو یەکشەممەیی مانگی 3 لەسەر بەرزاییەکەی ئۆسلۆ گەلێک کەس قەمسەڵی کۆنی لەو جۆری لەبەرا بوو. جمەیانە هات. ڕۆژی یەکشەممەی هێڵمەن کۆڵ هەر بە پێشانگایەکی قەشەنگی قەمسەڵی بارانیە کۆنەکانە چێ، کۆمەڵێک ڕەنگی هەمەجۆری پەڕیوی تێدا دێتە بەرچاو. لەبەرەوە بە هیچ جۆرێک تەماشای خلیسکێنە و خۆڵدانی سەر بەفرەکەم ناکرد، چونکە قەمسەڵە کڵاودارەکان بیر و هۆشیان بردبووم و هەر لیان وردەبوومەوە. چەندەها جار کچەی پرتەقاڵم بینی و هەموو جارێکی شاگەشکا بووم، بەڵام هیچ کەڕەتێکیان خۆی نەبوو. یەک دوو کەڕەتیش تەوقە ئەفسوناویە زیوینەکەیم بینی، بەڵام ئەوەی ئەو نەبوو. جۆرج ئەو لەوێ نەبوو. هەروە نەم دەستکەوت کە ئەو لەوێ نەبوو. جگەل لەوە هیچ شتێکی ترم نەبینی، تەنانەت نەمزانی چ کەسێک بردیەوە. هەموو سەرنجم لەو ڕۆژی یەکشەممەی هۆڵمن کۆڵندا تەنها چوە سەرەوەی کە کچەی پرتەقاڵ لەوێ نەبوو. چاوم بەس ئەو شتەیە بینی کە نوقسان بوو. لە دوای ئەوەوە تەنها یەک کەڕەتی تر سەردانی هۆڵمن کۆڵم کردەوە. نازانم ئێستاکە ئەم باسە خەیاڵێک بە مێشتا دێنێت یان نا. بڵێیت یادەوەرێکی ناڕوونی شتێکت بێنێتەوە یاد کە من و تۆ پێکەوە کاتی خۆی بینیومانە، ئەو کاتەی کە تۆ نزیکەی 3 ساڵان بوویت. ئەو ساڵە من و تۆ لە پانتاییەکەی خوارەوە داوەستا بووین و تەماشای وەرزشەوانەکانمانە کرد کە خۆیان هەڵەیە. ئەو هۆی ئەو ڕۆژەی مانگی 3 هەر زۆر تایبەتی بوو. بایەکی گەرم و وشکی ناوازە خۆی بەسەر وڵاتە کێشا و پلەی گەرمای بەرز کردەوە. هەر لە هاوی نەچوو، لەبەرەوە ناچار بوون ئەو هەموو بەفرەی کە پێویست بوو بۆ پێشبڕکێ گەورەیە لە باکووری نەرویجەوە بیهێنن. ڕێک لە شاخەکانی ڤینسەوە هێنایان. ئەو ساڵە یان سوایس فلۆک مەدالیای ئاڵتوونی بردەوە. هەڵبەتە و ئامانجەش خەڵکانی نەرویجی لە ڕادە بەدەر ناومێت کرد، بەڵام لە هەمان کاتیشە نەبووە مای وا قورمانێکی گەورە، چونکە ساڵی پێشوش هەر ئەو یەکەم بوو. پێم خۆشە نەهێنیی بچکۆلێت بۆ باس بکەم. تەنانەت ئەو کاتەش کە 6 مانگێک لەمەوبەر هەردووکمان لەو ڕۆژە خۆشەی مانگی 3دا لە هۆڵمن کۆڵم بووین، هەر لە خۆمەوە بە دوای کچەی پرتەقاڵ ئاگەڕام. ئەو کاتە 10 ساڵی بەسەراتیە پەڕی بوو، بەڵام هێشتا ناومێدیەکەی لە ناوەمدا مابووەوە. هێندە کاتی زۆرم لەبەر دەستانیە کوڕەکەم، بەڵام هەر لەبەرەوە نییە کامەوێت چەند هەفتەیەک بپەڕێنم، بەڵکو لەبەرەوەشە کە لەو ماوەیەدا هیچێکی وام لا نییە کە بۆتی باس بکەم. لە ڕۆژێکی کۆتایی مانگی 4دا لە ناکاو پۆستکارتێکی جوانم لە سندوقی پۆستەکەمدا بینی. ئەو ڕۆژە شەمە بوو، منیش بە مەبەستی سەردانی دایک و باوکم چوو بوومەوە هۆملەفای. سەیر بوو، پۆستکارتەکە بۆ من هاتبوو، بەڵام نەنێرابوو بۆ ئادەمستون. ئەو کاتە من چەند مانگێک بوو لەوێدا لەگەڵ گۆنارە ئاژیام. دە اینجا باش گوێ بگرە. لەسەر دیوێکی پۆستکارتەکە وێنەیەکی ئەفسوناوی باخێکی پرتەقاڵی لەسەر بوو، بە خەتێکی گەورە لەسەر وێنەکە نووسرا بوو باخی پرتەقاڵ. دە اینجا باش گوێ بگرە. لەسەر دیوێکی پۆستکارتەکە وێنەیەکی ئەفسوناوی باخێکی پرتەقاڵی لەسەر بوو، بە خەتێکی گەورە لەسەر وێنەکە نووسرا بوو باخی پرتەقاڵ. منم توانی هێندە بە زمانی ئیسپانی بخوێنمەوە، هەروەک لەوە پێش پێم وتیت هەمیشە دەستێکی باڵام لە لێکدانەوەی نیشانەکانە هەبووە. باخی پرتەقاڵ. خەریک بوو دڵم لە قەفەزەی سنگمەوە هاتە دەرەوە. جۆرج، شتێک هەیە پێڵەن فشاری خوێن. لە پڕێکە لەو کاتانەی کە تووشی حاڵەتێکی زۆر و ڕوژێنەرە بین، فشاری خوێنمان یەکجار بەرزە بێتەوە. لە ڕاستیدا هەر زۆر لە پڕا بەرزە بێتەوە، بەڵام هەر لەبەر ئەوە ڕێگە لە خۆت مەگرە کە تاقیکردنەوەی گەورە و هەستی قوڵ ئەزمون بکەی، چونکە لە ڕاستیدا حاڵەتێکی سروشتی و بێزیانە. بەڵام لەگەڵەوەشا پێم خۆشە قەت بە پەڕەشوت خۆت هەڵنەیتە خوارەوە و دوور بیت لە فڕۆکەی چارۆکەداریش. لایەنی کەم خۆڵدان بەهۆی لاستیکە بەهێزەکانەوە تاقی مەکەرەوە. پۆستکارتەکەم هەڵگێڕایەوە. لە شاری ئیشبیلیا مۆری لێدرا بوو
هەر تەنها ئەم چەند وشەی لەسەر نووسرا بوو. بیرم لێ کردیتەوە ئەتوانی کەمێکی تریش دان بە خۆتا بگریت و چاوەڕوانم بیت. هیچی تری لێرە نووسرا بوو، نەناوی ئەو کەسەی نردبووی و نەناو نیشانیشی پێوە بوو، بەڵام وێنەی دەموچاوێکی لەسەر کێشرا بوو، وێنەی دەموچاوی خۆی بوو. جۆرج دەموچاوە سمۆرە یەکەی بوو، لەوا چوو نەک هەر بە فڵچەی وێنە کێش دەموچاوەکە نەخشێنرابێت، بەڵکو لە کاری وێنە کێشێکی گەورە هاچوو. لە ڕاستیە هێندە سرم نەسوڕما، بێگومان کچەی پرتەقاڵ ئەبوایە لە باخی پرتەقاڵا بوایە. لەکوێ بوایە؟ هەر زۆر بە کورتی سەفەری کردبووە بۆ ماڵی خۆی و چوو بۆ ناو مەملەکەتەکەی خۆی، گەڕابووەوە بۆ وڵاتی پرتەقاڵ. لەگەڵ لێکدانەوە و مەزنەکانی منە ڕێگە کەوت. مەسیحیش کاتی خۆی هەر بۆ ئەوە نەگەڕایەوە کڵەسەکە کە لە ناو ماڵی باوشیا بێ. لەوە بەدواوە بە ئاسانی لە هەموو شتێک تێگەیشتم. وەڵامی هەموو مەتەڵەکان کەوتنە ڕوو، هەموو یاری کاغەزەکان کرانەوە. لەو خوارانەوە کچەی پرتەقاڵە توانێت بە ڕاشکاوی خەریکی ئارەزۆ سەیرەکەی بێت و بە شێوەیەکی هونەراسا گرنگی بە پرتەقاڵە جۆرە جۆرەکان بدات. ئەو جا دواتریش بەڵکو خۆشبەختانە بتوانێت دەست لە پرتەقاڵەکانی هەڵبگرێت و پەیمانەکەی بەرێتە سەر. ئیتر بۆ ماوەی 6 مانگ نەتوانین هەموو ڕۆژێک یەکتری ببینین. اینجا خۆلەوانەیە دیسان ناچار بێت بەرەو ئەو خوارانە سەفەر بکاتەوە و بایباڵی خۆی بدات. بەڵام چ پێویستە کات لە ئێستاوە نیگەرانی ئەوە بم؟ دڵم خۆش بوو. مێشکم لە ڕادە بەدەر مادەیەکی بەرهەمهێنا کە ئێمە لە زمانی پزیشکیدا پێڵێن ئێندۆرفین. ئێمە وشەیەک بۆ حاڵەتە بەکارهێنین و وەک سوکە نەخۆشیەک تەماشایەکەین. ئێماڵێن نەخۆشەکە شاگەشکە بووە. من کتومت خۆم لەو حاڵەتەیە بینیەوە، نەمەزانی چی بکەم. لە تاوانە ڕام کردە حەوشەکەمان، خۆم گیانە لای دایک و باوکم. دایکم لەسەر جۆلانە سەوزەکە دانیشت بوو، باوکیشم لەسەر کورسیە درێژەکە ڕاکشاب و ڕۆژنامەیەکی بەدەستەوە بوو. بە هەڵەداوان لیان نزیک بوومە وتم ژنێنم. بەڕاستی وان پێوتن و بۆم ڕوونکردنەوە کە مەبەستمە ژن بێنم، بەڵام ئەوایە زمانی خۆم بگرتایە و ئەو قسەیەم نەکردبایە، چونکە هەر پاش چارێکێک هێور بوومەوە. مێشکم چیتر بە هیچ شێوەیەک مادەی ئێندۆرفینی بەرهەم ناهێنا و لەبەرەوە حاڵەتی شاگەشکەی یەکەم لەدەستدا. لە هیچ شتێک تێناگەیشتم. هەستمە کرد هیچ کاتێک لە هەموو ژیانما هێندە نەزان نەبووم. لەو پێشکچەی پرتەقاڵ هێندەی بۆ دەرخستم کە ناوی من ئەزانێت، بەڵام وا دەرکەوت کە ناوی باوکیش مەزانێت. لەوەش زیاتر جۆرج، لەوەش زیاتر. جگەل لەوەش لەو خوارانەوە لە وڵاتی پرتەقاڵدا ناونیشانی ماڵەکەی هۆملەفایلا بوو. تۆ چۆنی لێگەیتەوە؟ بەلامەوە شتێکی جوان بوو. من پێم خۆش بوو بیری لێ بکەمەوە. ئیتر وەڵامی مەتەڵەکە هەرچیەک بێت، پێش سەفەرەکەی ئێمە چەند خولەکێکی ئەفسوناویمان پێکەوە بردەسەر. دەست لە ناو دەست بەرەو پارکی قەڵا ڕۆیشتین. بەر لەوەی زەنگی جەژنی لەدایکبوونی مەسیح لێ بدرێت، ناچار بوو خۆی فڕێباتە ناو گالیسکەکەوە. بەڵام ئایا کەمێک مای دڵتەنگیش نییە کاروا بە ئاسانی سەفەری کردو بۆ ئیسپانیا و بە هیچ شێوەیەک لەو چەند خولەکە ئەفسوناویەدا ناوی ئەو سەفەرەی نەهێنا؟ ئێستاکە 3 مانگ و نیو بەسەر ئەو کاتەیە تێپەڕیوە. بەلایانی کەمەوە لەو کاتەوە 25 کەڕەت خلیسکێنەی سەربەفرم کردووە. لە چەندەها شوێنی شەوە هەوڵمدا سۆراخی بکەم، بەڵام نامەوێت باسییان بکەم. خۆڕی تێچێت کچەی پرتەقاڵ سەفەری بۆ مەغریب و کالیفۆرنیا و بەرازیلیش کردبێت. کێزانێت جۆرج ئەمڕۆکە پرتەقاڵ درەختێکی بە سووری سەرم زەویەیە. بە بڕوای من ئەبوایە لە مێژەوە وەک گرنگترین میوەی سروش دابنرایە. ڕەنگە کچەی پرتەقاڵ لە ژێرەوە بە شێوەیەکی زۆر نەهێنی ئەندامی پشکنینی پرتەقاڵی سەر بە گرتوەکان بێت و ئەو کارەی لە ئەستۆدا بێت کە نەهێڵێ نەخۆشیێکی بەدی نوێی پرتەقاڵ تەشەنە بکات. بڵێ هەل لەبەرەوە بوو بێت کە بەردەوام ئەچووە یۆنگستۆرگت و لە حاڵەتی باش و خراپی پرتەقاڵەکە مردەبەوە. بڵێ هەل لەبەرەوە بوو بێت کە هەموو هەفتەیەک کۆمەڵێ پرتەقاڵی بۆ تاقیکردنەوە هەڵەبژارد. لەوانەیە سەفەری چینیشی کردبێت. دەمێک بۆ ئەمزانی کە بە پرتەقاڵەڵێن سێوی چینی.
چونکە لە بنەڕەتە پرتەقاڵ یەکەم جار لەوێوە سەری هەڵاوە. بەڵام ئەگەر کچەی پرتەقاڵ بە مەبەستی حەجکردن سەفەری بۆ چین کردبێت، سەفەری بۆ ئەو وڵاتە کردبێت کە بۆ یەکەمین جار گوڵی پرتەقاڵی تێدا پشکوتووە، ئەوە ئەو کاتەش هەر نەمەتوانی بەم ناونیشانەی خوارەوە پۆستکارتێکی بۆ ڕەوانە بکەم. بۆ کچەی پرتەقاڵ وڵاتی چین. ئەو کاتە سەخت بوو پۆستەچیەکەی ئەوێ بتوانێت لە نێوان 100 ملیارد کەسێکەوە کچەی پرتەقاڵم بۆ بدۆزێتەوە. من خۆم بوومایە ئەمتوانی بیدۆزمەوە، بەڵام گومانم هەیە پۆستەچیە چینەکە هێندەی من بۆ ئەو کارە چالاک و بەپەرۆژ بێت. بەهەرحاڵ جۆرج، با لەسەر باسەکەمان بەردەوام بین. بۆ ماوەی چەند ڕۆژێک خۆم لە خوێندنەکەم دزیەوە. 1000 کڕۆنێکم لە دایک و باوکم قرس کرد و پلیتێکی هەرزانی فڕۆکەم بۆ شاری مەدرید کڕی. ئەو شەوە لە ماڵی مامی برادرێکی کۆنی قوتابخانەم مامەوە. بۆ بەیانی ڕۆژی دواتر هەر بە فڕۆکە خۆم گەیاندە ئیشبیلیا. دڵنیا نەبووم لەوەی کەی دۆزمەوە، بەڵام وام مەزەندا کرد شانسی بینینم لەوێدا هێندەی شانسی بینینم لە هۆڵمن کۆڵدا کەمتر نەبێت. بیرم لە شتێکی تریشە کردەوە. دڵی خۆمام وت تەنانەت ئەگەر لە ئیشبیلیاشدا ڕوبەڕوو نەیبینم، ئەوە هەر هیچ نەبێت ئەوەنەم بۆ دەرەکەوێت کە ماوەیەکی کەم لەوە بەر لەوێدا بووە و ئەو جا سەفەری کردو بۆ شوێنێکی تر، بۆ نمونە بۆ مەغریب. لە هەموو بارێکدا وڵاتانی پرتەقاڵمە بینی. کەمێک لە هەمان ئەو هەوای ترشی پرتەقاڵم هەڵەمژی کە ئەو هەڵی مشی بوو. هەر هیچ نەبێت بە هەمانە و شەقامانەیە ڕۆیشتم کە ئەوی پێدا تێپەڕی بوو. خۆ ڕەنگە لەسەر هەمانە و کورسیەشدا بنیشتمایە کە ئەوی لەسەر دانیشت بوو. من تەنها ئەوەندەم بەس بوو بۆ ئەوەی سەفەرێکی ئەو خوارانە بکەم. جگە لەوانەش زۆر ڕێی تێچوو هەندێک جێ شوێنی گرنگی کچەی پرتەقاڵ بدۆزمەوە. بۆ نمونە لە باخی پرتەقاڵەکەدا. هەڵبەتە ئەگەر ڕێگەم پێ بدەن پێ بخەمە ناوی. بە خەیاڵی خۆم کەناڵێکی ئاویان بە چواردەوری ئەو شوێنە پیرۆزەدا لێداوە و چەند پاسەوانێک و کۆمەڵە سەگی دڕ ئەو ناوە پارێزن. بەڵام هەر پاش نیو سەعاتێک لە دوای ئەوەی کە گەیشتمە ئیشبیلیا بەبێ هیچ گرفتێک بەناو باخی پرتەقاڵەکەدا تێپەڕیم. باخێکی قەشەنگ بوو، چواردەوری گیرا بوو، هەر ڕێک بە کڵێسە گەورەکەەوە نووسا بوو. هەر لە باخچە کلاسیکیە نەخشەدارەکانە چوو. بەهەرحاڵ داری پرتەقاڵەکان بە ڕیزی یەک چێنرا بوون و پرتەقاڵی لە ڕاددە بە دەرگەی ویان پێوە بوو. بەڵام کچەی پرتەقاڵ لەوێ نەبوو. پێچوو هەروە بۆ پیاسەیەک چوو بێتە ناو شار. لە دڵی خۆماموت بێگومان کەمێکی تر دێتەوە. هەوڵمدا بە شێوەیەشی عەقڵانی بیر بکەمەوە. ئەمویست بڕوا بە خۆم بهێنم و بڵێم بێگومان چاوەڕوانی ئەوە نیم دەم و دەست کچەی پرتەقاڵ ببینم. ڕەنگە تا 1-2 ڕۆژێکی تریش نەیبینم، لەبەرەوە تەنها 3 سەعات لە باخەکەدا مامەوە. بەڵام هەروە بۆ دڵنیایی خۆم لە ناوەڕاستی باخەکەدا لە لای نافورەی ئاوەکەوە کاغەزێکی بچکۆلم بۆ جێهێشت و لەسرم نووسی منیش بیرم لە تۆ کردەوە. نەخێر ناتوانم چیتر چاوەڕوانت بم. بەردێکی بچکۆلەشم خستە سەر کاغەزەکە و جێم هێشت. ناوی خۆم لەسەر کاغەزەکەم نەنووسی، تەنانەت ناوی ئەو کەسەشم نەنووسی کە کاغەزەکەم بۆ ناردبوو. بەڵام شێوەی هێڵکاریەکی دەموچاوی خۆم لەسەر کێشا. بە هیچ جۆرێک لە خۆم ناچوو، بەڵام هیچ گومانێکم نەبوو کە کچەی پرتەقاڵ لەگەڵ بینینی کاغەزەکەدا وێنەکە ناسێتەوە و ئەزانێت چ کەسێکە. بێگومان پاش نەختێک هەردێتەوە، خۆر هیچ نەبێ تاو ناتاوێک بۆ وەرگرتنی پۆستەکەی یەگەڕێتەوە. پاشەوەی بەردەکەم خستە سەر کاغەزەکە بەرەو شار کەوتمە ڕێ. کاتژمێرێک تێپەڕی و ئینجا هێندە تێگەیشتم کە ڕەنگە هەڵەیەکی گەورەم کردبێت. خۆم سرم لە کارەکەی خۆم سوڕما. ئەو کاتی خۆی پێیوتم ئەبێت بۆ ماوەی 6 مانگ چاوەڕوانم بکەیت. ئەگەر ئەتوانیت هێندەدان بە خۆتا بگریت ئەوە هاتوانین یەکتر ببینینەوە. منیش پرسییم ئاخر بۆ هێندە زۆر؟ لەوێدا کچەی پرتەقاڵ زۆر بە ساکارانە لە وەڵاماوەتی چونکە چارە ناچارە و ئەبێت کتومت هێندە چاوەڕوان بیت. بەڵام ئەگەر هێندەتان بە خۆتا بگری ئەوە هەموو ڕۆژێکی 6 مانگی دواتر ئەتوانین پێکەوە بین.
جۆرج لێم تێگەیت من یاساکانم شکاند نەمتوانی بۆ ماوەی 6 مانگ چاوەڕوانی بم لەبەرەوە نەمەتوانی چاوەڕوانی ئەوە بم کە ئەو پەیمانەی بەرێتە سەر و هەموو ڕۆژێکی 6 مانگی دواتر بیبینم ئەو پەیمانە ڕەسمیی نێوانمان لە ڕاددە بە دەرئاشکرا و ڕوون بوو بەڵام زۆر سەخت بوو بیبەمە سەر بەڵام خۆ هەموو حیکایەتێک یاسای تایبەتی خۆی هەیە بەڵێ ڕەنگە هەر کتومەدەوە یاسایانە حکایەتەکان لێک جودا بکاتەوە پێویست ناکەن لەوە یاسایانە تێبگەین بەڵام دەبێت لە سەریان بڕۆین هەڵبەتە ئەگەر وانەکەین ئەو کاتە پەیمانەکان نایەنە دی جۆرج تۆ لەوە تێگەیت؟ جۆرج تۆ لەوە تێگەیت بۆچی ئەبوایە سەندرێلا پێش سەعات 12 شەو هۆڵی سەمای کۆشکەکە جێبهێڵێت و بگاتەوە ماڵەوە؟ من خۆم نازانم بۆ بە دڵنیاییەوە ساندرێلاش نێزانی بۆ ئەبوایە بەو شێوەیە بوایە بەڵام ئەگەر خۆمان بخەینە ناو جادوویەکی دڵفڕێنی دنیای خەیاڵاتەوە ئەوە بۆمان نییە و جۆرە پرسیارانە بوروژێنین ئەو کاتە ئەبێ هەروە بە ئاسانی ڕازی بین بە مەرجەکان هەر چەندەگەل لێشیان تێنەگەین ئەگەر ساندرێلا بێوێ دڵی کوڕی پاشا فریو بدات ئەوە بێت پێش کاتژمێر 12 شەو هۆڵی سەمای کۆشکەکە بەجێ پێڵێ هەروە بەڕوونی و بە ئاسانی ئەبێ لەسەر یاساکان بڕوات و هیچی تر ئەگەر وانەکات ماکسیەکەی بەری لە دەسایات کە سەمای پێواکات و لەلایەکی تریشەوە گالیسکە جوانەکەیە بێتەوە بە کوولەکە بە کورتی ئەبێت پێش کاتژمێری 12 لە ماڵەوە بێت هەرەوە ناتوانێ تاچێکی پێڵاوەکەی لێ بەجێ بمێنێ مای سەرسوڕمانیشە کە دواتر کوڕی پاشاکە بەهۆی ئەو تاکە پێڵاوەی دۆزێتەوە لەو حکایەتەدا دەستە خوشکە بەدەکان بە پێی یاساکان ناجوڵێنەوە و لە ئاکامیشدا بە خراپی بەسەریان ناشکێتەوە بەڵام لە حکایەتەکەی خۆمانە چەند یاسایەکی تری تێدایە ئەگەر بمتوانایە 3 کەڕەت لەسەر یەک کچەی پرتەقاڵ لەو کاتانەدا ببینم کە زەرفێک پرتەقاڵی بە باوەشەوەیە ئەو کاتە بۆ منە بوو بەڵام بێگومان ئەبوایە سیمایەکیشم لە ئێوارەی جەژنی لەدایکبوونی مەسیحا ببینایە ڕەنگە لەو زیاتریش ناچار بووم ڕێک لەو کاتەدا تەماشای ناوچاوی بکەم کە زەنگی جەژن لێدرا هاوکاتیش ئەبوایە دەستم بە تەوقە زیوینە ئەفسوناویەکەیەوە بوایە لە پاشەوەوە تەنها 1 تاقیکردنەوە مابووە دەبوایە لەوەشدا دەبچم ئەبوایە دان بە خۆما بگرم و تا ماوەی 6 مانگ نەیبینم جۆرج لێم مەپرسە بۆ بوایە بەو شێوەیە بوایە چونکە یاساکان وابوون ئەبوایە لە دواهەمین و گرنگترین تاقیکردنەوەدا دەربچم دیسانەوە واتە ئەبوایە بۆ ماوەی 6 مانگ نەیبینم ئەگەر نا ئەوە هەموو ڕەنج و ماندووبوونی پێشوم بە باچ و هەموو شتێکم لە دەزەیە بە پەلە گەڕامەوە بۆ باخی پرتەقاڵەکە بەڵام کاغەزەکەمی لێ نەمابوو دڵنیاش نەبووم کە کچەی پرتەقاڵ بردبێتی چونکە زۆر ڕێی تێچوو گەشتیارێکی نەرویجی هەڵی گرتبێت ڕێک لەو کاتەیە کە چاوم چووە سەر بەردە بچکۆلەکەی کە خستبوومە سەر کاغەزەکە کەوە گوتم لێی نەمابوو خەیاڵێکی تر بە مێشکمە هات خەیاڵێک کە کەمێک هیوا و ومێدی پێبەخشیمەوە هەرچەندە لە یاساکانیش لام مابوو تۆم خەیاڵە چۆنە بینی جۆرج کچەی پرتەقاڵ دەست پێشکەری کرد و نامەیەکی بۆ ناردم چونکە ئەو ناونیشانەکەی منی لابوو منیش بە هەمان شێوە پەیامێکم بۆ نووسی بەڵام لەبەرەوەی ناونیشانەکەیم لا نەبوو ناچار بووم خۆم وەک پۆستەچیەک بە دەستی بیگەێنمە ئەو باخەی کە ئەو نامەکەی لێوە ناردەبوو بە بڕوای تۆ بە شێوەیەک لە شێوەکان هەردووکمان وەک یەکمان نەکردووە پێ دوانییە ئەویش یاساکانی شکاند بێت جۆرج تۆ چۆنیە بینی تۆش دەتوانیت هەر وەک من یاساکانی حکایەتەکە لێک بدەیتەوە بەڵام لەلایەکی ترەوە ئەو هەر ئەوەندەی لێ داوا کردم کە کەمێکی تر چاوەڕوان بم دەتوانین بڵین پەیمانەکەی نوێ کردوتەوە هیچی تر منیش لە وەڵامی داوتم کە ناتوانم مەرجەکانی قبول بکەم واتە نامەوێت چیتر پەیڕەوی یاساکان بکەم ئەو نووسی بووی بیرم لێ کردیتەوە
ئەتوانیت کەمێکی تریشدان بە خۆتا بگریت و چاوەڕوانم بیت؟ بەڵام پاشە جۆرج، ئەگەر وەڵامم بۆ ئەو پرسیارە ئەوە بوایە کە من ناتوانم دان بە خۆما بگرم، ئەو کاتە بە بڕوای ئەو ئەبوایە من چیم کردایە؟ نەمەتوانی بیر لەوە بکەمەوە، چونکە تازە زۆر تێوەگلا بووم و ئەبوایە بم دۆزیایەتەوە. من لەوە پێش هەرگیز شاری ئیشبیلیام نەبینی بوو، تەنانەت ئیسپانیاشم نەدی بوو. بەڵام پاش نەختێک دوای شەپۆلی گەشتیاران کەوتم و بەرەو گەڕەکی دێرینی جوولەکەکان کەوتمەڕێ. بەو گەڕەکە ژەڵێن سانتا کرۆز و هەر لە ناوچەی کڵاسایەکی گەورە هەچێ کە بۆ ڕێزلێنانی پرتەقاڵ دروستکرابێت وەک درەختێکی سوودبەخش. بەلایەنی کەمەوە لەو گەڕەکەدا چواردەوری هەموو گۆڕەپان و چوارڕاکان بە داری پرتەقاڵ ڕازێنراوەتەوە. پاشەوەی لە گۆڕەپانێکەوە بۆ گۆڕەپانێکە ڕۆیشتم و کچەی پرتەقاڵم نەبینی، بڕیارمە لە قاوەخانەیەک لا بدەم لەژێر سێبەری دار پرتەقاڵێکدا کورسیەکی بەتاڵم دۆزیەوە بۆی دانیشتم. پاشەوەی هەموو گۆڕەپانەکانی سانتا کرۆزم بینی، بەلامەوە ئەم یەکەیان لە هەمویان جوانترێک بوو. پێیانەوت گۆڕەپانی ئالیانزا. دانیشتبووم و بیرم لەم شتەی خوارەوە کردەوە. ئەگەر بتەوێت لە شارێکی گەورەدا کەسێک بدۆزیتەوە و نەشزانیت لە چ شوێنێکی شارەکەدایە، ئەو کاتە باشترێکە کوناوکون بەدوایە بگەڕێیت یان بواری بینینی ئەو کاتە باشترێکە کوناوکن بەدوایە بگەڕێیت یان بواری بینینی ئەو کاتە زیاترێکە کە لە ناوجەرگەی شاردا دابنیشیت و چاوەڕوانی ئەو کەسە بکەی خۆی دەربکەوێت. جۆرج، بەر لەوەی وەڵامی و پرسیارە بدەیتەوە دوو کەڕەت بیخوێنەرەوە. من خۆم لە لای خۆمەوە گەیشتمەم ئەنجامە. نایابترین گەڕەکی ئیشبیلیا سانتا کرۆزە و گۆڕەپانی ئالیانزاش جوانترین گۆڕەپانی شارەکەیە. ئەگەر کچەی پرتەقاڵ کەمێک لە من بچێت، ئەوە درەنگ یازوو ڕێک لەم ناوەیە دەرەکەوێت کە من تیا دانیشتوم.